بێستون تۆک بە سپۆنسەری ئیمپایر وۆرڵد، سەردار گروپ، پڕۆژەی بولیڤارد، کۆمپانیای هایسەنس. شرم نابینی که ام کرد ببود جا مچبین. يعتقد أن الشعب الكردي أصله من الجن. کێشە سیاسیەکان نەبوونی موچە. سەرۆتەکەی خۆت بۆ ئێمە ئاشکرا بکەیت. كيف تصف زيارة السيد نيجروان برزاني إلى إيران؟ سەرۆکی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ چەڵات تاڵەبانی تەماشای چاوم بکەن. أريد أذكركم بالإيزيديين، هو المكون الإيزيدي أيضا. ئەگەر ئەم جارە خوێندنەوەی یاسایی بۆ بەپارێزگابوونی هەڵەبجە ئەنجام درا، کۆنکرێت لە نێوان گەڕێکی کوردی و گەڕێکی تورکمانی ماوە لە خورماتوو. كل عراق كردستان بالنسبة إلي. بخير بين بخير بين بخير بين سر و سەرچاو خۆشەویستان، وابزانم 5 مانگە باسی ئەم کورسیە نەک تەنیا لە هەرێمی کوردستان، وابزانم لە ناوەڕاست و باشووری عێراقیش ڕۆژانە دەیان تەلەفۆن بۆ خۆم دێ، سەدان داواکاری پرسیار بۆ ڕوودا و دێ دەڵێن ئایا کێ ئەو کەسە دەبێت کە جارێکی دیکە لەسەر ئەم کورسیەدا ئەنیشێ. 5 مانگی ڕێکە ئەم پرسیارە لە ڕای گشتیە دووبارە ئاکرێتەوە. بەڵام بەڕێزان 5 مانگە من پرسیارێکی دیکەم هەیە کە بە دوای وەڵامەکەی ئاگەڕێم. ئەویش ئەوەیە بزانم کە کێ لەسەر ئەو کورسیانەدا ئەنیشێ کە ئەمڕۆ ئێوە لەسەری دانیشتون، لەبەرەوەی کە ڕاستە زۆر گرنگە کێ لێرەیە دانیشێ. ئەوانەی کە لێرەیە دانیشن بڕیار سازانن، ئەوەی کە بە عەرەبی پێوترێ صناع القرار. بەڵام ئەوانەی کە لەویادا ئەنیشن لەو جێگایانە لەسەر ئەو کورسیانەی کە ئەمڕۆ ئێوە لەسەری دانیشتون ئایندە سازانن، بە عەرەبی پێوترێ صناع المستقبل. جا ئەمڕۆ ئەوە بۆم 5 مانگە چێ من یەک بەیەکی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق، ڕۆژئاوای عێراق و بێگومان بست بە بستی کوردستان لەگەڵ هەموو گەنجەکان، لەگەڵ هەموو خوێنکارانی زانکۆکان لە پەیوەندیدا بووم بۆ ئەوەی کە دڵنیا بمەوە لەوەی هیچ کەسێک، هیچ گروپێک، هیچ نەتەوەیەک و هیچ پێک هاتەیەک نامێنێ لە عێراقا کە ئەمڕۆ لێرەیە نوێنەرایەتی نەکرابێ. بە تایبەتی لە 7 ڕۆژی ڕابردووە نازانم چەند سەعات خەوتوم، تەماشای چاوم کەن ڕەنگە پێوەی دیار بێ کە چەند بێخەو بووم لەم چەند شەوەی ڕابردووە. بەڵام ئەمڕۆ بەرهەمەکەیە بینم، ئەمڕۆ هەر هەمومان پێکەوە بەرهەمەکەیە بینین. وابزانم کاتێک کە هەر یەکێک لە ئێوە دێنە ئەم بەرنامەیەوە و بەشداری دەکەن و مایکرۆفۆنەکە ئاگرن بەدەستانەوە و پرسیارەکەن، لە ڕاستیە چانسێکتان بەدەستەوەیە بۆ ئەوەی هەم ژیانی خۆتان بگۆڕن، هەم ژیانی خەڵکی دەوروبەرتان بگۆڕن، ژیانی ملیۆنان کەس لە پارێزگاکانی خۆتان یاخود لە سەرتاپای وڵاتە بگۆڕن. هەمووتان بیری کاڵەی هەڵەبجەییتان دێ لە بەرنامەی ڕابردووە ئەلێرەیە دانیشت بوو کاتێ هەستایە سەر پێ و داخی دڵی خۆی بە فرمێسکەکانی ڕشت، بێلەوەی کە فرمێسکەکانی ئەو بوون بە زامنی دابینکردنی 400 کورسی خوێندن لە 4 زانکۆی ئەهلی لە هەرێمی کوردستان و لە عێراق بۆ 400 خوێنکاری کەم دەرامەت. لە هەمان کاتا فرمێسکەکانی ئەو بوون بە هەوێنی چارەسەری برینێک کە 10 ساڵی ڕێکە خوێنی لێتکێ. هەمووتان کاکە عیسامی برامتان بیرە کە کاتێک هەستایە سەر پێ و پرسیاری کرد، ئەو پرسیارەی ئەو بوو بە هەوێنی گۆڕانکاریەکی زۆر گەورە لەکوێ لە پارێزگای موسەنا
سوپاس بۆ خوا. من لە ڕێی بەشداریمەوە لە بەرنامەی بێستون تۆک ئەڵقەی پێنجەم توانیم ئامانجێک بەدی بهێنم کە دەستکەوتێکی تایبەتی نەبوو بۆ من وەکو هەوڵەتێکی عێراقی خەڵکی سەماوە، بەڵکو دەستکەوتێک بوو بەرژەوەندی گشتی تێدا بوو بۆ هەموو دانیشتوانی پارێزگای موسەنا. ئەویش کردنەوەی دەروازەی جومەیمەی سنووری بوو لەگەڵ شانشینی عەربستانی سعودی و ئەو دەروازێش دەبێتە سەرچاوەیەکی ئابووری گرنگ بۆ دانیشتوانی پارێزگاکە. ئەوە جگەلەوەی جەنابی سەرۆک وەزیران 500 ملیار دیناری بۆ پارێزگاکانی موسەنا و قادیسیە و میسان تەرخان کرد بۆ ئەوەی لە هەژاری ڕزگار بوو. دەستەکانی خۆش بێ بەس بێگومان وعدی ئینەکەم بیر نەچۆتەوە ئەو خواردنە تایبەتەکەتان. ئەمڕۆژ هەر بۆ ئەوە کۆبووینەتەوە کە هەنگاوێکی دیکە بنین و سەرۆکی تەیاری حکمە بەڕێز سەماحەتی سەید عەمار الحەکیم میوانمانە. بەخێر بێن بەخێر بێن. الله بالخير. بەخێر بێن. بێگومان من ماوەی دەمانگ پێش ئێستا دەسم کرد بە فێربوونی زمانی عەرەبی. ئێستا ئەتوانم بڵێم خراپ نییە عەرەبیەکەم، بەڵام لەو ئاستەشان نییە کە ئاستی خوازراو بێ. لەبەرەوە ئەمڕۆ لە ڕاستیە یەکێک لە مادەکانی دەستوری عێراقی جێبەجێەکەین کە ئەڵێ زمانی کوردی و زمانی عەرەبی دوو زمانی فەرمی وڵاتی عێراقن. من بە کوردی قسەکەم، جەنابیشت بە عەرەبی و بێگومان وەرگێڕانی ڕاستە و خۆش هەیە بۆ ئەوەی هەر هەمومان بە باشی لە یەکدی تێبگەین. پشتیوان بەخوا. پرسیاری یەکەم حەزەکەم من پرسیارت لێ بکەم. هەموو عێراق ئەمڕۆ لێرەیە، لە کوردستانەوە، لە ئەهوارەکانەوە، لە ناوەڕاستەوە، لە ڕۆژئاواوە و لە باشوورەوە، و هەر هەمویان پرسیاری زۆر جددی و زۆر بەهێز و بە پێزیان هەیە بۆ جەنابەت. پێش هەموو شتێ حەزەکەم هەستی جەنابەت بزانم و بزانم ئامادەن بۆ وەڵامدانەوەی پرسیاری گەنجانی کوردستان و گەنجانی عێراق یان نا. بە ناوی خی گەورە و میهرەبان، سەرەتا بە خێراتنی ئێوە و ئەو خوشک و برا بەڕێزانە دەکەم. ئەو گەنجە بەڕێزانە قوتابیانی زانکۆ سپاسی کەناڵی ڕووداویش دەکەم بۆ ئەم دەرفەتە کە ڕەخساندوێتی بۆ ئەوەی ڕوبەڕوو کۆ ببینەوە، بۆ ئەوەی هەموو عێراقیەکان بە فرە چەشنی خۆیانەوە لە یەک هۆڵدا کۆبنەوە و باسی خەمەکانی عێراق بکەین. ئەمە شتێکە هەمومان پێی خۆشحاڵین و بێگومان هەر پرسیار و هەر تێبینیەک کە پەیوەندی بە واقعی عێراقەوە هەبێت پەیوەندی بە هەمومانەوە هەیە و بەو پرسیار و وەڵامدانەوەش باشتر کامڵ دەبین و ئەمەش بەرژەوەندیەکانی گەلەکەمان گەرنتی دەکات و دەتوانین بە شێوەیەکی باشتر لە واقعی عێراق بڕوانین. کێ پرسیاری هەیە؟ فەرموون. ئەوکەی فەرموو. بەڵێ بەڵێ بەغداد. سڵاوتان لێبێ بەڕێز سەید عەمار، سوپاس بۆ ئەم میوانداریە. پرسیارەکەم لەبارەی ڕێگەی نازمیە و ئەو ئاستەنگانەی هاتوونەتە بەردەمی. ڕێگەی نازمیە بۆ زانیاریتان ناوچەی نازمیە بە زانکۆی بەغداوە دەبەستێتەوە. ئێمە قوتابیانی زانکۆی بەغدا لەو ڕۆوە کێشەمان هەیە، چونکە نووسینگەی بەڕێز سەرۆک وەزیران نووسراوی بە بەڕێستان کردووە. دەمەوێت لە جەنابتانەوە بزانم ئەم ئاستەنگانە چین کە ڕێگرن لە بەردەمکردنەوەی ڕێگەی نازمیە و زۆر سپاس. ناوم زەیر العابدینە لە کۆلێژی زانستە سیاسەکانم لە زانکۆی بەغدا. بەخێر بێ. وەکو دەزانن ئەو شەقامە بە سەرۆکایەتی کۆمار و دەیان دامەزراوەی دیکەی حکومی فەرمی و ئەمنیدا تێدەپەڕێ. پێشتر چەند جارێک لەو شەقامەدا تەقینەوە کراوە و بۆم دانراوە تا گەیشتە ئەوەی حکوومەت شەقامەکە دابخات. کاتێک بیستمان کە حکوومەت حەز دەکات ئەو شوێنە بکاتەوە، من خۆم پەیوەندیم بە جەنابی سەرۆکۆزیرانەوە کرد و گوتم هەرچی پێویستە بۆ کردنەوەی ئەو ڕێگەیە ئێمە ئامادەین. وەکو دەزانن داخستنی ڕێگەکە هەر لە سەرەتاوە لەلایەن ئێمەوە نەبوو، بەڵکو لەلایەن دامەزراوە سەربازی و حکومیەکانەوە بوو. ئەوان دایان خست و ئەوان لە ئاسایشی ئەو شوێنە بەرپرسن. برایان لە دامەزراوەی سەرۆکایەتی کۆمار و دامەزراوەکانی دیکە لە گفتوگۆدا بوون لەگەڵ حکومەت بۆ ئەوەی دڵنیا بن لە سەلامەتی ئەم دامەزراوانە ئەگەر ڕێگەکە کرایەوە.
بەڵام ئەوەندەی پەیوەندی بە ئێمەوە هەیە بە سەرۆکۆزیرانم ڕاگەیاند. خۆم بە تەلەفۆن قسەم لەگەڵ کردووە کە لای خۆمانەوە هیچ لاریەکمان نییە و کارەکە بۆ دەستگا ئەمنیە تایبەتمەندەکان لێگەڕاوین کە خۆیان بڕیار بدەن. دەستەکانت خۆش بێ. پرسیاری دیکە بزانم فەرموو. بەڵێ. سڵاوتان لێبێ. ناوم دیار ئەلهاشمی لە زانکۆی بەغدام کۆلێژی زانستە سیاسیەکان. دوو پرسیارم هەیە لەبارەی ڕەوتی حکمە. یەکەمیان ڕەوتی حکمەوە ناسراوە کە سربەخۆیە و میانڕەوە کەچی چووە پاڵ چوارچێوەی هاو ئاهەنگی کە زۆر دوورە لە سربەخۆی میانڕەوی. كل البعد عن الاستقلالية والوسطية. سؤال الثاني. پرسیاری دووەمم لەبارەی ئایندەی ئەو ڕەوتەیە. تێڕوانینی ئێوە بۆ ئایندەی ئەو ڕەوتە لە ڕووی سەرکردایەتیەوە چۆنە؟ ئایا ئەحمەد ئەلحەکیمی کوڕت دێت یان کەسانی خاوەن توانە لە ناو ڕەوتەکەوە دەستنیشان دەکرێن کە زیاتر بە سیفەت حەکیم بن نەک بەناو؟ زۆر سپاس. لقب. شكرا جزيلا. شكرا لكم. سپاس بۆیەوە. تەلەبەکانمان زۆر زیرەکن. الطلابنا ذكي مو شاطرين وعندهم أسئلة يعني. ئێمە شانازی بە هەموو گەنجەکانی خۆمانەوە دەکەین. چوارچێوەی هاوئاهەنگی کە ناوەکەی ئاوایە ئەوەی شارەزایی دەستەواژە سیاسیەکان بێت تێدەگات کە ئەوە چوارچێوەیەکە بۆ هاو ئاهەنگیکردنی هەڵوێستەکان. ئێمە لە مامەڵەی سیاسیدا چوارچێوەیەکی هاوئاهەنگیمان هەیە کە ئەوەش لای کەمی پەیوەندیە. ئێتیلافیشمان هەیە، هاوپەیمانیشمان هەیە، هەروها یەکگرتنیشمان هەیە لە یەک پرۆژەدا کەواتە ئاستی هەیە. ئەم هێزانەی لە چوارچێوەی هاوئاهەنگی تا کۆبوونەتەوە هێزگەلێکن لە یەک گۆڕەپاندان شتێکی سروشتیە کە بەریەککەوتن ڕوو دەدات. جەماوەریان یەکە و ڕووبەری کارکردن و جوڵەیان یەکە، بۆیە بڕیاریاندا لە نێو خۆیاندا لەو چوارچێوەدا هاو ئاهەنگی بکەن. ئەمەش سەرەتایەک بوو، بەڵام بەکردەوە پەرەیسەن بۆ هاو ئاهەنگی زیاتر و پەیوەندی دۆستانەتر لە نێوان ئەم لایەنانە و توانی لە زۆر مەسەلەی سەرەکیدا یەکهەڵوێستی بنوێنێ. ئەم چوارچێوەیە ئەمڕۆ لە ئەنجومەنی نوێنەراندا زۆرینەیە. ئەو نوێنەرانش لە ڕاستیدا لەلایەن گەلەوە هەڵبژێدراون. بۆیە بین جەماوەرێکی ئاوابەرین تۆمەتبار بکەین، جەماوەرێک بە قەبارەی ئەو جەماوەرەی دەنگیان بۆ هەموو هێزەکانی ناو ئەم چوارچێوەی داوە بین بڵێن ئەم جەماوەرە سربەخۆنین یان بڕیارەکانی سربەخۆنین و لە دەستی خۆی دانین. من پێم وایە ئەمە شتێکە دەبێت چاوی پێدا بگێڕینەوە. مەبەستم بیرۆکەی بە خاینکردن و تۆمەتبارکردنی ئەوانی دیکەیە. بەڵێ مافی خۆمە جیاواز بم لەگەڵ ئەویدی، بەڵام ئەویش مافی خۆیەتی جیاواز بێت لە من. بەڵام نیشتمان پەروەری شتێک نییە من بتوانم مۆنۆپۆلی بکەم و بە ئارەزووی دڵی خۆم بیبەخشمەوە. بەشی دووەمی پرسیارەکە مەسەلەی میانڕەوی. بەڵێ ئێمە زۆر هەڵوێستی میانڕەومان هەبووە کە شانازیان پێوە دەکەین، بەڵام ئەمە بەو مانایە نییە کە دەبێت دوور بکەوینەوە لەو لایەنانەی ڕەنگە لە هەندێ مەسەلەدا هەڵوێستێکی تونتریان هەبێ. پرسیارەکە لێرەدا ئێمە کاتێک لەگەڵ خەڵکی دیکەدا دەنیشین، کاتێک دەبینە هاوپەیمان دەست لە میانڕەوی خۆمان هەڵدەگرین، هەڵوێستی خۆمان لە هەندێ بابەت تون دەکەین یان بڕوا بە بەرامبەریش دەهێنین کە بێنە نێو ڕووبەری میانڕەویەوە. ئەوەی سەرنجیدا بێتە هەڵوێستەکانی چوارچێوەی هاوانگی بە درێژایی ئەو ماوەیە کە بووینەتە بەشێک لە چوارچێوەیە، ئەوە دەبینێ کە بەشی ئەوە لۆژیکمان هەبووە بتوانین هاوکاری ئەوانی دیکەی نێو چوارچێوەکەش بکەین بۆ وەرگرتنی هەڵوێستی نەرمتر. وەهانمانداون بۆ ئەوە. ئەمە شتێکە بۆ ڕەوتی حکمە حساب دەکرێت کە بچێتە ژینگەیەکەوە لە پەیوەندیدا بێ لەگەڵ هێزی دیکە کە هەندێکیان ڕەنگە دیدگای جیاوازیشیان هەبێ. بەڵام ڕەوتی حکمە بەشی ئەوە لۆژیکی هەبووە کە ئەوانی دیکە قایل بکات و ڕایم کێشێتە نێو ڕووبەری میانڕەویەوە. ئەمە دەستکەوتێکە بۆ ئێمە، نەک خاڵێک بێت لە دژی ئێمە. ئەوەی پەیوەست بێت بە حکمە خۆتان دەزانن کە وەکو هەموو هێزولایەنێکی دیکەی سیاسی پێڕەوێکی نێوخۆی هەیە لە سەرۆکەوە تا ئاستەکانی خوارەوە لە کۆنگرەیەکی گشتیدا هەڵدەبژێردرێن. کۆنگرەیەکی گشتی کە لە دەستەی گشتی ئەندامانەوە پێکاتووە. حکمە هەر ئەمڕۆ نەکسبینێ دەستەی گشتی هەر ئەمڕۆ دەتوانێت کەسێکی دیکە بۆ جێی من هەڵبژێرێ ئەگەر زانیان کەسێکی شیاوترە بۆ ئەم کارە. لە هەڵبژاردنەکانی خولی ڕابردوودا ئەندامانی دەستەی گشتی وەکو ڕێزێک بۆ ئێمە خۆیان بۆ سەرۆکایەتی ڕەوتەکە بربژێر نەکرد. من هەستام مایکم وەرگرت، گوتم برایان کێ لە خۆی ڕادەبینێ من تەمەنا دەکەم.
داوای لێ دەکەم خۆی بربژێر بکات. ئەوە شتێکی باشە کە بربژێری زۆرمان هەبن و لە هەڵبژاردننی سەرکردایەتی خۆتاندا بەشدار بن. سەید ئەحمەدی کوڕم هیچ پێگەیەکی گرنگی لە نێو ڕەوتی حکمەدا نییە. ئەویش وەکو هەموو ئەوانی دی ئەندامێکە بەڵام هیچ بەرپرسیارەتیەکی فەرمی لە نێو ڕەوتی حکمەدا نییە. لە مەکتەبی سیاسیەوە بۆ مەکتەبی ڕاپەڕاندن و هەموو ئاستەکانی دیکە هەمویان گەنجانێکن کە باوەڕیان بە میتۆدی ڕەوتی حکمە هەیە. ڕەنگە ئەوەش بزانن کە ئێمە بە ئیرادەی خۆمان لە پێڕەوی نێوخۆی خۆماندا بڕیارمانداوە کۆتا بۆ خانمان لە 25% کەمتر نەبێ. لەو باوەڕەشدا نیم ئەم ڕێژێ لە خانمان کە لە مەکتەبی سیاسی ئێمەدا هەیە لە هیچ هێزێکی دیکەی سیاسیدا هەبێ. چونکە کۆتامان بۆ داناوە خۆشببختانەش لەبەر ئەوەی ئەو ڕێژەیەمان دیاری کردووە ئەندامانی دەستەی گشتی بەو پەڕی ئازادی خۆیانەوە دەنگ بۆ خانمان دەدەن. ڕەنگە لە هەموو مەکتەبی سیاسی خانمێکیان دوو خانممان هەبن کە بە کۆتا گەیشتونەتە مەکتەبی سیاسی. خانمەکانی دیکە هەمویان لە هەڵبژاردنەکاندا پشتگیریان لە دەستەی گشتی و کۆنگرەی گشتی وەرگرتووە. زۆر باشە. لە عێراق باسی هەڵبژاردن لە پێشە و مادەم باسی چوارچێوەی هاواهەنگی کرد مەبەستمە لێرەیە پرسیارت لێ بکەم لەسەر هەڵبژاردنەکانی داهاتوو کە خۆی وا بڕیارە لە ناوەڕاستی ساڵی 2025 بکرێ. هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکان پێشوەخت بکرێ. ئایا ئێوە وەکو تەیاری حکمە لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ یا پێتان باشە لە کاتی خۆیان بکرێ؟ ئەمە پرسیاری یەکەممە، دوایش پرسیاری دیکەمە بێ هەر لەسەر هەڵبژاردنەکان و ئایندەی ئیطاری تەنسیقی. وادەی ئاسایی هەڵبژاردننی پەرلەمان مانگی دەی ساڵی داهاتووە. پێم وایە بنەماکە ئەوەیە کە هەڵبژاردنەکە لە کات و وادەی ئاسایی خۆیدا بەڕێوە بچێت. سروشتێکە ئەوەیە ئەگەر بمانەوێ بیکەینە پێشوەخت دەبێ هۆکار و بەڵگەمان هەبن. کەس ناڵێ بۆچی هەڵبژاردن لە وادەی خۆی دەکەن، بەڵام ئەوانەی کە داوای هەڵبژاردننی پێشوەخت دەکەن پرسیاریان لێ دەکرێت کە بۆچی دەتانەوێت پێشوەخت بکرێ. هەڵبژاردننی پێشوەخت هەمیشە لەو کاتانەدا دەکرێت کە بنبەستێکی سیاسی پەیدا بووە، کاتێک کە وڵات لە قەیرانێکدایە. وەک ئەوەی پاش ڕووداوەکانی تشرین بینیمان گەنجەکان لەوێ داوای هەڵبژاردننی پێشوەختیان کرد بۆ ئەوەی ئەوانیش هەلیان دەست بکەوێ نوێنەر بنێرنە ئەنجومەنی نوێنەران. ئێستا هیچ بنبەستێکی سیاسیمان نییە، هیچ کێشەیەکمان نییە تا پێشوادەی ئاسایی بچین بۆ هەڵبژاردننی پێشوەخت. لە وڵاتێکدا کە سیستەمی پەرلەمانی هەیە و هێزی سیاسی زۆری تێدایە، هەڵبژاردننی پێشوەخت کە جارێک و دوان و سیان چەندبارە بوونەوە ئیدی دەبێتە بنەما دەکرێتە نەریت. سروشتیشە لە شوێنێکدا کە ئەو هەموو فرەڕەنگیە سیاسیە هەیە، هەمووان هەر ناتوانن هەموو جارێک بەشدار بن و یەکێک هەر دەبێ ناڕازی بێ. جا ئەگەر لە هەر خولێکدا لایەک ڕاست بووە و ئاعترازی هەبوو گوتی هەڵبژاردننی پێشوەختم دەوێ، ئەمە مانای وایە هەمیشە ئەم دۆخی ناسەقامگیریە سیاسیە باڵا دەست دەبێ و دیاردەی هەڵبژاردننی پێشوەخت چەندبارە دەبێتەوە. ئەمەش حاڵەتێکی ئاسایی نیە و هیچ ئاماژەیەکی بۆ سەقامگیری سیاسیتیان نییە. حکوومەتی بەڕێز سوودانی لە سایی سەقامگیریەکی سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنیدا سەرکەوتوانە کاری خۆی دەکات. پڕۆژەکان دەچنە پێشەوە و خەڵکی شەست بە جۆرێک لە ئاسوودەیی دەکەن کە پێشتر نەبووە. هیچ کاتێک لەم ئاستە نەبووە بەهۆی کێشەگەلێکەوە کە بەرۆکی ئەم وڵاتەیان گرت. جا لە سایی بارودۆخێکی ئاساییدا پێویستمان زیاتر بە کەڵەکەبوونی پۆزتیڤانە هەیە. ئێستا هەر ئەمڕۆ بڵین هەڵبژاردن دەکەین، ئەگەر بکەوێتە ساڵێکی دیکەش لە ئێستاوە دەکەوینە ناو جەمسەرگیریەک و لیست و ئەمە لەگەڵ منە و ئەوە لەگەڵ من نییە و چۆن گوشار بخەمە سەر فڵان و لە ناکاو خۆمان لە ناو هەڵمەتێکی هەڵبژاردندا دەبینینەوە کە دۆخی گشتی دەشڵەقێنێ و ئەم سەقامگیری و کەڵەکەبوونە ئەرێنیە و ئەم پێشڤەچوونەی ئێستامان لە دەست دەچێ. لەبەر هەموو ئەم هۆیانە ئێمە لەگەڵ هەڵبژاردننی پێشوەخت نین. بەڵام ئەو گۆڕانکاری کە جەنابەت باسیەکەی ئەو گێرمە و کێشمەی کە دروستە بێ لە نێوان لایەنەکان هەست ناکەی بەوادری دەستی پێکردووە کە دەرکەوێ لە بەغدایە لەگەڵ ئەوەی کە هێشتا باسی بڵین هیچ بڕیارێک نەدراوە بۆ هەڵبژاردننی پێشوەخت وا چاوەڕێکرێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ، بەڵام بەوادری دروستبوونی گێرمە و کێشمە و داخڵبوون بە حملەی هەڵبژاردنەکان دەستی پێکردو بە تایبەتی ئەو بابەتش کە پەیوەستی بە گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنە هەیە.
بەڕاستی من خۆم لەوە دەپارێزم کە ئەمەی دەگوزەرێ وەکو ناکۆکی ناوی بنێم. دەتوانین بڵێین ترسە نیگەرانیە لە کاری سیاسیدا کاتی ڕکابەرەکەت خەریکە بەهێز دەبێ و خەڵک لە خۆی کۆ دەکاتەوە هێزە ڕکابەرەکانت دەکەونە دڵڕاوکێ. وەزیرێک کە سەرکەوتووە ئەم وەزیرە لە قوارەیەکی سیاسیە خەڵک حیزبەکەی بە سەرکەوتوو دەزانن لەبەر ئەوە پاڵێوراوەکەی سەرکەوتوو بووە. پارێزگارێک کە لە شوێنێک سەرکەوتووە ڕەنگە دیدگایەکی باش لای خەڵک بەجێ بهێڵێ لەسەر خۆی و ئەو لایەنەش کە نونرایەتی دەکات. لە کاری سیاسیدا هەر لایەک سەرکەوتوو بوو ئەوانی دیکە تووشی دڵڕاوکێ دەکات، ترسی لا دروست دەکات دەربارەی ئایندەی خۆی و ڕوبەڕووی ئەو خەڵکەی پشتیوانی دەکەنەوە. سەرکەوتنی بە ڕێسوودانی بە جۆرێک ئەم ترسەی لای هەندێک لایەنی نێو چوارچێوەی هاوانگی دروست کردووە. خۆ بە ڕێسوودانی هیچ کورسێکی لە پەرلەماندا نەبوو. ئەوە چوارچێوەی هاوئاهنگی بوو کە پشتیوانی کرد بۆ ئەوەی بێتە سەرۆکوەزیران. هەر بە پشتیوانی ئەویش دەستکەوتی باش بەدەست هاتن. ئێستا ئەگەر ئەو دەستکەوتانە بنکەیەکی جەماوەریان بۆ بەڕێسوودانی پێکێنابێ و ئەمە بۆ خۆی و لیستەکەی خۆی بەکاربێنێ مانای وایە پشتیوانی لە چوارچێوەی هاوئاهنگی وەرگرتووە و ئەو دەنگانەی بۆ پرۆژەیەکی دیکەی جیاواز لە پرۆژەی چوارچێوەی هاوئاهنگی بەکارهێناوە. ئەم جۆرە قسانە زۆر دەکرێن و لە میدیاکانەوە دەبیستین. ئەمە ترسە. ئەم ترسەش لە زانستی سیاسی و کاری سیاسیدا ترسێکی ڕەوایە. بەڵام دەبێ هەوڵ بدەین بۆ کاڵکردنەوەی و بگەڕێین بۆ چوارچێوەیەکی کارکردن کە ئەم جۆرە ترسانە کەم کاتەوە. من وەکو خۆم بە سەرکردەکانی نێو چوارچێوەی هاوئاهنگی و دەرەوەی ئەوانیشم گوتووە کە ئەو ڕاپرسیانە وا دەردەخەن جەماوەری بەڕێسوودانی ڕووی لە فراوانیە و 69% خەڵک پشتیوانی دەکەن کە ئەمەش ڕێژەیەکی بێپێشینەیە. هەمان ئەو ڕاپرسیانە ئاماژە بۆ دەکەن کە هێزە سیاسیەکانیش پشتیوانی جەماوەریان گەیشتوۆتە 54%. ئەمەش هەر ڕێژەیەکی بێپێشینەیە بۆیە سەرکەوتنی حکوومەت وەکو چۆن ڕەسیدی سەرۆکی حکوومەت بەرز دەکاتەوە، بەڵام جۆرێک ڕەزامەندیش بۆ هێزە سیاسیانە مسۆگەر دەکات کە لە پشتی بوونە. هەڵبژاردنە لۆکاڵیەکان کە چەند مانگێ لەمە و بەربەڕێوە چوون دەری خست کە جەماوەری هەندێک هێزی سیاسی ڕووی لە هەڵکشان بووە و هەندێک هێزی سربەخۆ شتی لەو جۆرەش پاشەکشەیان کردووە. ئەمە مانای وایە خەڵک هێزێکیان دەوێت توانای هەڵگرتنی بەرپرسیارەتی هەبێ، بتوانێ هەنگاو بەرەو پێش بنێ و کەسانێک بهێنێتە پێشەوە کە بتوانن ئاواکاری و گەشەپێدان و سەقامگیری بەدی بهێنن. بۆیە سەرکەوتنی سەرۆکی حکوومەت ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر هێزە سیاسیەکانیش دەبێت. ئەمە شتێکە دەبێت لە بەرچاومان ڕوون بێ بە هەر حاڵ لە هەر قۆناغێکدا کە سەرکردەیەکی وا هەڵدەکەوێت جەماوەر لە دەوری کۆ ببنەوە، ئەمە ترسێک دەخاتە دڵی ئەوانی دیکەوە. بۆ چارەسەری ئەم جۆرە شتانە پێویستە پێکەوە کار بکەین، هیچ ناکۆکیەکیش لە ئارادان نییە. چوارچێوەی هاوانگی کۆبنەوەی ئاسایی خۆی دەکات، هەموو شتەکان پێکەوە گفتوگۆ دەکرێن. بەڕێز جەنابی سەرۆکوەزیران پابەندی بەشداریە لە کۆبنەوەکانی چوارچێوەکە و ئەم هێزانەش تا ئێستا هەر پێکەوە کار دەکەن. ئەو مەخاوفە، ئەو ترس و دڵەڕاوکێی کە باست کرد لای ئێوەش وەکو تەیاری حکمە هەیە؟ لە ڕاستیدا ئێمەش هەر لایەنێکی سیاسین سروشتیە لە ئاستی دیاریکراودا ئاوا بیرکەینەوە، بەڵام لەبەر ئەوەی ئێمە ڕەوتێکین لەسەر شتێکی سیمبولیکی دامەزراوین، ڕەوتی سەدر، ڕەوتی حکمە، پارتی دیموکراتی کوردستان کە سیمبولێکی وەکو بەڕێز بارزانی هەیە، قەوارەی دیکەش هەن کە پشتیان بە سیمبول گەرمە. ئەمانە هەمیشە جەماوەرێکیان لە دەورە، ئەم جەماوەرە لە هەموو حاڵێکدا پشتیوانی دەبن. ئێمەش ڕوبەرێک لە جەماوەرمان هەیە کە لە هەموو دۆخێکدا جەماوەرێکی جێگیرە. ئەمە دڵڕاوکێی ئێمە لە چاو ئەوانی دیکە کەمتر دەکاتەوە. خاڵی دووەم، ئێمە لەگەڵ بەرنامەی کاری بەڕێسوودانی گونجاوین و بەو پەڕیهێزەوە پشتیوانی دەکەین. بۆیە پێمان وایە کە هەردوو لا بە یەک ئاراستە دەڕۆین. ئەمەش دیسان هەندێک لە ترس و دڵڕاوکێی ئێمە کەم دەکاتەوە. خاڵی سێم ئەوەیە کە ئێمە دیدگای سیاسیمان و باوەڕی سیاسیمان وایە دەڵێن هەر لایەنێکی سیاسی ئامانجی ئەوە بێت خزمەتێک پێشکەشی خەڵک کات، ئەگەر ئەوە بەدی بێت و خەڵک ڕازی بکات با لەسەر دەستی خەڵکی دیکەش بێ، گرنگ ئەوەیە ئامانجەکە بەدی هاتووە.
ڕەوتی حکمە کورسی زۆرتریان کەمتری بەربکەوێ مادام خەڵک ڕازین و بەرژەوەندیەکانیان لەسەر ڕێچکەیەکی دروستە کەواتە ئەوە پرۆژەکەی ئێمە سەرکەوتووە دیدگای ئێمە سەرکەوتووە نیاز و مەبەستمان لە پرۆسەی سیاسی بەدی هاتووە جا لەسەر دەستی ئێمە بوو بێ یان دەستی یەکێ لە هاوپەیمانەکانمان أو على يد حليف من حلفائنا كوابو يكم بم قسەی جەنابەت من هەستەکەم کە تەوەجوهی بەڕێست و تەوەجوهی تیاری حکمت جیا ئەبێتەوە لە هەنێک لە تەوەجوهەکانی نێو چوارچێوەی هەواهەنگی ئەمە یەک دووش بۆنی ئەوەکەم کە بەرەو هەڵبژاردن ئێوە لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق ڕۆ و هاوپەیمانیەتیەک ئەڕۆن ڕاست هەستم پێ کردووە؟ لەو بەشەیدا ترس و نیگەرانی ئێمە لە هێزەکانی دیکەی نێو چوارچێوەی هاوانگی کەمترە ئاشکرایە کە ئەو چوارچێوەیە گەلێ هێز و لایەنی لە خۆ گرتووە ئێمە لە هەندێ بابەتدا کۆکین بەڵام لەسەر زۆر مەسەلەی دیکە ناکۆکین ئەمەش نەنگی و کێماسی نییە بۆ چوارچێوەی هاوانگی لەو مەسەلانەی گفتوگۆی دەکرێن و لەسەریان هاوڕاین لەگەڵیان دەڕۆین بەڵام هەریەک لە ئێمەش ئەدەبیاتی تایبەت بەخۆی هەیە دروشم و پرۆژەی تایبەت بەخۆی هەیە بەڵام هەموو ئەمە لە چوارچێوە گشتیەدایە کە هێزەکانی نێو چوارچێوەی کۆ کردوێتەوە بەڵام ئەوەی کە لەگەڵ بەڕێز سوودانی بچینە هاوپەیمانیەوە تا ئێستا ئەوەمان نە لەگەڵ بەڕێز سوودانی و نە لەگەڵ هیچ لایەنێکی دیکەش باس نەکردووە چونکە بەستنی هاوپەیمانی پێویستە لە کاتێکدا بێ کە نزیکە لە هەڵبژاردن تا ئێستا جارێوا دەکەی دیار نییە و هیچ ڕێکارێک لەو ڕووەوە نابینین بۆیە بیرۆکەی هاوپەیمانەتیش جارێت تا ئەم ساتە نە لەگەڵ هێزەکانی نێو چوارچێوە نە لەگەڵ بەڕێز سوودانی نەکەوتووەتە بەرباس بەڵام ببینە هاوپەیمانیان نەبین ئێمە لەگەڵ بەڕێز سوودانی لە ئاراستە گشتیەکەدا هاو ئاهەنگ دەبین بۆیە دەبینی بەنهێنی و بە ئاشکرا و لە میدیاکانەوە لە کۆبنەوە سیاسیەکاندا هەر پشتیوانین چونکە پێمان وایە لەسەر ڕێچکەیەکی دروست دەڕوات خزمەتگوزاری پێشکەش دەکات و دەستکەوتی هەیە و سەرکەوتوو بۆ لە بەدیهێنانی جۆرێک لە سەقامگیری هەروەها پێکەوە ژیانی نێوان پێکاتەکانی پایەدارتر کردووە و لەو ڕۆوە هاوکاری کردووە ئەمانە کۆمەڵێشتن کە ئێمەش باوەڕمان پێیانە و بەردەوام جەختیان لەسەر دەکەینەوە بۆیە کاتێک بەڕێز سوودانی ئەمە تەبەنی دەکات و کاری لەسەر دەکات ئێمە بەهێزەوە پشتیوانی دەبین. ئۆکەی با بگەڕێنەوە بۆ پرسیارەکان ئۆکەی زۆرم پێخۆشە کە دەستانە بینم فەرموو تۆ بەڵێ. السلام عليكم تحية طيبة اسمي آن صبري من محافظة سلاوتان لێبێ ناوم ئان سەبری لە پارێزگەی نینەوە دەرچووی زانکۆی موسڵم کۆلێژی ئاداب پرسیارم بۆ بەڕێزت دیدگای ئێوە چییە بۆ کۆچی گەنجانی کریسیانی دەشتی نینەوە هۆیەکانی چین و ئایا دەکرێت کەم بکرێتەوە و سنووردار بکرێ بإمكانكم التقليل أو الحد من هذه الهجرة پرسیاری دووەم هۆی چییە کەسانی کریسیان لە 2500 پلەی وەزیفی دوور دەخرێنەوە لەوانەش بەڕێوەبەری گشتی پەروەردە لە پارێزگەی نینەوە سوپاس. خاتونێکی بەبەخت بوو کە ئەوە پشتیوانی ئەوەی بەدەستێنە هیوادارم وەڵامەکەی ئێمەش بە هەمان ئەندازە پشتیوانی بکرێ. لە ڕاستیدا پێکاتەی کریسیان و هەموو پێکاتەکانی دیکەی ڕەنگی دیکە بۆ چەپکە گوڵی عێراق زیاد دەکەن بۆیە من لەگەڵ لۆژیکی دەستەواژەی کەمینەی ئاینی کۆکنیم کاتێک باسی هاونیشتیمانیەک دەکەین کە ئینتیمای بۆ ئاینێکەیە یان بۆ نەتەوەیەک قسە لێرەدا لەسەر ژمارە نییە قسە لەسەر جۆرە لەسەر سەربارێکی جۆرەکیە هەر پێکاتەیە گوڵێکی نێو ئەو چەپکەیە بۆیە دەبێ وەک پێکاتە باسییان بکەین نەک وەکو کەمینە ئێمە جگە لە یەکدی کەسمان نییە هەمومان یەکدی تەواو دەکەین وەکو خۆم لە چەندین بۆ نەدا باسی شتێکم کردووە بە ناوی بەڕێوەبردننی هەمەڕەنگی ئەگەر بتوانین ئەو هەمەڕەنگیە بگۆڕین بۆ سامانێک بۆ عێراق ئەمڕۆ کریسیانەکانی عێراق پردی گەیشتنی ئێمن بە جیهانی مەسیحی کوردی عێراق پردی ئێمن بەرەو کوردی جیهان تورکمانی عێراق پردی ئێمن بەرەو تورکمانی جیهان بە هەمان شێوە شیعەی عێراق و سونی عێراق و ئێزدی و سابی ئەو ئەوانی دیکەش هەر یەکە لەمانە پردی عێراقن بۆ پەیوەندی لەگەڵ هاوڕەنگەکانیان جا هاوڕەنگی بێت لە باوەڕ یان لە نەتەوە ئەمە لە ڕووی بەرژەوەندیەوە و لە ڕووی پەیوەندیەوە ڕووبەرێکی بەرین بۆ عێراق دەستەبەر دەکات
بۆیە ئەو پەڕی شانازی بە پێکاتەی کریسیانەوە دەکەم هەر هاو نیشتیمانیەکی کریسیانیش لە عێراق بڕوات لە ڕاستیدا زیانێک نییە تەنیا بۆ کریسیانەکان بەڵکو زیانە بۆ تەواوی عێراق چونکە ئەو فرە ڕەنگیە گرنگەمان لە دەست دەچێت کە وەکو ڕەسیدێکە بۆ وڵاتە بێگومان ئەم بارودۆخە ئەمنیە زەحمەتەی عێراقی پێدا تێدەپەڕێ هەندێ بیری دەمارگیرانە و هەندێ ڕەفتاری هەڵا لێرە و لەوێ ئەمانە هەموو بەشدار بوون هەروەها ئەو دەرفەتەش کە بۆ پێکاتەی کریسیان لە دەرەوەی عێراق بەردەستە بەش بە حاڵی خۆم لەگەڵ زۆر لە باڵێۆزەکان قسەم کردووە گوتومە لە نیازی باشی ئەوە تێدەکەم کاتێک دەرگای وڵاتەکەتان وەڵا دەکەن و بە کریسیانەکانیش دەڵێن فەرموو هەلی کۆچتان دەدەینێ ئێوە دەتانەوێ هاوکاریان کەن بەڵام بەو کارانە هاوکاریان ناکەن ئەگەر دەتوانن هاوکاریان بکەن کاتێک بیکەن کە لە وڵاتی خۆیانن کاتێک ڕایان دەکێشنە وڵاتی خۆتان لەوێ کریسیانێک بۆ ملیۆنان یان سەدان ملیۆن و دەیان ملیۆن بە گوێرەی وڵاتەکە زیاد دەبێ بەڵام ئێمە لە ڕووی جۆرەوە زیانمان بەردەکەوێ و مێژووی کریسیان لەم وڵاتە زەرمەند دەبێت بۆیە ئەو هاندەرانە و ئەو دەرفەتانەی لەلایەن وڵاتانی ئەوروپا و ئەوانی دیکەوە بۆ ئەوان دەڕەخسێنرێت سەرباری بارودۆخی زەحمەتی نەوخۆی وڵات پاڵیان بە زۆر کەسەوە نابۆ کۆچ راپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان زۆر دەمترسێنێت کە دەڵێت هەر ئاوارەیەک 3 ساڵ لە شوێنێک بمێنێتەوە کە پەنای بۆ بردووە زۆر زەحمەتە بگەڕێتەوە شوێنی پێشووی خۆی ئەمە مانای وایە ئەو خەڵکە دەڕۆن و لەم وڵاتانە بەرژەوەندی بۆ خۆیان دەبیننەوە ژیانی خۆیان ڕێک دەخەنەوە مناڵەکانیان دەچنە قوتابخانە زەحمەتە جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان ڕەنگە بە سەردان بگەڕێنەوە لە هاوینێکدا لە پشوویەکدا و لە دەرفەتێکە بەڵام گەڕانەوە و نیشتەجێبوونەوە زەحمەتە ئەوەش بەڕاستی زەرەرێکی استراتیژیە بۆ عێراق و دەبێت گرنگی بدەینە هەموو ئەو شتانەی ژیانێکی شکۆمەندانە بۆ هاوڵاتیانی ئێمە مسۆگەر دەکەن دەبێ بیان پارێزین بۆ ئەوەی لە وڵاتی خۆیاندا بمێنەوە و خاکی خۆیان بپارێزن وحمايتهم حتى يلتزموا بلادهم ويحافظوا عن أرضهم. الحمد لله. باشە سپاس بۆخوا لە مناڵی خاڵێکم هەبوو هەر جارێک ستایشمان دەکرد دەیگوت ئەوە بیبسیەک بۆ تۆ ئەو سەردەمە بوتڵی بیبسی زۆر گرنگ بوو لە لای منی شەوە ئەوە بیبسیەک بۆ تۆ. ئەوکەی یەکێکم گوێ لێ بوو پێش بەرنامەکە هات پێی وتم لە خوورماتووەوە هاتووم کوا ئەو کوڕی لە تووس خوورماتوو هاتبوو ئەوکەی وەرە لە تووس خوورماتووەوە مایکرۆفۆنەکەی بۆ برن فەرموو سپاس بۆم دەرفەتە نزیکەوە نزیک قەزای خوورماتوو هاتم لە پارەسەر بە پارێزگای سەلاحەدین خوێندکاری زانکۆی پۆلیتەکنیکی باکوورم خوورماتوو بۆ دەناسێت کە عێراقێکی بچووکە خەڵکی لە سەرجەم لە زۆربەی پێکاتە و نەتەوە جیازەکانی تێدایە خوورماتوو چەندین ساڵە ڕوبەڕووی تیرۆر و شەڕ دەبێتەوە بە تایبەتی شەڕی تایفیەت کە خوورماتوو پێوە دەناڵێنێت ڕاستە لە ڕاگەیاندەکاندا دەوترێت کە شارێکی پێکەوە ژیانە سەرۆکەکان وتافیەوە دەن کە شاری ئاشتی و پێکەوە ژیانە بەڵام ڕاستیدا بەی شێوانیە بە جۆرێک ئەو ڕقوقینە لە شارەکە هەیە لە هەنێ شوێن بربەستی کۆنکرێتی دانراونێنەوان گەڕەکە شیعە مەزهەبەکان و کوردنشینەکان یعنی ئەم شەڕە تاکەی من دەپرسم تایفیەت شەڕی تایفیەت تاکوکەی بەڕێزت کە کەسایەتێکی دیاری شیعە مەزهەبی خۆت بە دۆستێکی کورد دەناسێنی ئەتوانی کارێ بکەی بۆ نێشتنی ئەم تایفیەتە زۆر سپاس. ئۆکەی یەک پرسیارم هەیە تا ئەمڕۆ کۆنکرێت لە نێوان گەڕێکی کوردی و گەڕێکی تورکمانی ماوە لە خوورماتوو بەڵێ ماوە تا ئەم لەحزەیە ئەم لەحزێ ماوە ڕقوقینەکە بە شێوەیەکە کە هەموو خوورماتوو خۆی شارێکی بچووکە چەند گەڕێکێک تایە سونە ڕقی لە شیعە و کوردە کورد ڕقی لە شیعە و سونەیە شیعە بە هەما شێوە یعنی بەڕاستی شارەکەمان زۆر دەناڵێت بەسەر بەهۆی ئەو کێشەوە ئەو تایفیەتەوە ئەو خزمەت گوزاریەی کە ئێستا دروست بووە و هەیە لە بەغدا نەگەشتوتە لای ئێوە شەڕی تایفیەت بەو ڕادەیە گەیشتووە کە خزمەت گوزاری کە دێ جیاوازی دەکرێت لە نێوان گەڕەکەکان گەڕەکی کوردنشین و شیعە مەزهەب جیاوازی دەکرێت لە تەعیناتە یعنی دەسپاس زۆر سپاس. شكرا لهذه الصراحة. سپاس بۆ ئەو ڕاشکاوی و ئەو قسە جوانانە
بەش بە حاڵی خۆم پێم وایە ئێمە وەکو خەڵکی عێراق بڕێکی زۆر لە سۆزمان تێدایە گەلێکی عاتفین هەموو پێکاتەکان واین بۆیە بەلامەوە ئەستەمە تێبگەم لەوەی کە دوو عێراقی ڕقیان لە یەکدیە لە ساتێکدا لە یەکدی تووڕە دەبین لە ساتێکدا بە یەکدی هەستیار دەبین ئەمە دەکرێت بەڵام ئەوەی کە ڕقمان لە یەکدی بێت هیوادارم وانە بین لانی کەم من ئەوە نەبینم کە خەڵک ڕقیان لە یەکدی بێت بەڵێ ڕەنگە بە یەکدی هەستیار بین شوێنێکی بچووکی وەکو دووسخورمات و دەزانین بە درێژایی ساڵان هەندێک کێشە بەرەو ڕووی پێکاتەی دیاریکراو کراونەتەوە ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراو هاتووە و پێکاتەیەکی ناو ئەو شارە بچووکەی کردوتە ئامانج و بۆ هەمووان نەبووە ئەمە کاردانەوەی بەرهەمهێناوە ناچاری کردوون خۆیان بپارێزن خۆم سەردانی ئەو ناوچانم کردووە لێم بیستون و خەڵکم بینیون وایان لێ هاتبوو لە هەموو کۆڵانێکدا بربەستێکیان دادەنا بۆ ئەوەی ڕێ نەدەن ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و بچێتە کۆڵانەکانیانەوە کاتێکی شار بچووک بێ و تەنیا بەشێکی خەڵکەکەی بکرێنە ئامانج لەوێ زیاتر تورکمان دەبوونە ئامانج شیعە دەبوونە ئامانج ئەمە ساڵانێکی درێژ وابوو لە یادمە زۆر جار شاند لە دووز و ناوچەکانی دیکەوە دەهاتن و پێکەوە دەچوین بۆ لای سەرۆکی کۆچکرد و مامجەلال دەمان بردن بۆ لای ئەو بە سیفەتی ئەوەی یەکێتی نیشتیمانی ئامادەیی و کاریگەری لەو ناوچانەدا هەبوو بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بکرێ کاتێ لە شوێنێکی بچووکدا قوربانی بە هەزاران کەس درابن و ساڵانێکی درێژ و بە شێوەیەکی بەردەوام ئامانجی هێرش بووبن تا ئەو قۆناغا تێدەپەڕێنین پێویستمان بە هەندێک کات هەیە تۆ وەکو مرۆڤ بیهێنە بەرچاوی خۆت دەچێ بۆ نەخۆشخانە دەبێ نەشتەرگەری بکات نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بووە پاشان پزیشکەکە ڕێگەی دەدات نەخۆشخانە جێبهێڵێت نەشتەرگەریەکە سەرکەوتوو بووە و کۆتایی هاتووە بەڵام قۆناغی ئەستانەوە درێژترە لە ماوەی نەشتەرگەریەکە ڕەنگە ناچار بێ مانگێک و دوو مانگ یان سێ مانگ لە جێگەدا بمێنێتەوە تا ئەو کاتێ برینەکەی ساڕێژ دەبێ و هێوا شێواش دەکەوێتە جوڵە ئێمەش ئەمڕۆ لە هەندێک لەو ناوچانەدا بەو قۆناغی چاکبوونەوەیدا تێدەپەڕین لێرەدا دەستپێشخەریەکی مرۆڤانە گۆڕینەوەی پەیامێکی خۆشەویستی لە نێوان دوو کەسی سەر بە دوو پێکاتە ڕەنگە زۆر یارمەتی دەربێ لە کورتکردنەوەی ئەو ماوەی چاکبوونەوەیە دیوارەکان ناتوانن ڕێگر بن لە بەیەک گەیشتنەوەی دڵەکان و ڕۆحەکان و خۆشەویستی نێوان ڕۆڵەکانی شارێک والمحبة بين أبناء المدينة الواحدة بەتەمای بیپسین جەماعەت بەتەمای بیپسین ذيك المرة عرفت جاری پێشوو زانیم کە خاوەنی پیپسیەکەیە ئێستا نازانم بەرحاڵ من تکام لەو برایە ئەوەیە با ئەو دەست پێشخەری بکات خۆی و کۆمەڵێک گەنجی گەڕەکەکەی کورد بن با ئەوان بەڕووی تورکمانەکان و ئەوانی دیکەدا بکرێنەوە بانگەوازێکیان ئاراستە بکەن ئەو بربەستە کۆنکریتیانە بە پەیوەندی نێوانتان بشکێنن ئەو کاتە بربەستەکان خۆیان هەڵدەگیرێن بەڵام وابزانام لەم بابەتەیە کێشەکە جیاوازە یعنی ڕەنگە جەنابەت ئەوە بە ماوەی نەقاهە ببینی دوای نەشتەرگەری بەڵام ئەوەی من لە قسەکانی ئەم برایە تێگەشتم هێشتا برینەکە زیاتر قوڵەکرێتەوە ئەگەر لە قۆناغێک لە قۆناغەکانە تورکمان و شیعەی ئەو ناوچەیە کرابێت نە ئامانج ئەمڕۆ پێکاتەکانی دیکە ئەکرێنە ئامانج و ئەوەی کە من لە قسەکانی ئەو تێگەشتم نەشتەرگەریەکە سەرکەوتوو نەبووە بەڵکو ئازاری زیاتری دروست کردووە نەخۆشی زیاتری دروست کردووە و ئەمە تەنیا بۆ خورماتوو نییە من لە شنگال ئەمە ئەبینم لە کەرکووک ئەیبینم لە خانەقین ئەیبینم لە زۆربەی زۆری ئەو ناوچانەی کە پێویست بوو لە چوارچێوەی مادەی ١٤ چارەسەری دۆخەکەیان بکرێ ئەمڕۆ ئازار هەیە لەسەر ئەمە ئێوە هەر ئەو ڕایەتان هەیە کە چەند ساڵە لایەنە شیعیەکانی دیکە لە بەغدا کە دەسەڵاتدارن هەیەە و ئەیانەوێ تەجەهولی جێبەجێکردنی مادەی ١٤ بکەن یان ئەکرێ ئێوە بۆ چوونێکی جیاوازتان هەبێ ئەو مبادرەیە ئێوە بیکەن نەک بەجێی بێڵی بۆ کوڕێکی گەنج
بەتەنیا بچێ ئەو دیوارانە بڕوخێنێ. لا شك أننا في بغداد بێگومان ئێمە لە بەغدا سەرکردەکانی چوارچێوەی هاوەهەنگی و ئەوانی دیکەش سەرکردەکانی شیعە هیچ ساتێک وابیر ناکەینەوە کە گوشار بخێنە سەر ئەوانی دی بە پێچەوانەوە ئێمە بەرگری لە پێکاتەکانی دیکە دەکەین. کام پێکاتە گەورەتر بوو بە حکمی قەبارەی وابیر دەکاتەوە کە بە پرسیارەتەکەی گەورەترە لە ڕووی نەهێشتنی ئەم جۆرە کلێنانە و پاراستنی پێکەوە ژیان لە نێوان پێکاتەکان. تێبینیتان کرد لەم مەسلەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانەدا خۆ دەکرا لەگەڵی بڕۆین و پشتیوانی لە یەکێک لە لایەنەکان بکەین و لایەکەی دیکە بشکێنین بۆ ئەوەی سەرۆک لە خۆمان بێت. بەڵام ئەو پەڕی هەوڵماندا کە لایەنەکان قایل بکەین لەو ڕۆوە بگەنە سازان لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری سیاسەتی ئێمە و بڕیارەکانمان هەمیشە بە ئاڕاستەی چارەسەری ناکۆکیەکان بووە. خۆتان دەزانن لە پاش هەڵبژاردن جەنابی سەرۆکۆزیران خۆی سەرپەرشتی چەندین کۆبوونەوەی نێوان لایەنە ناکۆکەکانی کەرکووکی کرد بۆ ئەوەی هاوکاری ئەم کات لە وەرگرتنی یەک بڕیاری هاوبەش و دابەشکردنی ڕۆڵەکان بە جۆرێک کە سەقامگیری ئەو پارێزگایە گەرەنتی بکات. بەڵام تاکو ئێستا پارێزگارێکی هەڵبژێردراومان نییە لە کەرکووک. لە دیالەش وایە لە دیالەش بە هەمان ئەو کێشەیە هیچ مۆرکێکی نەتەوەیانەی نییە. هەندێ پارێزگا دۆخیان ئاڵۆزە بەڵام سیاسەتە گشتێکە بەو ئاراستە نییە لایەک بەسەر ئەوی دیکەدا زاڵ بکرێ. سیاسەتە گشتێکە بریتە لە هاوکاریکردنی هەمووان بۆ ئەوەی بگەنە یەک. ئەمە ڕەنگە هەندێک کات بخایەنێت. پێویستی بە هەوڵی زیاتر هەیە بەڵام ئەمە قۆناغی ساڕێژبوونەوەی برینە. ئەگەر گوتمان نەشتەرگەریەکە سەرکەوتوو نەبووە مانای وایە لە ڕابردوودا گوشار لە سەر لایەک هەبووە و ئەمڕۆژ سیاسەتی گوشارێ لەلایەنی دووەمە و لەسەر یەکەم. ئەمە نییە. هیچ سیاسەتێکی گوشار نە لەسەر کورد و نە لەسەر هیچ پێکاتەیەکی دیکەی ئەو ناوچەیە نییە. ئامانجەکە گەیشتنە بە ئەنجامێکی هاوبەش و پێکەوە ژیان و هاوکاری نێوان لایەنەکان و دابشکردنی ڕۆڵەکان بەو جۆرەی کە هەموو لە ڕازی بکات. بەڵام هەستیاری نێوان لایەنەکان لەسەر گۆڕەپانەکە ئەمەیان بیر لە داهاتوو دەکاتەوە و ئەویان بیر لە ڕابردوو هەر لایەک یادەوەری ناخۆشی لای خۆی هەڵگرتووە خەڵکێکی زۆر ڕۆڵەکانیان لەدەستداوە. ئەمە پێویستی بکات و هەوڵی زیاتر هەیە بۆ ئەوەی لێکدی نزیک بینەوە. تقريبهم لبعضهم. کێ بوو پێیوتم ئێوە لەکوێوە هاتوون؟ نەنا ئەو دوانە ها دیوانیە. ئۆکەی كل بصرة أوكي. بعد بناوي خواي جورا برز عمار حكيم برز كاك بيستونو أم برزاني ليرون صلاوتان لبي أحمد حميد ملا بارز جاي ديوانيا درسوي بشي جميرياري ملا زانكو مصنع بسياركم أمايا وكو حكومتي ناواندي وكو حزب السياسي كان كقرصايا لدولة داهية لەبارەی پارێزگای دیوانیە ئایا هیچ ئاوردانەوەیکی جدی لە پارێزگای دیوانیە دەبێت کە ڕێ لە داخورانی بگرێ بە ئاوا ناوی بنێم خزمەت گوزاری نییە ئاواکاری نییە هیچ پرۆژەیەکی وەبەرهێنان نییە پرۆژەیەک نییە کە ئێستا کاری تێدا بکرێ هەروەها هەردوو کردی کشتتوکاڵ و پیشسازی دیوانیە یەکێک بوو لە دیارترین پارێزگاکان لەو دوو بوارەدا کەرتی کشتتوکاڵ و کەرتی پیشسازی ئێستا بە تەواوی پەچیان کەوتووە هیچ پلانێکتان بۆ ئەوە هەیە؟ سوپاس. شكرا لكم. بالفعل محافظة ديوانية ڕاستە پارێزگای دیوانیە لە پارێزگا لێ قەوماوەکانە ڕەنگە دووەم هەژارترین پارێزگای عێراق بێت لە پاش موسەنا بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی پلاندانان و لە ساڵانی ڕابردوودا لەبەر زۆر هۆکارزیانی گەورەی بەرکەوت بەڕاستی ئاراستەیەکی وا دروست بووە کە گرنگی بەو پارێزگایە بدرێت سندوقێک بۆ پەرەپێدانی لە دەرەوەی بودجەی تایبەتی خۆی تەرخان کرا و لەسەر ئاسی حکومەتی فیدراڵی بڕیار لە چەند پرۆژەیەکی گەورە دراوە بۆ پارێزگایە پرۆژەی وا کە خزمەتی ژێرخان بکات گرنگیدان بە کشتتوکاڵ بە شێوەیەکی گشتی لەلایەن ئەم حکومەتەوە بێگومان لەبەر ئەوەی دیوانیە پارێزگایەکی کشتتوکاڵیە ئەمە بە شێوەیەکی بەرچاو دەیگرێتەوە هەروەها سندوقی پارێزگا زۆر هەژارەکان کە ئەمەش دەبێتە سەرچاوەیەکی دیکە جگە لەوانەش بوونی ئەنجومەنێکی پارێزگا پاش لە کارکەوتنی بۆ ماوەیەکی درێژ و پارێزگارێکی نوێ و خوێنی نوێ کە دەیانەوێ خزمەت بکەن و ئەنجامێک بەدیبێنن هیوادارم بتوانن سوود لەم دەرفەتانە وەربگرن بۆ گۆڕینی واقعی دیوانیە پشتیوان بخوا لتغيير واقع الديوانية بإذن الله إن شاء الله. أوكي
زۆر باشە بەسڕە فەرموو. سەماحەتی سەید عەمار الحەکیم بەڕێزانی ئامادە و قوتابیانی ئازیز سڵاوتان لێبێ. بەڕێز جەنابی سەید هەمومان هاوڕاین لەسەر ئەو پێشکەوتنەی لە هەرێمی کوردستاندا بەدی هاتووە، جا لەسەر ئاستی ژێرخان بێت یان لەسەر ئاستیوە بەرهێنات. تەنانەت لە ڕووی ئاسایشەوە پرسیارەکەی من لەبارەی سیستەمی فیدراڵی عێراق، ئایا بەڕێزت دەتوانی هاندەر و پشتیوان بی لە دامەزراندنی هەرێمێکی دیکە لە عێراق وەکو هەرێمی بەسڕە؟ وەکو دەزانن سیستەمی سیاسی لە عێراق بە گوێرەی دەستور سیستەمی فیدراڵیە، بەو مانایی دەبێت لە چەند هەرێمێکی فیدراڵی پێک بێ و هەر پارێزگایەک یان چەند پارێزگایەک پێکەوە دەتوانن بپنە هەرێمێک یان هەر وەکو پارێزگا بمێننەوە. لەلایەکەوە دەستور دەسەڵاتی بەرفراوانی داوەتە پارێزگاکان، ئەنجومەنی پارێزگاکانی پێکێناوە و وەکو چۆن ئەو دەستورە ناوی هەرێمی هێناوە باسی ئەو پارێزگایەنەشی کردووە کە لە چوارچێوەی هەرێمدا ڕێک نەخراون، واتە لەلایەکی دیکەوە ئەم بوارەشی کردووەتەوە. دەشزانن کە باوکی خوالێ خۆشبووم سەید عەبدولعەزیز ئەلحەکیم دروشمی هەرێمی باشووری بەغدای بەرز کردەوە، هەرێمێک کە ئەو نۆ پارێزگایە لەخۆ بگرێ و پارێزەری مافی ئەو پارێزگایە نەبێت. بێگومان کولتوری عێراقی کە هێشتا تازە لە دیکتاتۆری ڕزگاری بوو، دیکتاتۆر ڕووخا و وڵات کەوتە دۆخێکی زەحمەتەوە. ئەمە هەندێک تێگەیشتنی هەڵەی لەبارەی ئەو بانگەوازەوە هێنایە ئارا و لە ململانەی سیاسیش داشتەکە وا لێکدرایەوە کە بنەماڵەی حەکیم دەیانەوێ ئیمارەتێک بۆ خۆیاندا بمەزرێنن، وەکو ئەوە بوو کە حەکیم بە دوای شتێکی تایبەتەوە بێت بۆ خۆی، لە کاتێکدا بۆ خۆی نەبوو، بۆ ئەو خەڵکە بوو هەرێمێک بە دەسەڵاتی فراوانەوە بە توانایەکی گەورە دەکرات بازێک بدات. بەڵام دوای ئەوەی کە هێزی بیانی لە عێراق چوونە دەرەوە و هاتینە سەر ئەوەی پشت بە خۆمان بەستین و اینجا کەوتینە ناو کێشەکانی تیرۆر، کێشەکانی ئەمنی، دەرکەوت دامەزراوەکانی دەوڵەتمان فشۆڵن. خواستی دامەزراندنی هەرێم وای لات کە لەوانە بوو ببێتە هۆی لاواسترکردنی یەکێتی وڵات. ئەوەی کە چەند هەرێمێک هەبن و لە هەرێمێکدا بە جۆرێک بیرکاتەوە ڕەنگە هەرێم هەبێت تەنانەت پەیوەندی دەرەکی تایبەتی هەبێ. ئەمە کاریگەری لە سەرکێتی وڵات و سەروەریەکەی دەبوو، بۆیە گەیشتنی ئەوەی پەلە نەکرێ مادام دامەزراوەکانی ئەمە فشۆڵ و لەرزۆکن و خۆمان لاوازین وا باشتر بوو لە بارودۆخێکی وەهادا بەرەو پێکێنانی هەرێمێکی دیکە نەچین. بەڵام ئەمە وەکو مافێکی دەستوری دەمێنێتەوە. هەر کاتێک هەستاینەوە سەر پێ و عێراق بە شێوەیەکی باش خۆی گرتەوە، دامەزراوەکانی ناوەند بەهێز بوون، ئەو کاتە دەکرێت دووبارە ئەو بابەتە بێتەوە بەرباس و ئەوەش مافێکی دەستوریە بۆ خەڵکو هەر کاتێک ویستیان. بابەتەکە ئەوەیە کە ئێستا کاتەکە گونجاو نییە، لە سەرەتادا ئەوە دەست پێکی پرۆژەیەک بوو. هەر شتێکیش بە خێرایی لێی چوویتە پێشەوە، ڕەنگە ئەگەر خەڵک بە پیر بانگەوازەکەی ئەو کاتەی خوالێ خۆش بوو سەید عەبدولعەزیز حەکیمە و چوبان و بەرەو دامەزراندنی هەرێم چوبان، دیارە هەر لەو کاتەدا لەگەڵ خەڵکی ناوچەکانی ڕۆژاوای عێراقیش قسەی کرد، دەیگوت ئێوەش بڕۆن هەرێمی خۆتان پێک بێنن. ئەم هەرێمانە لە عێراقێکی یەکگردووی بەهێزدا بەرەو کامەڵبوون دەچوون. هێزی عێراق لە هێزی ناوەند و هێزی جەمسەرەکانیدایە. ناوەندێکی بەهێز بە جەمسەری لاوازە و مانای دیکتاتۆریە. جەمسەری بەهێز و ناوەندی لاواز واتە لە بەریەک هەڵوەشان و دابەش بوون. ئەوەش ڕیسکە بە یەکێتی خاکی عێراقەوە. ناوەندێکی بەهێز و جەمسەرگەلی بەهێز واتە دەوڵەتێکی بەهێز و هەمووشمان چاومان لەوەیە. کۆنفیدرالی لەبەرەوەی ئەوە 21 ساڵ تێپەڕی بەسەر بنیاتنانەوەی عێراقی نوێیە و فیدرالیەت لە سەرەتاوە بە کردداری ئامانج لێی ئەوە بوو لە سەرەتاوە تەرجەمە هەیە 21 ساڵ تێپەڕی دوای ساڵی 2003 بوو ئێستا و فیدرالیەت لە سەرەتاوە ئامانج لێی ئەوە بوو کە بە کردداری کێشەکانی عێراق چارەسەر بکە، کێشەی نەتەوەیی کورد و خاکی کوردستان چارەسەر بکە، وەکو باوکی جەنابەت اقتراحی کردبوو بۆ باشووریش ببێ بە چارەسەرێک، بۆ ڕۆژئاوای عێراقیش بێ بە چارەسەرێک. بەڵام ئەمڕۆ ئەبینین کە ئەم سیستمە بەو شێوەیەی کە نووسرا بووەوە و ئامانجی بۆ دانرابوو کار ناکە. هیچ نەبێ هەنێک لە لایەنەکان وا ئەیبینن کە بەو شێوەیە کار ناکا کە وا بڕیار بوو بەو شێوەیە کار بکە. بەرەو ڕۆشتن بەرەو کۆنفیدرالیەت چارەسەرێکی باشتر نابێ بۆ عێراق، لەبەرەوەی تەماشای واقع
بکە بێلەوەی عێراق لە کۆمەڵێ مکەوینی جیاواز دروست بووە کە خاوەنی مێژووی جیاوازن خاوەنی سیاسەتی جیاوازن لە عینی کاتە ئێستێمە دووکیانمان هەیە لە عێراقا دووکیان لە ناو یەک دەوڵەتە کۆنفیدرالیەتێکی نووسراو لە دەستورێکی بەهێزە باشتر نابێ بۆ تعریفکردنی ئەم دۆخە و بۆ بەڕێوەبردننی وڵاتەکەش بۆ ئەوەی بتوانێت لە چوارچێوەی یەک دەوڵەتی بەهێزە دووکیانی بەهێز بتوانن کار بکەن. بەڕاستی من وەکو خۆم پێم وایە کێشەکە لە سیستەمی فیدراڵیدا نییە کێشەکە لە جێبەجێکردنیدایە کاتێک دەچین سەردانی هاوڕێیەکانی خۆمان دەکەین سەرکردەکانی هەرێمی کوردستان گوێمان لە لیستێک تێبینی دەبێت کە ئەوان پێیان وایە مافی هەرێمەکەی ئەوانە و بەڵام بەغدا و دامەزراوەکانی وەزارەتەکانی بەباشی کارلێکی لەگەڵ ناکەن کاتێک دینە بەغدا و لەگەڵ وەزارەتەکاندا دەنیشین دیسان گوێمان لە لیستێکی درێژی تێبینی دەبێت کە ئەوان پێیان وایە پێشێلکردنی دەسەڵاتە فیدراڵەکانن هەرێمیش لە هەندێک ڕۆوە ڕەفتار دەکات کە ناوچەیەکی کۆنفیدراڵی بێ نەک فیدراڵی جا ئەگەر سەیری ئەم تێبینیانە بکەین و لە هەردوو لاوە پابەندی ناوەڕۆکی فیدراڵیزم بین پێم وایە ئەوە ئاستێکی دادپەروەرانە لە خۆشگوزەرانی بەدی دەهێنێت بەڵام کاتێک دەڵێن لەم ساتەدا پێکێنانی هەرێمی دیکەی فیدراڵی بەم بارودۆخە لەرزۆکەوە دەبێتە هۆی پارچە پارچەبوونی عێراق بە دڵنیایە و کۆنفیدراڵی لە بارودۆخێکی ئاوادا کە نەمانتوانیوە بگەینە تێگەیشتنی هاوبەش لەسەر فیدراڵی و هەندێکیش ڕێی گشتپرسیان گرتەبەر چۆن دەتوانین لەسەر تێگەیشتنی هاوبەش بۆ کۆنفیدراڵی بسازین من وەکو خۆم لەگەڵ کۆنفیدراڵی نیم لەگەڵ جێبەجێکردنی ڕاست و دروستی فیدراڵیم لە هەردوو لایەنەوە ئەمە لەلایەک دەتوانێت یەکێتی عێراق بپارێزێ و لەلایەکی دیکە بەرژەوەندی و مافی گەلی کوردستان و هەر هەرێمێکی دیکەش بپارێزێ کە لە ئایندەدا پێک دێت ئەمە بەڕای من هاوسەنگیە دروستەکەیە بێگومان هیچ پەنجەرەیەکمان لە دەستوردا بۆ کۆنفیدراڵی نییە بیرکردنەوە لە کۆنفیدراڵی جگە لەو حاڵەتە واقعەیە باسمان کرد پێویستی بە هەموارکردنەوەی دەستور و سازانی نیشتیمانیشەیە ئەوەش لەم کاتەدا ناکرێت بۆیە لەلایە کێشەی یاسایی ئاستەنگە و لەلایەکی دیکەش کێشەی واقعی چونکە کۆنفیدراڵی لە کاتێکدا کە ناکۆکیمان لەسەر تێگەیشتن لە فیدراڵی هەیە ئەمە مانای زیادکردنی کێشەیەکی دیکەی و دابەشبوونی زیاترە نەک خۆشگوزرانی لە عێراقێکی یەکگرتوودا وەکەوەی مەبەستمانە في ضمن عراق موحد كما نتطلع إليه. سماحة السيد جناب تفرموي كشكل جێبەجێ كردني فيدراليتايا جێبەجێ كردني دستور كسيستمي فيدرالي بۆ ئەم وڵاتە دیاری کردووە بەڵام کاتێک تەماشایەکەی جێبەجێ كردنی سیستمی فیدرالیەت لە عێراقا بەندە بەوەوە کە هەرێمی فیدرالی دیکە هەبن و کە ئەنجومەنی لە پەنای ئەنجومەنی نوێنەرانەوە ئەنجومەنی هەرێمەکان هەبێ ئەو کاتە ئێمە ئەتوانین سیستمێکی فیدرالی حەقیقیمان هەبێ ئێستا بە ناوی سیستمی فیدرالیەوە غیتاءێکمان دروست کردووە بۆ ئەمری واقعەیەک کە لە ڕاستیە کۆنفیدرالیە و ئەمە بێگومان مەشاکیل دروستەکە یعنی ئەمەی کە دۆزراوەتەوە چارەسەر نییە و هەتا ئەوە چارەسەر نەکرێ عێراق ناتوانێ ئەو ئاشتی و ئارامیە دابین بکە بۆ هەموو دانیشتوانەکەی بە تایبەتیش بۆ ناوچەکانی 140 کە خەڵکەکەی لی چاوەڕێیەکە بەڕاستی وەکو گوتم دەستور پەنجەرەی بۆ هەرێمی دیکە شواڵا کردووە عێراقێکی فیدراڵیش مەرج نییە بەو مانایە بێت کە هەموو ناوچەکانی ببنە هەرێم بوونی هەرێمێک و پاشان لە بارودۆخێکی گونجاوتردا هەرێمی دیکەی بۆ زیاد بێت دەتوانێت عێراق بکاتە وڵاتێکی فیدراڵی دەشزانین کە مەسەلەی هەرێمی کوردستان شتێک نییە لە ساڵی 2023 پەیدا بوو بێ دیفاکتۆیەک بوو پەیوەندی بە بارودۆخی پێشترەوە هەبوو واقعی عێراقی شاتوو مامەڵەی لەگەڵ ئەو تایبەتمەندێتیە گرت بەڵام قەبارەی ئەو کێشانەی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هاتنە پێش چاوەڕوانی هەرێمی کوردستان لە حکومەتی فیدراڵی و هەروەها چاوەڕوانی حکومەتی فیدراڵیش لە هەرێم دەری خست کە ئێمە لە سایەی سیستەمی فیدراڵیدا ئەو هەموو کێشەیەمان هەیە ئەی دەبێت لە سیستەمی کۆنفیدراڵیدا چۆن بێ بێگومان کێشەی گەورەترمان دێتە ڕێ و ململانەی زۆرترمان دەبێ جا تا دەگەینە سەقامگیری و ئاسایش و خۆشگوزەرانی و دڵنیابوونەوە لە یەکێتی خاکی عێراق پێم وایە پەرە بەم ئەزمونەی خۆمان بدەین باشترە زۆر باشە ئەوکەی لە سلێمانیەوە کێ هاتووە لە شارەکەی خۆمەوە کا سلێمانی کێ بینم ها ئەوە تۆ هەڵە بجیت سلێمانی تۆ
هەولێر ئۆکەی قەینا هەولێر هەستە بزانم. سڵای خۆی گەورەتان لەبێ ڕوخسار جافم لە دەرچووی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرم بەشی ڕاگەاندن. پرسیارەکەم ئەوەیە کە لە ساڵی 1970ەکان کورد و شیعە پێک و هاوپەیمان بوون دژی دیکتاتۆری ڕژێمی بەعس. بۆیە کاتێک لە دوای ساڵی 2023ەوە کە شیعە دەسەڵاتی بەهێز بوو لە عێراق ئەو جێگای دڵخۆشی بوو بۆ کورد کە بەو شێوە بە پشتگیری کورد بمێنەوە. بەڵام کێشەکانی ئەم دواییانە وەکو کێشە سیاسیەکان نەبوونی موچە و هەروەها هەتا ئێستا مادی 140 بە تەواوەتی جێبەجێ نەکراوە. هەروها بردومانکردنی کێڵگەنەوت و گازیەکان و ماڵی خەڵک و بازرگانان لە هەرێمی کوردستان ئەو جێگای نائومێدی شەقامی کوردیە و پێیان وایە کە شیعە دژی کووردە. ئەمە تا چەند ڕاستە؟ لا يمكن أن يكون ڕێی تێ ناچێت شیعە دژی خەڵکی خۆیان و برایانی خۆیان بن دژی هاوبەشەکانیان بن لەم نیشتیمانەدا جا کورد بن سونە عەرەب کریستیان یان تورکمان یاخود ئێزیدی و سابیئە. ئێمە وەکو گوتم جگە لە یەکدی کەسی دیکەمان نییە. هێزی پێکهاتەی شیعە بەوەی پێکهاتەی گەورەترینە هێزی ئەو لە هێزی عێراقدایە لە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان ڕۆڵەکانی ئەم گەلەدایە. دەتوانم ئێستا بۆ جەنابتی بژمێرم کە لە چەندین هەڵوێستی ڕابردوودا و هەتاوەکو ئەمڕۆژ پێکاتەی شیعە بە جەماوەر و بە سەرکردەکانی شێوە هەمیشە پشتیوانیان لە دۆزی کوردستان کردووە و بە هەمان شێوە بۆ پێکاتەکانی دیکەش. ئەم پەیوەندیەی نێوان شیعە و کورد هەرگیز پەیوەندیەک نەبووە لە دژی خەڵکی دیکە و پێکاتەی دیکە. لە چوارچێوەی پشتیوانی چەند لایەنەدا بووە لە نێوان ڕۆڵەکانی گەلەکەمان بە هەموو پێکاتەکانیەوە. ئەمە هێشتا وەکو خۆەتی و بەردەوامە و ئەگەر ساتێک لە ساتەکان کێشەیەکی تێکەوتەوە بە زیان بۆ هەموو لایەک دەشکێتەوە نەک تەنیا یەکلایەن. بەڵام وەکو گوتم بەڕێوەبردننی وڵات و چاوەڕوانی هەر لایەک لە لایەکەی دیکە ئێستا بەڕێز لە هەرێمی کوردستان دەژیت. سروشتیە کە گوێ لە میدیای کوردی دەگریت. میدیای کوردیش بە شێوەیەکی سروشتی دەچێت چاوەڕوانیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم لە بەغدا زەق دەکاتەوە. بەڵام ئەگەر گوێیەک لە میدیای عێراقیش بگری گوێ لەو لۆژیکە بگری کە حکوومەتی فیدراڵی قسەی پێ دەکات دەبینیت هەموو ئەو شتانەی دەکرێن پشت ئەستورن بە یاسا و دەستور و بەڵگە کەواژۆیان لەسەر کراوە. ئەمانی شوابیر دەکەنەوە کە برایانمان لە هەرێم دەبێت کاراتر بن لە جێبەجێکردنی ئەو کارانە کەواتە کێشەکە بە تەنیا لە یەکلایەنەوە نییە. بەڵام لە کۆتاییدا ئەمانە کێشەی کارگێڕین. ئێستا بابەتی موچە بینیمان دادگای فیدراڵی کە لە هەرێم گلەیی زۆریان لێ هەبوو بەڵام ئەو بوو حکوومەتی فیدراڵی پابند کرد بەوەی کە کێشەی موچە چارەسەر بکات و وا ڕێچکەی خۆشی بەرەو چارەسەر دۆزیوەتەوە. هەروەها زۆر وردەکاری دیکەش پێم وایە ئێمە شانازی بەو هاوبەشی برایەتی نێوان ڕۆڵەکانی یەک وڵات دەکەین بەو جۆرەی یەکدی تەواو دەکەین و هاوکاری یەکدی دەبین و پێکەوە کێشانە چارەسەر دەکەین کە لێرە و لەوێ دێنە پێش و لە نیشتیمان و گەلێکی یەکگرتوودا بەرەو پێش هەنگاو دەنین. وننطلق إلى الأمام في بلد متماسك وشعب متماسك. زۆر باشە. فەرموو. بەڵێ. السلام عليكم. محمد علي قوربان خەڵکی خانەقینم. ڕاتان لەبارەی بڕیاری دادگای فیدرالی چییە کە ڕۆڵی دەسەڵاتی یاسادەنان و جێبەجێکردنیش دەبینێت ئەوەش دوورە لە بواری پسپۆڕی ئەوان کە لە دەستوردا دیاریکراوە و لە مادەی 141دا هاتووە چالنجەکەش با بۆ دوای بەرنامە بێت والتشالنج بعد البرنامج إن شاء الله. سپاس گوێتان لەوە بووڵێ لە سەرجادە بۆم بۆستە على كل حال أنا شخص بە هەر حاڵ وەکو خۆم کە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەرچوو ئەوەی کە هەڵبژاردن لە کوردستان بە 4 بازنە دەبێت نەک یەک بازنە تۆماری دەنگدەرانی فیدراڵی نەک تۆماری هەرێم کۆمیسیۆنی ناوەندی سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکات نەوە کۆمیسیۆنی هەرێم دەسەڵاتی دادوەری فیدراڵی لە سکاڵا و تانەکان دەکۆڵێتەوە نەوەک دادگای هەرێم هەروەها مەسەلەی کۆتا بەش بە حاڵی خۆم سرم سوورمە بڕیارێکی دادگا بچێتە ئەو وردەکاریەوە بۆیە پرسیارم لە سەرۆکی دادگای فیدراڵی کرد بۆ ئەوەی بزانم چی ڕوویدا مەسەلە چییە دادگای فیدراڵی چۆن دەچێتە ناو ئەو وردەکاریەوە ئەوە دادگایەکە بۆ دەستنیشانکردن و ڕاوەکردنی دەستور لەوە زیاتر نا وەختێ گوێم لە وەڵامەکە بوو حەپەسام وەڵامەکە زۆر مایەی قەناعەت بوو
بەڕێز سەرۆکی دادگای فیدراڵی چیوت؟ گوتی کاری من نییە بچمە وردەکاریانەوە. یەک پرسیارم ئاراستە کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانێک تەمەنی پەرلەمانی هەرێمی درێژ کردەوە. ئەم درێژکردنەوەی دروستە یان نا؟ پشتم بە دەقی ڕوون و ڕاشکاوی دەستور بەستووە کە ڕێگە نادات تەمەنی پەرلەمانی عێراق یەک ڕۆژ درێژ بکرێتەوە. بۆیە گوتم نەخێر، درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نادروستە، چونکە ئێمە لە یەک وڵات و لە یەک سیستەم داین. کێشەیەک لەمەدا هەیە، پەرلەمانی عێراق نابێ بۆ یەک ڕۆژیش درێژ بکرێتەوە. پشتی بەو دەقە دەستوریە بەستووە و گوتوێتی پەرلەمانی کوردستانیش نابێ درێژ بکرێتەوە. چیرۆکەکە ئەوەندەی و دادگای فیدراڵی ئەوەندەی گوتووە، بەڵام کاتێک دەڵێی درێژکردنەوە نابێ، ئەمە مانای وایە هەر بڕیارێک لە پاش ئەو درێژکردنەوەیە وەرگیراوە پوچەڵ دەبێتەوە، چونکە ئەوەی لەسەر پوچ بنیاد نرابێ پوچە. وەختێ پەرلەمان ناشەرعی بوو، درێژکردنەوەکەی هەر بڕیارێکی دەرکرد بێ لەو ساتە بەدواوە کە شەرعێتی نەماوە بێگومان نابێ ببێتە بڕیار. بۆیە هەموو بڕیارانەی لە پاش درێژکردنەوەکە دراون هەمویان بە بڕیاری پوچ دانراون. لەوانەش ئەم مەسەلانە واتە یاسای هەڵبژاردنەکان هەرێمی کوردستان کە دەیگو دەر پارێزگایەک بازنەیەکە لە پاش درێژکردنەوە و هەموو هەرێمی کردووە بە یەک بازنە. وەختی ئەمە پوچەڵ دەبێتەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی جاران هەر پارێزگایەک بازنەیەکە. وانە قوربان نەنە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان ساڵی 1992 نووسرایەوە و بە چەند بازنەیەک بوو فرە بازنە بوو، بەسەوە دوایی هەموارێک لەو یاسایەکرات چەندان ساڵ پێشێستا و هیچ کاتێ لە هەرێمی کوردستان فرە بازنەی جێبەجێ نەکراوە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. ئەوەی کە ئەو گۆڕانکاریەی کە لە دادگای فیدرالی بڵین ئەو بڕیاری لە دادگای فیدرالی درا لەسەر هەموارێکی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستانە هی ساڵی 1992 کە چەند ساڵێک پێش ئێستا ئەنجام درراوە. هەر چۆنێک بێ من ئاوام لە سەرۆکی دادگە بیستووە. کاتێکیش لای هاوڕێ ئازیز و نزیکم کاک نێچیروان باسم کرد، ئەویش لاگیری لەو مانایە کرد و دژی نەبوو وەک ئەوەی جەنابەت دژایەتی تەیە، یان ئەویش وەکو من زۆر شارەزای یاساکان نییە یان زانیاری جەنابەت ورد نییە، خوا دەزانێ. بەڵام ئەمە قسەی سەرۆکی دادگایە و پێشم وایە وردە لە ڕوونکردنەوەکانیدا. کاک نێچیروانیش جەختی کردەوە کاتێک دوو بە دوو باسی ئەو شتەم لەگەڵ کرد. ئیدی وردەکاریەکانی دیکەش بەو شێوەیە بەڵێ کۆتا دەرکەوت پێش هەموارەکە 5 کورسی بووە و لە نێو 100 کورسیەکەش بووە. پاش هەموارەکە بۆتە 11 و لە دەرەوەی 100 کورسیەکە واتە 111 کورسی. ئەمە گەڕاوەتەوە سەر ژمارەکەی جاران. لەم مەسلەیەدا دادگای فیدراڵی وا دەردەکەوێت کە دیدێکی دەستوریانەی داوە، جا بەڕاستی دەزانین بە هەڵەی دەزانین کەیفی خۆمانە. بەڵام ئەوە دادگەیەکە و ڕێگەی پێدراوە و ڕای خۆی بڵێ. ئەویش دەنجیشانی کردووە کە درێژکردنەوەکە نادروستە و هەموو ئەو بڕیار و یاسایانەی دەرچوون و ئەو هەموارانەی کەوتونەتە پاش بڕیاری درێژکردنەوەکە پوچەڵن، دەبێ بگەڕێنەوە بۆ پێش درێژکردنەوەکە. هەڵوێستی دادگای فیدراڵی ئەمە بوو. و جەنابەت ئەو مووقفەی محکەمەی ئیتحادی بە یاخود ئەو بڕیارەی دادگای فیدرالی بە دیاری کراوی یا ئەو بڕیارەی دادگای فیدرالی کە بەڕێز سەرۆکی پەرلەمانی عێراقی دوورخستەوە لە کارەکەی، یان ئەو دادگای ئەو بڕیارەی دادگای فیدرالی کە بەڕێز کاکوشار زێباری دوورخستەوە لە بربژێری بۆ سەرۆک کۆمار، یان ئەو بڕیارەی ئەخیری دادگای فیدرالی کە ئێستا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەوە درەنگەکەوێ. ئەمانە بە بڕیارگەلێکی قەزایی ئەبینیت یان هەستەکەی تەدەخولی سیاسی تایە یان بڕیاری سیاسین ئەمانە؟ بەش بە حاڵی خۆم باوەڕ ناکەم هیچ دەستێوەردانێکی سیاسی هەبێت، بەڵام وەکو دەزانن دادگە فیدراڵەکان لە هەموو جیهاندا نەتەنیا لە عێراق تەماشای دەستور دەکەن و تەماشای واقع سیاسیەکەش. ئەم دووە تێکەڵ دەکەن بۆ ئەوەی ئاشتی و تەبایی کۆمەڵایەتی مسۆگەر بێت. ئەمە ئەرکی دادگە فیدراڵەکانە لە هەموو جیهاندا بە هەموو ناوە جیاوازەکانیانەوە. دەستور بە جۆرێک ڕاوە دەکات کە یەکێتی وڵات گەرانتی بکات. ڕۆڵی یەکخەر و نزیک خەرەوە دەبینێت بۆ ئەوەی یەکێتی وڵات بپارێزێ. ئەمە ناوەڕۆکی کارەکەی لەم جۆرەشتانەدا.
ئەمیشە دەتوانین هەندێک لە بڕیارەکانی دادگا هەڵگۆزین بۆ ئەوەی بڵێن ئەمە زیانی لە بەرژەوەندی گروپێک لە خەڵکداوە اینجا وای پیشام دەین کە مەبەستەکەی سیاسیە ئەوەی تایبەت بێت بە هەرێمی کوردستان و بڕیاری زۆر دەرچوون لەوانەش بڕیاری موچە کە حکوومەتی بەغدای پابند کرد بەوەی بیدات و ئەوەش لە بەرژەوەندی هەرێم بوو بڕیارێکی دیکە کە بم دوایانە دەرچوو بینیان ڕۆیشتن بە ئاڕاستی ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتێکدا لایەنە تەکنیکیەکەی بە تەواوی ئامادە نییە دابەشبوونی نێوخۆیی بە دوای خۆیدا دێنێ و ئەوەش مەترسیدارە بۆ یەکێتی هەرێمی کوردستان و یەکێتی عراقیش بۆیە دەست بەجێ بڕیاریاندا کارەکانی کۆمیسیۆن دوابخەن بۆ ڕێخستنەوەی تەبایی و یەکڕیزی لە کوردستان ڕەنگە هەندێک ئەمە لە بەرژەوەندی هەرێم ببینن نەک لە زیانی یان لانی کەم لە بەرژەوەندی هەندێک لایەنەکان کە سەرەتاوایان پێشبین دەکرد ناتوانن بەشداری هەڵبژاردن بکەن و پاشان قەناعەتیان لا پەیدا بوو کە بەشداری بکەن ئێمەش لەوانە بووین کە ناڕەزاییمان هەبوو لە هەندێک بڕیاری ئەو دادگایە ناڕازی بووین تێبینی جددیمان لەسەر هەڵبژاردنەکانی ساڵی 2021 هەبوو بەڵگەی ڕوونیشمان هەبوون بەڵام دادگە لای خۆیەوە بە پشتبەستن بە هەندێک بەڵگە لەلایەک و بە لە بەرچاوگرتنی واقع سیاسیەکەش بەگشتی پاش مشت و مڕی درێژ و چەندین کۆبوونەوە گوتیان ئێمە لایەنی پسپۆر نین بتوانین ڕای خۆمان بدەین و هەڵبژاردنەکانی 2021یان تێپەڕان بەبێ لە بەرچاوگرتنی ئەو بەڵگانەی خستومانە ڕوو ئێمە گوتیشمان کە ئەو هەڵوێستە بەلای ئێمەوە دادپەروەرانە نەبوو بەڵام قبوڵیشمان کرد بۆیە نابێ ئەو چاوەڕوانیەمان هەبێت کە دادگا هەرچێکی گوت هەمومان قەناعەت بکەین بەڵام پێویستە هەمومان پابەندی بین قەناعەتمان کردبێ یان نا چونکە هیچ ڕێگەیەکی چارەسەری نییە جگە لە خۆدانە دەست دامەزراوەیەکی دیاریکراوە بۆ ئەوەی نێوبژیوانی لە نێوان هێزە سیاسیەکاندا بکات و ببێتە نێوبژیوان لە ناکۆکیە جەوهریەکاندا ئەو دادگایە حکومەکانی خۆی بە گوێرەی تێگەیشتنی خۆی لە دەستور دەدات ڕەنگە لەگەڵی کۆبین و ڕەنگە نەشبین بەڵام بڕیاری خۆیەتی و لەسەر بنەمای دەستێوەردانی سیاسی نییە وەکو دەگوترێت تدخلات سیاسیە كما يقال زۆر باشە پرسیار هەیە لەسەر پێکهاتی دادگاکە خۆی کە ئەو دادگایە بە پێی دەستور ئەو پێکهاتەی ئەمڕۆ هەیەی بۆ خۆی دەستوری نییە چکە لە دەستورا دیاری کراوە ئەو دادگایی کە ئێستا هەیە بە پێی قانونی ئیدارەی دەولەی پێش 2005 تەسیس کراوە و تعدیلەکەی بۆ کرا لە 2021 بووە گەر هەڵەنەوە پێتان وایە هیچ نەبێ دوای هەڵبژاردننی 2025 پێویستەکە پێداچوونەوەیەک بە پێکهاتی ئەو دادگایە بکرێ و وفقەن لە دەستور دادگایەکی فیدرالیمان هەبێ بۆ ئەوی دەستورمان بۆ تەفسیرکان نەک دادگاکە خۆی دادگای دەستوری بێ بەڵام بە پێی دەستور دانەمە مەزرا بێ بەڕاستی دەبێت جیاوازی لە نێوان دوو شتدا بکەین یاسای دادگە و ئەندامەکانی ئەو دادگایە یاسایەکی نوێ بۆ دادگای فیدرالی لەبەر ڕۆشنایی دەستوری عراقیدا ئەمە داڕێژراوە و خراوەتە بەردەم ئەنجومەنی نوێنەرانیش لە ساڵی 2013شەوە تاوەکو ئەمڕۆ پەسەند نەکراوە چونکە پێویستی بەدەنگی دوو لە سەرسەیە چونکە بە پرۆژە یاسایەکی استراتیژی هەژمار دەکرێت هەندێک تێبینیش هەبوون کە زۆرینەیان لە لای برایانمانەوە بوون کە لە هەرێمی کوردستانن ئێمە ڕێزی ئەو بۆ چوونەی ئەوانمان گرت ئەو تێبینیانە بوونە ڕێگر لەوەی ببێتە یاسا بەڵام ئەو دادگایە بە گوێرەی یاسابەرکارەکان کار دەکات هەمووشمان دەزانین ئەمڕۆ لە دەوڵەتی عێراق لە زۆر مەسەلەدا هەر بۆ یاساکانی پێش ساڵی 2023 دەگەڕێینەوە هەر یاسایەک لە وڵاتەدا وەکو یاسای بەرکار دەمێنێتەوە تا ئەو کاتەی یاسایەکی نوێ دەردەچێت ئەندامەکانی ئەو دادگەیەش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژێراون بە کۆی دەنگیش دەرچوون هەموو نوێنەرەکانی کوردستانیش دەنگیان بۆ داون ئەندامە کوردەکانی نا ئەو دادگایش لەلایەن کوردستان خۆیانەوە هەڵبژێراون بۆیە وەکو دادگە شەرعیە وەکو یاسای دادگە تا ئێستا پەسەند نەکراوە بەڵام یاسای بەرکار هەن کە ئەم دادگەیە پشتیان پێدەبەستێت دەستەکانە خۆش بێ ئێستا بزانم فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بە خێرهاتنی سەید عەمار ئەلحەکیم دەکەم سپاس بۆ ڕێکخەرانیان بەرنامەیەش پێش پرسیارەکەم تێبینیەکی بچووکم هەبوو من ڕەشاد ئەحمەدم لە پارێزگای ئەنبار و لە شاری ڕوومادی پێش پرسیارەکەم تێبینیەکەم هەبوو لەو ماوەی دواییدا تێبینی دەکەم دۆزی فەڵەستین لەبیر دەکرێ و چلای حکوومەتەوە چلای هاونیشتیمانیانەوە مادەم ئەمڕۆ هەموو ڕەنگەکانی گەلی عێراق لێرە کۆبووینەتەوە داوا لە بەڕێستان دەکەم سوورەتێکی فاتیحە بنێرین بۆ ئەوەی جەخت لە پشتیوانیوان بۆ دۆزی فەڵەستین بکەینەوە
پرسیارەکەم بۆ سەماحەتی سەید لەبارەی دوایین گۆڕانکاریەکانی سەرگۆڕەپانی سیاسی عێراقیە و بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هەیە. دوای ئەوەی بەڕێز حەلبوسی سەرۆکایەتی ئەنجومەنەکەی بەجێهێشت ئەو قۆناغە چۆن هەڵدەسەنگێنن. پێت وایە لە ماوەی داهاتوودا ئەم کورسیە هەر بە بەتاڵی دەمێنێتەوە تاوەکو هەڵبژاردننی داهاتوو یان هەڵبژاردننی پێشوەخت یاخود هەڵبژاردننی ئاسایی لە حاڵەتی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەندا بەڕای تایبەتی خۆت ئەو هەلە بەکێ دەدرێت کورسی سەرۆکایەتی بباتەوە. سپاسان دەکەم. بەڕاستی سوپاسی ئەو برا بەڕێزە دەکەم بۆ خستنە ڕووی بابەتی هەستیاری فەڵەستین و دۆزی فەڵەستین و گەلی ستەم لێکراوی فەڵەستین گەلێک بە بەرچاو و گوێی جیهانەوە لە ناو دەبرێ و خوێنی لەبەر دەچۆڕێ. ئەم گەلە بە چەک و جبەخانەیەک دەکوژێ کە جیهان سەرلەبەری بۆ ئیسرائیلیان دابین کردووە. ئەو چەک و بۆمبانەی بەسەر خەڵکی فەڵەستیندا بەردەدرێنەوە چەکی ڕۆژ ئاوایین دراونەتە ئیسرائیل ئەو گەلە ستەم لێکراوەی پێ بکوژێ. زیاتر لە 30,000 شەهید دراوە. زیاتر لە 70,000 بریندار هەن کارەساتێکی گەورەیە. کۆمەڵکوژیەکە بە بەرچاو و گوێی جیهانەوەیە. و هەتا ئێستاش لایەن هەن لە نێو ئەنجومەنی ئاسایشداوە لە نەتەوەیەگرتوەکان ڤیتۆ بەکاردەهێنن دژی هەر هەنگاوێک لە بەرژەوەندی فەڵەستین بێت. جا بۆدان پێدانان بێت بە دەوڵەتی سربەخۆ بۆ مافەکانی بێت یان تەنانەت بۆ ڕاگررتنی جەنگ. چەندین جار تێبینی ئەومان کردووە کە تا ئەم بڕیارەی کۆتایی ئەنجومەنەکە بۆ ڕاگررتنی جەنگ دەرچوو، بەڵام ئیسرائیل گوێی نەدایە بڕیارەکە بێنە پێش چاو هەر دەوڵەتێک لەم دنیاە بڕیار لە دژی لە ئەنجومەنی ئاسایشەوە دەرچوو بێ و وەڵام نەداتەوە. چی ڕوودەدات؟ دەست بە جێ هاوپەیمانی نێودەوڵەتی دەیان دەوڵەت دەچنە هاوپەیمانێتیەکەوە بە زەبری چەک ئەو دەوڵەتە ناچار دەکەن لەبەرەوەی لە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش یاخی بووە. تەنیا ئیسرائیل لەو بنەمایە بەدەرە بەداخێکی زۆرەوە. ئێستا هیچ کەس قسە ناکات کە بڕیاری ئەنجومەنی ئاسایی جێبەجێ نەکراوە. بگرە زیاتریش پێ درێژ دەکات بۆ ئەوی پەلاماری ڕەفەح بدات لە کاتێکدا ئەو ژمارە زۆرەی فەڵەستینیەکان لەوێن. ئازادی ڕادەربڕین جوانە. کاتێک بێڕێزی بە پەیامبەری خوددا دەکرێت ئازادی ڕادەربڕینە. کاتێک قورئانی پیرۆز دەسووتێ ئازادی ڕادەربڕینە. ناتوانین هیچ بکەین، یاسا ڕێگە نادات. کاتێک پیرۆزیەکانی ئێمە دەکرێنە وێنەی کاریکاتۆری ئازادی ڕادەربڕینە، بەڵام تویتێکی گلەیی لە ئیسرائیلەوە دژایەتی سامیە و دەبێت تاوانبار بکرێت. با سەرۆکی زانکۆی هارڤاردیش بێت دەبێت دەست لە پۆستەکەی هەڵگرێت چونکە هاوسۆزی بۆ فەڵەستین دەربڕیوە. ئەمەیە ئازادی ڕادەربڕین. مافی مرۆڤ، مافی ژن، مافی منداڵ. ئەگەر لە ئۆکراینا شتێک ڕووبدات تێدەپەڕێ، بەڵام لە فەڵەستین نە مناڵ مافی هەیە، نە ژن مافی هەیە، نە مرۆڤ. ئەم دوو فاقیە لە پێوەرەکاندا. ئەوەی کە ئەم پێوەرانە لەسەر کۆمەڵێک جێبەجێ بێ و لەسەر کۆمەڵێکی دیکە جێبەجێ نەبێ، ئەمە شارستانێتی ڕۆژاوا دەخاتە بەردەم ئاڵنگارێکی مەزنەوە. چۆن دەتوانێت بەرگری لە خۆی بکات؟ لە بەردەم ئێمەی موسڵماندا نا. ئێستا دەبینین لە بەردەم زانکۆکانی ئەمریکادا خەڵک ناڕەزایەتی دەردەبڕن. خۆپێشاندانی سەدانەزاری لە ئەوروپا و شوێنانی دی دەبینین. ئەمانە زۆرینەیان هەر موسڵمانیش نین، بەڵام وا دەبینین کێشەیەکی گەورە پەیدا بووە و کێشە هەیە. کام وایە ئێمەش ئەمە لە بەرچاو بگرین و پێشم وایە ئەم قەیرانە زۆر ڕاستی بۆ ڕوود کردینەوە و خستێ بەرچاوی کۆمەڵانی خەڵک دەری خست چۆن دروشم بەرز دەکەنەوە، بەڵام بەکردەوە پێچەوانەی دەکەن. بەڵام مەسلەی سەرۆکایەتی پەرلەمان من وەکو گوتم بەلامانەوە گرنگ بوو لە نێوان هاوبەشەکاندا نەگۆڕێ بۆ شکاندن. خۆ دەکرا بچینە بەرەیەک لە دژی ئەوی دی و کەسێک ببێت بە سەرۆکی پەرلەمان، بەڵام نیوەکەی دیکە ئەو پێکاتەیە وا هەستیان دەکرد کە شکاون و دیسان دەکەوتنە ئاژاوەناوەنەوە و بەک خستنی دانیشتەکانی پەرلەمان و بایکۆت. بەو جۆرە دەکەوتینە کێشەیەکی بێ کۆتاییەوە. ئێمە سەرۆکێکمان بۆ ئەنجومەنی نوێنەران دەوێت کە کۆتایی بە قەیرانەکە بهێنێ، نەببێتە سەرەتای قەیرانێکی نوێ. بۆیە هەوڵی خۆمان خستە گەڕ بۆ بەدیهێنانی جۆرێک لە سازان
دەرفەتی پێویستمان ڕەخسان پاش تێپەڕینی نزیکی 7 مانگ هەفتەی داهاتوو پشت بەخوا دوا مۆڵە دەبێ بۆ یەکلایکردنەوەی حسم هذا الموضوع. ئەوکەی هەنێک دەبوو چاوم بینی حەزەکەم گوێم تۆزێ لە دەنگی باشووری عێراق بێ. عەمارە کێ لێرەیە لە عەمارە فەرموو. من ئەحمەد حەسەن بەهادلی لە پارێزگای میسانەوە دەرچووی کۆلێژی ئادا بەشی ئینگلیزی. بەڕێز سەماحەتی سەید، هەمووان دەزانن کە بەداخێکی زۆرەوە میسانی نەوت و میسانی سامانی هەمەجۆر و میسانی شوێنەوار و زۆنگاوەکان، میسانی شەهیدان و میسانی توشبووان بە نەخۆشیەکانی شێرپەنجە بەهۆی کەلگەکانی نەوت کە بەداخەوە کەسیش بۆ بەرهێنانی تێدا ناکات. ئەمەی گاز و غەیری گاز کە خێزانەکانمان لەناو دەبات. میسان بەدەست کەمی خزمەتگوزاری و پشتگوێخستنی ڕوون و ئاشکای حکومەتە ناوەندیەکانی پێشتر و ئەوەی ئێستاشەوە دەناڵێنێ بە زۆرێک زۆرینەی پرۆژەکانی ئێستای میسان پرۆژەی ناوەندین. ساڵانێکی زۆریشە هەتا ئێستاش ڕاوەستاون بێ هیچ چاو دێری و لێپرسینەوەیەک. لەسەر هەموو شیان گومانی گەندەڵی هەیە. دەستەی دەستپاچی ئەوە دەزانێ و بەداخەوە بابەتەکەیان خستۆتە لاوە و لێگەڕاون عەمارە بکەوێتە دەستی ئەو دێوانەی هەلەکەیان قۆستۆتەوە. بۆیە داوا لە بەڕێزت دەکەین لە ڕێی ئەو کاریگەری سیاسی هەتانە بەو سیفەتەی خاوەن بڕیارن دوشار بخەنە سەر حکومەتی ناوەندی بۆ ئەوەی گرنگی بە میسان بدات و پرۆژەکان بە جوولە بخاتەوە وەکو هەموو پارێزگاکانی دی. میسان پێویستێکی زۆری بەو شتانە هەیە کەلی دزراون. لەوانە بەشە ئاوی پارێزگاکە بۆ گەڕانەوەی ژیان بۆ زۆنگاوەکانی، هەروەها دۆزینەوەی چارەسەرێک بۆ بەرهێنان لە گازی هاوڵ کەوا خەریکە خێزانەکانمان لەناو دەبات و زۆر سوپاس. دەست خۆش. دەزانن مەیسان دووەم گەورەترین پارێزگای ئێمەیە لە ڕووی بەرهەمی نەوتەوە. ڕۆژانە 420,000 بەرمیل نەوت بەرهەمی هەیە. لە دوای بەسڕا پارێزگای دووەممان میسانە. هەفتەیەک لەمەوبەر سەردانم کردن بە ناوچەکانیاندا گەڕاین و گوێمان لە هۆز و لە دەستەبژێر و گەنجەکانیان گرت و هەندێک لە سکاڵاکانیشم گەیاند. ئێستا حکوومەتێکی لۆکاڵی نوێیان هەیە، پارێزگاری نوێ و خوێنی نوێ کە حەز دەکەن شتێک پێشکەش بکەن. بە گرێبەستەکان و کێشەکانیاندا دەچنەوە و دانوستانی نوێ لەگەڵ ئەو کۆمپانیایانە دەکەن کە کارەکانیان دواکەوتون. هیوادارم ئەوەی لە حکوومەتی نوێی مەیساندا بەدیم کرد لە خواست و ئیرادە بۆ کاری مەزن، هیوادارم لە ماوەی داهاتوودا بتوانن ئەوانە بکەن. دەست خۆش. فەرموو لەکوێوە فەرموو. سەرەتا سەڵاوێکی گەرم بۆ ئێوەی بەڕێز عەمار الحەکیم. من وەکو تورکمانێک هەستم کرد لێرە لە نێوان عەرەب و کورد دەنگم بزر بووە. بس تورکمان بەڵام بەزەیەک تورکمانی ئاساییە لە هەرێمی کوردستان دەژیم. سوپاس. من زینا حەدادم، خوێندکاری ڕاگەیاندن لە زانکۆی جیهانی هەولێر. پرسیارەکەی من ئەوەیە، ئەوەی پەیوەندی بە ململانی سیاسی نێوماڵی شیعەوە هەیە، دیارترین هۆیەکانی چین و چارەسەرەکانی چین وما هي الحلول؟ جوانە. ئەگەر تێبینی قۆناغی یەکەمی پاش ساڵی 2023 کرد بێ ماوەی ساڵانێک ململانەیەک لە نێوان پێکاتەکان هەبوو، شیعە لەگەڵ سونە، عەرەب لەگەڵ کورد، کورد لەگەڵ تورکمان. ئێستا دەبینین ئەم ململانیانە دەگۆڕێن بۆ ململانێنە نێو پێکاتەکان خۆیان، ململانەی شیعە و شیعە، سونە و سونە، کورد و کورد، تورکمان و تورکمان. ئایا ئەمە دیاردەیەکی تەندروستە؟ ئەمە پێشکەوتنیان پاشەکشێ. من وەکو خۆم بە پێشڤەچوونی دەزانم. بڵێن چۆن؟ کاتێ ململانێ لە نێوان دوو هێزی شیعی و سونی بوو، ئەمەدا دەبەزێ بۆ کۆمەڵگە لەم ململانێ تایفێدا دابەش دەبێت. کاتێ ململانەیەکە عەرەبی کوردی تورکمانی بوو، دەگوازرێتەوە بۆ نێو خەڵکو و دیواری کۆنکریتی دادەنرێ. بەڵام ململانەی نێو یەک ماڵ، ململانەی شیعە و شیعە، ئەمە دەبێتە ململانەی تایفی؟ خۆیان یەک تایفەن. ململانەیەکە سیاسیە، ململانەی سونی، ململانەیەکی سیاسیە. ململانەی کورد و کورد، ململانەیەکی سیاسیە. ململانەی سیاسی جێنیگەرانی نییە، دەوڵەتان هەمویان دیموکراسیەتەکان لەسەر یار و نەیاردا مەزراون. ململانەی سیاسی بەرهەمێکی باشتری لێ دەکەوێتەوە. هەڵەکان بە دیار دەکەون، گوشار بۆ باشترکردنی ئەدا زیاتر دەبێ. ئەمانە هەموو لە بەرژەوەندی خەڵکن. بۆیە پێم وایە ئێمە بڕوانن ئێستا قەیرانی پەرلەمان چەند قوڵە،
ئەوە حوت مانگە بەڵام گوێت لە قسەی تایفی نابێ کۆمەڵگەدا بەش نەبووە تۆ تەنیا دەتەوێت بزانی کێ دەبێتە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران فڵانە بەڕێزیان فیسارە بەڕێز بۆ ئەوەی ڕێزی هەمووی بگرین ئەمە بۆ وردەکاریەکانی دیکە شەروایە من پێم وایە گواستنەوە لە ململانەی پێکاتەکانەوە بۆ ململانێ لە نێو یەک پێکاتە ئەمە ناکۆکی سیاسیە و لە سیستەمی دیموکراسیدا ئاساییە بەمەرجێک مەرجەکە ئەوەیە ئەم ململانەیە بەباشی بەڕێوە ببین یاسادا بنێ بۆ ئیدارەدانی ناکۆکی ئەگەر ئەو یاسایانەمان دانان ئەو کاتە دەتوانین کێشە سیاسیەکانمان چارەسەر بکەین و ململانێ سیاسیەکەش گوشار دروست دەکا بۆ باشترکردنی خزمەتگوزاری. ئۆکەی دوو کەسمان لەگەڵە لە ئەڵلقەی ڕابردوش لەگەڵمان بوون طبعا ئەمیش لە ئەڵلقەی ڕابردوش لەگەڵمان بوو بەس دوانی کەیشان قژلوولەکەیە ئەوە تا قژلوولەکەی زانکۆی بەغدا ئەمەوێ گوێ لەو بگرین و گوێ لە عیسامیش بگرین بەس جارێ لە قژلوولەکەەوە دەست پێەکەین. بەناوی خوای گەورە سڵاوێکی گەرم بۆ هەموو ئامادەبووان لە هەموو پارێزگاکانی عێراقی خۆشەویستەوە بەخێر بێن لە هەر شوێنێکەوە هاتوون سڵاوێکی گەرم بۆ جەنابی عەمار الحەکیم جوانترین سڵاوت لێبێ لە باوەشی زانکۆی بەغدا زانکۆی دایک ئێستا نازانم ئێمە میوانی بەڕێستین یان بەڕێزت میوانی ئێمەی خوا بتپارێزێ با لەگەڵ بەڕێزت بگەڕینەوە هەڵوێستێکی سیاسی پێشوو مادەم باسی کاروباری سیاسی دەکەین با لەگەڵ بەڕێزت باسی مەسلەی کشانەوەی پێکاتێکی گرنگی نێو پرۆسەی سیاسی بکەین کە ئەویش ڕەوتی سەدرا ئەو کشانەوەیە لە ناکاوە کە پرۆسەی سیاسی شۆ کرد و ئەو دەست لە کارکشانەوە چاوەڕوان نەکراوانە درانە ئەنجومەنی نوێنەران و سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران من ئەم باسە لەگەڵ بەڕێزت دەوروژێنم چونکە بەڕێزت پەیوەندی باشت لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان هەیە و هێڵێکی ڕوون و ڕاشکاوت لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان هەیە من دەمێت لە بەڕێستەوە تێبگەم هیچ هۆکارێکی ڕاستەقینە لە بەرکشانەوەی ڕەوتی سەدر لە پرۆسەی سیاسی هەبوو بۆ ئەمانەتیش بڵێم ئەوە زیانێکی گەورە بوو یەکەم بۆ شیعال دووەم بۆ پرۆسەی سیاسی چونکە هەر چۆنێک بێ برای ئەزیزی ئێمن دەمەوێت ڕای تۆ لەو کشانەوە بزانم ئایا هیچ لێکەوتەیەکی هەبوو هیچ چارەسەرێ هەبوو هیچ کێشەیەکی نوێ بۆ ئایندە دەبێت من ناوم هانی ئەلعاتیە قوتابی کۆلێژی ڕاگەیاندنم لە زانکۆی بەغدا ڕۆژنامەنووس و ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەم سڵاوم بۆ بەڕێست و زۆر سپاس. جارێکی تر دەیڵێمەوە ناکۆکی سیاسی جێ نیگەرانی نییە بە پێچەوانەوە شتێک بۆ واقعی ئێمە زیاد دەکات بۆیە هەر ڕوتێکی سیاسی دوور بکەوێتەوە ئەوە بە زیانی وڵاتە بەڕێز حلبوسی پەیوەندی پێوە کردم گوتی برایانی سەدری ئاگداریان کردومەتەوە کە دەستیان لە کار کێشاوەتەوە و نوێنەریان لە ڕێگایە نامەی دەست لە کارکێشانەوەکانی پێیە 73 نامە ڕای تۆ چییە و چۆن مامەڵا لەگەڵ ئەوە بکەم وەکو برایەک ڕاوێژ بە تۆ دەکەم گوتم وەڵا برا ئەبڕێکان هیوادارم هیچیان قبول نەکەی تەلەفۆنەکەت هەڵگرەوە پەیوەندیەک بە سەماحەتی مقتەدا سەدرەوە بکە هەوڵ بدە پاشگەزی بکەیتەوە لەو بڕیارە و قایلی بکە کە قەوارەی سەدری لە ئەنجومەنی نوێنەراندا بە هەمان کارایی و کاریگەری بمێننەوە ئەگەر ڕەزامەندیدا ئەوە کارێکی باشت کردووە ئەگەریش هەر پێداگر بوو لەسەر کشانەوە تۆ واژۆ مەکە گوتی ئەی ئەوسا چی بکەم گوتم بانگەوازێک بۆ سەرکردە سیاسەکان کە با کۆببینەوە و تاوتوێی مەسەلەکە بکەین و شاندێک بنێرینە لای سەید سەدر لەوێ بە هەمومان داوای لێ دەکەین بە بڕیارەکەیدا بچێتەوە ئەگەر دوای ئەوەش هەر ڕژت بوو لەسەر هەڵوێستەکەی خۆی ئەوە بڕیار لای خۆیەتی چی لەو قەوارەی خۆی دەکات و ئێمەش لەگەڵی دەڕۆین بەڵام هەر لە یەکەم هەنگاودا با لەگەڵی نەڕۆین ئەوە قسەی من بوو بۆ بەڕێز حەلبوسی لەو کاتەدا پێم وابوومانەوەی ڕەوتی سەدر لە نێو پرۆسەکە سوودبەخشە بۆ خۆیان و بۆ ئێمەش بۆ هەموو لایەک بەڵام ئەوە بڕیاری خۆیان بووە و ئێمەش ڕێزی ئەو بڕیارەمان گرت لەو باوەڕەشدام سەماحەتی و برایانی دیکەی ڕەوتی سەدری بەو لۆژیکە بیریان دەکردەوە کە ئەم سازان و شتێکی نوێی ئەو تۆی بەرهەم نەهێناوە بابی گۆڕین بۆ هاوکێشە یار و نەیار جا یان ئێمە لایەنگیر دەبین و با ئەوانی دی ببنەوە پۆزیسیۆن یان ئەگەر ئەوان دەمێننەوە ئێمە دەبینەوە پۆزیسیۆن و شێوەیەک دەدەینە ئەم دوالیزمە ڕەنگە ئەمە ئەو فەلسەفەیە بێت کە وای لە برایانی سەدری کرد بکشێنەوە دیارە کشانەوە لە ئەنجومەنی نوێنەران کشانەوە نییە لە ڕەوشی
گشتی و گرنگیدان بە کاروباری گشتی بەڵام پێم وایە بەشداری هەمووان مەسلەیەکی گرنگە بەم دواییە کە پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیەنراوی دەرکرد و گوتی ئێمە لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا بەشدار نابین ئێمە وەکو ڕەوتی حکمە هیچ بربژێرێکمان بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان نییە مەسلەیەکە پەیوەندی بە ڕووبەری کاری ئێمەوە نییە خۆ دەکرا وەکو بێلایەنێک سەیری مەسەلەکە بکەین گرنگی بە بابەتەکە نەدەین وا بڵێن پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵام ئێمە وامان نەکرد دەست بەجێ توییتێکم کرد و داوام لە پارتی دیموکراتی کوردستان کرد چاو بەو بڕیارەیدا بخشێنێتەوە تەلەفۆنم بۆ بەڕێز مەسعود بارزانی کرد و بە درێژی قسەمان کرد بە هەموو ڕێگەیەک هەوڵمدا قایلیان بکەم کە بەشداری پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردندا کارێکی سوود بەخشە بۆ خۆیان و بۆ هەرێم و بۆ عێراقیش گرنگیدانمان بە بەشداری هەموو هێزە سیاسیەکان و ئامادەییان لەگەڵیان کۆک بین یان ناکۆک بین بەڵام لە ژێر بنمێکی پەرلەماندا گەرەنتی بەشداریەکی بەرفراوان دەکات و سەقامگیری بۆ وڵات مسۆگەر دەکات و هەموو بیر و ڕاو ئاراستە و ڕەنگەکان لە گۆڕەپانی سیاسیدا دەبن دەستەکانی خۆش بێ دێمە لای عیسام لە هەڵقەی ڕابردووەوە سەماحەتی سەید عەمار الحەکیم سڵاوت لێبێ سڵاوی خوات لێبێ من عیسام عارف قوتابی دکتۆرام لە بەشی ئابووری دارایی لە پارێزگای سەماوە خدا بتپارێزە سەیدی خۆشەویست ساڵی 2020 گەیشتمەوەی بڕیارێکی تایبەت بدەم دیارە بەڕاوێژ لەگەڵ شانەوە نەبێت بەس لە شوێنێک لە شتێک نەکشەیتەوە بەڵێ نابات تەواوی بکەم ئەمە بڕیاری ساڵی 2021 بوو گوتمان دەبێ گەنجانی نوێنەرایەتی سیاسیان لە نێو ئەنجومەنی نوێنەراندا هەبێ بۆیە خۆم وەکو پاڵێوراوێک بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی ساڵی 2021 ڕاگەیاند وەکو پاڵێوراوێکی سربەخۆ و نزیکەی 3000 دەنگم هێنا ئەوە بەکاری نزیکەی 2 مانگ پێش هەڵبژاردن کێبڕشەیەکی سیاسی هەبوو بەڵام بە شێوەیەکی ئاشتیانە و ڕێزدارانە لەگەڵ کورسی یەکەم یان دووەمی ئێوە کە حاجی ئەبوو ئەحمەد بوو خوابی پارێزێ بەڵێ ئێمە هەموو بربژێرەکان خەمەکانی پارێزگای خۆمان هەڵگرت بوو کارمان بۆ پەرەپێدانی ڕەوشی ئابووری ئەو پارێزگایە دەکرد من وەکو خۆم هەلی بردنەوەم لەدەست نەکەوت بەڵام بەردەوام بووم لە هەوڵەکانی خۆم بۆ گەیاندنی دەنجی پارێزگاکەم بە کەسانی خاوەن بڕیار و ئەوانەی کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی هەیە ئەم بەرنامەیە هەلی ئەوەی بۆ ڕەخساندم کە ڕای خۆم دەربڕم و باسی پێداویستەکانی پارێزگاکەم بکەم لە ئەڵلقەی پێنجەمدا جەنابی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی میوانی ئەم بەرنمەیە بوو پێشم وایە ئەو قسانەی بۆ جەنابی سەرۆک وەزیرانم کردن کارێکی گرنگ بوو نەک بۆ خودی خۆم بەڵکو بۆ هەموو دانیشتوانی پارێزگاکەم من پێم گوت کە پارێزگای موسەنا یەکەمە لە ڕووی هەژاریەوە ڕێژەی هەژاران 1970 تێپەڕاندووە لە کاتێکدا پارێزگای موسەنا سەرچاوەی ئابووری هەیە بەڵام ئەو سەرچاوانە بە شێوەیەکی دروست کاران نەکراون بۆیە داوام لێکرد دەواازەی جومەیەی سنووری لەگەڵ عەرەبستانی سعودی بکاتەوە ئەوە بوو بەڵێنیدا کە ئەو دەواازەیە دەکەنەوە و بەڕاستیش لێژنەیەکی بۆ پێکهێنا و ئێستاش لێژنەکە خەریکی کارە یاسایەکانی ئەو دەواازەیەن و لەم نزیکانە دەکرێنەوە من وا سەیری دەکەم کە ئەوە دەستکەوتێکە بۆ خەڵکی پارێزگاکەی خۆم بەدی هێناوە بێگومان بە هەوڵی بەڕێزان ئەندامانی پەرلەمانیش کە لای خۆیانەوە کاریان بۆ کردو هەروەها بە هەوڵی بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی پارێزگاش بۆ ئەوەی هەوڵی کەسی تێدا بزر نەبێ هیچ پرسیارە نییە بۆ سەماحەتی سەید ئەو پرسیارەی دەمەوێت لە سەماحەتی سەید عەمار الحەکیمی بکەم بەو ئیعتیبارەی کە ئەم سەکۆی ئازادی قسەکردنی لەگەڵ خاوەن بڕیارانی سیاسی داوەتە ئێمە من لە ساڵی 2002 هەتا ئێستا چاودێری بەڕێز عەمار الحەکیم دەکەم بەڕێز عەمار الحەکیم پشتیوانی بەڕێز حەیدەر عەبادی بوو بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پشتیوانی لە بەڕێز عادل عەبدولمەهدیش کرد و پاشان پشتیوانی لە بەڕێز مستەفا کازمی کرد و ئەم ڕۆژ دەبینین بەهێزەوە پشتیوانی لە جەنابی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی دەکات و منیش وەکو خۆم لەگەڵ ئەو پشتیوانیم چونکە ژمارەیەک دەستکەوتی باشی هەبووە لە ڕووی ئابووری و ئاواکاری بەڵام پرسیارە گرینگەکە ئەوەیە ئایا بەڕێز عەمار الحەکیم بەردەوام دەبێت لە پشتگیریکردنی جەنابی سەرۆک وەزیران بۆ خولێکی دیکە ئایا حیساباتی دیکەی هەیە و گۆڕانکاری لەسەر گۆڕەپانی سیاسی دەبینین ئەمە پرسیارەکەمە و ئەوەی دووەمیش چاڵنجێکە ئەگەر گوتت قبوڵی دەکەم وەکو زانیویشما سبەی گەشتێکت هەیە بۆ پارێزگای موسەنا ئەگەر گوتت چاڵنجەکەت قبول دەکەم قسە دەکەم ئەگەریش گوتت قبوڵی ناکەم قسە ناکەم فەرموون خدا بتپارێزێ
بەش بە حاڵی خۆم باوەڕم وایە کە پۆستەکان لە پارێزگاکاندا و یان لەسەر ئاستی حکوومەتی ناوەندیش پشتی لایەنێکی سیاسینین هێندەی ئەوەی مافی سیاسین حزبی سین یان جیم ژمارەی کورسی لە پەرلەمان یان ئەنجومەنی پارێزگا دەباتەوە و بەشێک لە پۆستە تەنفیزیەکانی بەردەکەوێ من ئەوە باش دەزانم و تۆش پشتیوان بەخودا چاوت بەو برایانە دەکەوێ کە لە پارێزگای موسەنا کار دەکەن ژمارەیەک بەڕێوبەر و پۆستی دیکەی جێبەجێکار لە پارێزگای موسەنا هەن کە سەر بە ڕەوتی حیکمەن و هەمویان 4 ساڵ و 8 ساڵ و هیانە زیاتریشە لەو پۆستەدان تۆش لە نێو سیاسیەکاندا لەوانەی کە دیدێکی گەنجانت هەیە بۆ توانە بەخشین بە گەنجان کە بگەنە پلە و پۆستی جێبەجێکاری ئەمانم لە پارێزگای نەجەف بینی ئایا سەماحەتی سەید عەمار الحەکیم لە موسەناش جێگری یەکەمی پارێزگار گەنجێکە بەڵێ ئایا سەماحەتی سەید عەمار الحەکیم بەم سەردانی بۆ پارێزگای موسەنا گۆڕانکاری لە نێو ئەو پۆستانەدا دەکات و دەستی گەنجان دەکرێت لەو بوارەدا سوپاس بەڕاستی ئێمە پێمان وایە بەڕێز سوودانی هەتا ئێستا بە ئاراستەیەکی دروستدا ڕۆیشتووە خزمەتگوزاری پێشکەش کردووە و بۆ بە چیرۆکی سەرکەوتن لە عێراق ئەگەر لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بێ بۆ چی بچین بۆ جێگرەوەیەک بگەڕین کە لەوانەیە سەرکەوتوو بێت و لەوانەشە سەرکەوتوو نەبێ ئێمە ئەوە چیرۆکێکی سەرکەوتنە و لە پێشمانە باشە بۆچی هەلێکی نەدەینێ بەردەوام بێت بەش بە حاڵی خۆم هیچ بە پێویستی نازان بەڕێز سوودانی بە کەسێکی دیکە بگۆڕین ئەگەر لەسەر ئەم میتۆدە ئەرێنیەی ئێستا بەردەوام بوو بەڵام سەید عەمار حەکیم بچێ بۆ پارێزگا ژێرا و ژووری بکە بەڕێوەبەر بهێنێ و خەڵک لا بدات حەقە ئێوە قبوڵی ئەوە نەکەن لۆژیکی ئێمە لۆژیکی دەوڵەتە دەوڵەتیژی ڕێوشێن و ڕێکاری خۆی هەیە بەڕێوەبەر چۆن دادەندرێ و بەڕێوەبەر چۆن لادەبرێ یان چۆن دەگۆڕێ نا ڕاستە بەشێکی ئیستحقاقی سیاسیە بەڵام تەنانەت ئەوەش هەر دەبێ بگونجێنرێ بەڵێ هەر کات ئەو هەلە ڕەخسا ئێمە هەمیشە گەنجەکان پێش دەخەین جێگیری یەکەمی پارێزگاری موسەنا سەید موئەیەد لەبەرچاوە وا دەزانن چۆنە ئەمە بۆ پۆستەکانی دیکەش هەروایە و لە تەواوی عێراقیشدا هەروە دەبێت لەکوێ بوار هەبوو بێوامان بە باشتر زانیوە گەنجانی پڕوزە بخەینە پێش ئەوە پارێزگاری نەجەف ئەوە پارێزگاری زیقار جێگیری پارێزگارەکان لە هەموو ئانەدا گەنجەکانمان پێشخستوون دەست خۆش فەرموو پشتەوە بەڵێ سڵاوتان لەبێت ناوم ئیرەمە و لە کەرکووکەوە هاتووم نازانم بە کوردی بڵێم یان بە عەرەبی بەڵام وابزانم عەرەبی قسە بکەم باش عەرەبی خوا خێرت بنووسێ کوردی فەرقی نییە بە دڵی خۆ ئەزانی سەماحەتی سەید حەزەکەی بیکەرە گوێت من قەناعەتێکم هەیە هەستەکەم ئەبێ هەموو کوردێک لە کوردستان فێری عەرەبی ببێ هەموو عەرەبێکیش فێری کوردی ببێ بۆ ئەوەی لە یەک تێ بگەین وەنیە لە جەناب تۆ دەست پێ بکەین چەندێک کوردیە زانین جەنابەت چی بە کوردی توانی چی بڵێ والله بخێر بین ئۆکەی من چاڵنجی جەناب دەکەم ئینشاءالله ساڵێکی کە ئەم کاتانە بەرنامەکەینەوە لانی کەم 2 جملە 3 جملەی کوردی بڵێ لە بەرنامەکەیە باشە 2 ڕۆژ پێش بەرنامەکە بەبیرم بهێنەوە بۆی ئەزبەری بکەم ئۆکەی فەرموو جارێکی ڤیددیۆیەکی بەڕێستم بینی پرسیاریان لێ کردووی گوتیان کەرکووک بەلای تۆ چییە؟ تورکمانیە یان کوردیە یان عەرەبیە بەڵام تۆ وەڵامدایە گوتت کەرکووک کەرکووکیە بەڵام ڕای بەڕێزت چییە ئەگەر کەرکووک کوردستانی بێت بۆ ئایندەی کەرکووک خۆی باشتر نییە؟ با زۆر نەچینە وردەکاریەوە بەڵام دوای ئەوەی چەند ڕووداوێک لە کەرکووک ڕوویدا کورد زۆر ئازاردران عەرەب بە هەمان شێوە وا پارێزگاکە بەگشتی بەرەو نەرێنی گۆڕا نەبەرەو باشتر بۆیە دەمەوێت لە بەڕێزت بپرسم ڕات چییە کەرکووک کوردستانی بێت؟
سپاس کەرکووک پارێزگایەکی عێراقیە ناوچەیەکی هەمەڕەنگە بە پێکاتە جیاوازە ئاینی و نەتەوەی و مەزەبەکانی کاتێک گوتم ناسنامەکەی کەرکووکیە ئەوە ئەو شتەیەکە بەرژەوەندی خەڵکەکەی گەرنتی دەکات و ڕێز لە ناسنامەی هەموو پێکاتەکانی دەگرێت گەلی کەرکووک چیان دەوێت حەقی خۆیەتی لەگەڵیان بین هەر شتێکیان بوێت هەر کەرکووکی دەبێت بۆیە ناسنامەکەی هەر بە کەرکووکی دەمێنێتەوە لە هەموو بارێکدا. ساڵی 2004 کاتێ مەجلیسی حکوم هەبوو جەنابتان ئەو کاتە زیاتر سەرقاڵی فێرکاری و کاروباری کلتوری و پەروەردەیی بوون بەڕەحمەت بێ باوکی جەنابەت لە مەجلیسی حکوم بەشدار بوو ئەگەر هەڵە نەبم و سەرۆک مام جەلالی ڕەحمەتی کۆمەڵێک نەخشەی مێژوویی برد لەسەر مێزی مەجلیسی حکوم داینا ئەو کاتە و باسی مێژووی کەرکووکی کرد هەم لە بەڵگەنامەکانی دەوڵەتی عوسمانلیە هەم لە بەڵگەنامەکانی مەملەکەتی عێراقا و لە بڵین سەرژمێریەکانی ساڵانی پێش شەستەکانە و لە ڕووی مێژوویەوە ئەو ڕۆژە هەموو ئەو دلیلە مێژوویانەی خستە سەر مێزەکە کە لە ڕووی مێژوویەوە خاکی کەرکووک خاکی کوردستانە و کوردستان بەشێکە لە عێراق و دانیشتوانی کەرکووکیش هەموو نەتەوەکانن ئەم تەسمیەیە بۆ ئێوە جێگەی قبول نییە چونکە ئەوەی من بیرمە ئەو کاتە هەموو ئەندامانی مەجلیسی حکوم بە باوکی ڕەحمەتی جەنابیشتانەوە باوەڕیان کرد و مقنع بوون بەو تەرحەی سەرۆک مام جەلالی ڕەحمەتی بردیە سەر مێزەکە. بەڕاستی من ئاگام لەو بەڵگەنامانە نییە بەڵام هەمیشە ئەو ناسنامانەی کە ئەمڕۆ دێین و دیاریان دەکەین لەلایەکەوە سەیری لایەنە مێژوویەکەی دەکەین و لەلایەکی دیکەشەوە سەیری ئیرادەی ئەمڕۆی خەڵکەکەی دەکەین کەرکووک کوردی تێدایە کە نەتەوەیەکی گەورە و کاریگەرن لەو پارێزگایەدا هەروەها عەرەب و تورکمان و خەڵکی دیکەش تێدایە پێم وایە ئەوەی لە نێوان خۆیاندا لەسەری ڕێک دەکەون لەبارەی ناسنامەی ئەو ناوچەیە کە ناوچەی خۆیانە ڕێز لێگیراوە من کەرکووکی نیم بەڵام ڕێزی خەڵکی کەرکووک دەگرم ئەوەی ئەوان هەمویان لەسەر ڕێک دەکەون ئێمەش پشتیوانی دەکەین لەبەرەوەی زێدی ئەوانە و خاکی ئەوانە کەواتە هەر هەنگاوێک کۆدەنگی ئەوانی لەسەر بێت و لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوودا بێت ئێمەش پێشوازی لێ دەکەین بۆیە ڕژدم لەسەرەوەی ناسنامەکەی کەرکووکیە و نوێنەرایەتی ئەو فرەڕەنگیە دەکات. دەستەکانە خۆش بێ فەرموو. سلام علیکم. سڵاوتان لێبێ ناوم مریەم مبارەکە و خەڵکی حیلم قوتابی مەستەرم لە ڕاگەیاندن. جەنابی سەید بەڕێزت هەمیشە جەخت دەکەیتە سەر ڕۆڵی کارای ژنان لە پرۆسەی سیاسیدا بەڵام هەتا ئێستا نەمان بینیوە ژنێکی بنەماڵەی حەکیم بەشدارێکی کارای لە پرۆسەی سیاسیدا هەبوو بێت. سپاس. ئەسئلە صعبە ناوەڵە ئاسانن هەمویان ئاسانن یەکێ لەو خوشکانە باسی کرد گوتی میتۆدی ڕەوتی حکمە یان خودی حەکیم ئێمە وا بیر دەکەینەوە کە دەبێت ڕووپۆشی ناوی حەکیم و تایتڵەکەی و ئەوەی کە بووە بە سیمبولی خێزانەکە بکەینە ڕووپۆشێک بۆ کوڕان و کچانی گەنج بۆیە بەلامانەوە گرنگە ئەوانەی لە بنەماڵەی حەکیمن ژن بنیان پیاو لە ڕووکارەکەدا نەبن و ئەو ڕۆڵە بدەینە خەڵکی دی ئێستا تێبینی بکەن پارێزگارەکان بەرپرسەکان بەڕێوەبەرەکان بریکارەکان هەمویان لە گەنجانی هۆزەکان و گەنجی ئەم نیشتیمانن کە باوەڕیان بە پرۆژەی حکمە هەیە هەر هەلێک بۆ حکمە هەت بێتە پێش داومانەتە ئەوان بۆیە پرسیار لە کچانی حکمە بکەن لە خوشکانمان لە ناو حکمە چەندمان بردوونەتە پێش بڕۆ سەیری ئەو لیستە درێژەی ناوی خانمان کە هەمویان ناوی حکمە و حەکیمیان هەڵگرتووە. فەرموو. سڵاوێکی گەرم من زوحا مستەفا لە بەغداوە چالاکی بواری ژنانم پرسیارەکەی منیش لە هاوڕێیەکەم نزیکە مەریەم دەزانین کە سەماحەتی سید عەمار الحەکیم پشتیوانی ژنانە و هەمیشە لە گوتارەکانیدا و لە تویتەکانیدا جەختی لەسەر دەکاتەوە بەڵام تاوەکو ئێستا نەمان بینیوە بە شێوەیەکی دروست و ڕوون پشتیوانی لە ژنان لە پرۆسەی سیاسیدا بکەن
تا ئێستا لە هەموو ئەو پلۆپۆستانەی بە ڕۆتی حکمە کەوتون نەمان بینیوە ژنێک بۆ پۆستێکی جێبەجێکار پێشنیاز بکەن. ڕۆتی حکمە هیچ ژنێکی بۆ پۆستی پارێزگارێک بربژێر نەکردووە یان وەکو وەزیر. کەواتە ئەم پشتیوانیە لە چیدا دیارە؟ سپاس. بە جەنابتم نا ئەمەش ئاسانە خوا ئاسانیکە. ئەو خوشکە بەڕێزە دەزانێت ئێمە لە ساڵی 2010 و 2014 لە خولی دووەمی سەرۆکایەتی بەڕێزمالیکیدا بەشداری حکومت نەبووین. 2014 بۆ 2010 بەشداریمان لە حکومەتی دکتۆر عەبادیدا کرد. بەڵام لە حکومەتەکانی بەڕێز عەبدولمەهدی و مستەفا کازمی و ئێستاش لە حکومەتی بەڕێز سوودانیدا بەشداری حکومەتمان نەکردووە. بۆیە هیچ پۆستێکی وەزیرمان نییە تا بڵێن داومانەتە پیاوێکیان ژنێک. پارێزگارەکانیش بێگومان پارێزگای نەجەفمان هەیە بە ڕەهەندە ڕەمزی و معنەویەکەی و تایبەتمەندێتیەکەیەوە. دەبێت کەسێکی بۆ دەستنیشان بکەین کە کۆمەڵگەکە قبوڵی بکات و بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکات. ناتوانین ژنێک بسەپێنین، باوەڕمان بە توانادارکردنی ژن هەیە، بەڵام بە شێوەیەک و بە پێگەیەک ناکە ڕەنگەوا دەربکەوێ ناتوانێت شتێکی ئەوتۆ بکات. دەبێ هاوکاری ژنان بکەین بۆ گەیشتن بە شوێن و پێگەی ئەوتۆ بتوانن شتێک بەرهەم بهێنن. ئەگەر سەرکەوت و بەرهەمی هەبوو ئەو سەرکەوتنە هێزێک دەداتە لۆژیکی ئەمەش بۆ ئەوەی ڕۆڵی گەورەتر و گەورەتر بە ژنان بدەین. تێبینی بکەین لە داڕشتنەوەی دەستوردا لەوانە بووین کە بەهێزەوە بەرگریمان لە دانانی کۆتای ژنان کرد. لەو کاتەدا لیستی داخراویشە بوو. بۆ ئێمە کارێکی زەحمەت بوو خانمانی ئەو تۆمان دەست بکەون کە ناویان بخەینە لیستەکە و بێ ئەوەی هیچ هەوڵەیەکیان دابێ سەر بکەون. پاشان بوو بە لیستی کراوە وای لێهات زۆرینەی ژنان بەو کۆتایە سەردەکەوتن نە بە دەنگی ڕاستەقینەی خۆیان. ئێستا لە پاش 20 ساڵ چەند ژنمان هەن کە بە دەنگی خۆیان سەرکەوتون. کەواتە ئێمە هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەچین لە ڕووی بنیادنانی واقعەکی دروستەوە کە هاوکاری ژنان بکات. هاو ئاهەنگیش بێت لەگەڵ کولتوری عراقی و بارودۆخی وڵات و کولتوری نێرسالارانەی کۆمەڵگە. کۆمەڵگەی ئێمەش بەداخەوە من زۆر جار دەکەومە بەر هێرش و پەلامار و پلار. هەر لەبەر ئەوەی باوەڕم بە پێویستی کارکردن هەیە بۆ بڵاوکردنەوەی کولتوری توانابەخشین بە ژنان. کۆمەڵگەی ئێمە بۆ ئەوە ئامادە نییە. ئامادەکردنی بۆ قبولکردنی ئەو کولتورە پێویستی بەکات و هەوڵی گەورە هەیە و ئێمەش لەسەر ئەو ڕێژکەین. قایلی بە وەڵامە؟ بۆچی؟ ئۆکەی پێمان بڵێ بۆچی؟ من گوتم ڕۆتی حکمە هیچ ژنێکی نەهێناوەتە پێشەوە بۆ پۆستێکی سەرکردایەتی یان جێبەجێکاری. بۆ نمونە پارێزگارێک یان وەزیرێک. تا ئێستا ڕۆتی حکمەمان نەبینیوە ژنێک بۆ پۆستێکی سەرکردایەتی پێشنیاز کردبێ. منیش گوتم ئەوانەی تا ئێستا بۆ ئەو پۆستانە بربژێرمان کردوون ژمارەیان زۆر کەم بووە. هەندێک لەو پێگانەش کۆمەڵگە قبوڵی ناکات ژنێک لە بارودۆخێکی وەهادا لەوێدا بنێی. بۆیە ئێمەش نامانەوێت ژنێک تووشی شەرمەزاری بکەین، دەمانەوێت لە شوێنێک دایبنین کە کۆمەڵگە قبوڵی بکات و بتوانێت کار لێک بکات و سەرکەوتوو بێت. مافی خۆتە قەنەعەت دەکەی یان نا، بەڵام ئەوە لۆژیکی منە. ئۆکەی دەست فەرموو باش. پرسیارێکی دیکەشم هەیە گە ڕێگە بدەن. ڕاستیەکەی هەوڵێکی زۆر هەیە بۆ هەموارکردنی مادەی 57 کە تایبەتە بە بەخێوکردنی مناڵ. دەمەوێت ڕای ئێوە بزانم لەگەڵ هەمواری ئەو مادەیان یان نە. سپاس. سپاسان دەکەم. من بەڕاستی لەگەڵ زۆرداریدا نیم. منداڵ پێویستی بە باوک و بەدایکی شەیە. مادەیەکی یاسایی دەرفەتی ئەوە بداتە دایک منداڵ داگیر بکات و باوکەکە ناچار بێ بپاڕێتەوە بۆ ئەوی منداڵەکەی ببینێ، ئەوە دادپەروەرانە نییە و پێچەوانەکەشی هەر ڕاستە. ئێمە پێویستمان بە دادپەروەریە و منداڵ دەبێ بە شێوەیەکی دروست پەروەردە بکرێ و لە چاودێری دایک و باوکیشی بێبەش نەبێ، نووسیوێتی لە ڕێعایەتی دایک. دەست خۆش. ڕەگەز سەماحەتی سەید، ئەم کوڕە ساڵێکە یارمەتی ئێمە ئەیە لە بێستون تۆکە یەکەم جارە پرسیارەکە. باش گوێمان لە پرسیارەکەی ئەو بێ. سڵاو، ناوم ڕەگەزە لە شاری ڕانیەوە. پرسیارەکەی من حەز دەکەم جیاواز بێ، دوور بێ لە سیاست و جۆمڵەی دین و ئەم شتانە. زۆربەی هەرە زۆری سیاسەتوانەکانی عێراق سەروەتەکانی خۆنیان ئاشکرا ناکەن. بۆیە من چاڵنجی بەڕێستانەکەم لەم بەرنمەیەوە کاوڕێکم ناکەم چاڵنجەکە لە دەرەوە بکەم. لەم بەرنمەیە سەرۆتەکەی خۆت بۆ ئێمە ئاشکرا بکەیت. زۆر سپاس. ئەمە دەستی دەستپاچیە؟
بە هەر حاڵ جاری وا هەیە خەڵک باوەڕ بەڕاستی ناکەن باشترە ئەوە بۆ دەستەی دەستپاکی لێگەڕین ڕای خۆی لەسەر ئەو بابەتە بڵێت بەش بە حاڵی خۆم کوڕی سید عەبدولعەزیز ئەلحەکیمم سید عەبدولعەزیز ئەلحەکیم وەسەتێکی نووسی بوو پاش کۆچی دوایی اینجا کردمانەوە نەمان دەزانی چی تێدا نووسیوە نووسی بووی هەرچی مڵکی منە و هەرچی وەکو دیاری بۆم هاتووە ئەگەر نرخەکەی لەسەروی نرخی شوشەیەک بۆن بوو ئەوە مڵکی من نییە چونکە خەڵک ئەو شتانەیان داوەتە من نە کەسێکی دیکە دیاریان داومەتێ لەبەر پێگەکەم هی من نییە مڵکی گشتیە و بۆ بەرژەوەندی گشتیە بۆیە تەنیا جلوبەرگە بەکارهاتوەکانی و هەندێشتی بچووک و سادەماون کە پاراستومانن لەوە بترازێ نە هیچی بە ناوی خۆیەوە بوو نە بە مڵکی ئەویشماندانا تاوەکو میراتگر لە نێوان خۆماندا دابەشی بکەین ئێمەش هەروامان کردووە هیچ مڵکێک بە ناوی منەوە نییە بەڵێ مڵک و خانوبەرەمان هەیە بۆ کار بەڵام بە ناوی منەوە تۆمار نەکراون بە ناوی قەوارە و دامەزراوەکەوەیە بۆ ئەوەی بۆ بەرژەوەندی گشتی بمێنێتەوە نەک بۆ خۆمان و بنەماڵەکەمان و ژن و منداڵەکانمان نەخێر هەمووی مڵکی گشتیە بۆیە ئەگەر ویستت وای دابنێی کە ئەوەی ڕەوتی حکمەی پێ بەڕێوە دەچێ هەمووی مڵکی عەمار حەکیمە ڕەنگەوا ببینی کە بەڵێ شتی هەیە ئەگەر دەشتەوێ باوەڕ بەم لۆژیکە بکەی دەتوانم پێت بڵێم کە من هیچ شتێکم نییە بۆ خۆم ئەوەی هەیە وا ڕەفتاری لەگەڵ دەکەم کە مڵکی گشتیە و بۆ بەرژەوەندیە گشتیەکان خەرجی دەکەم وإنما ما يأتي أعتبره ملكا عاما وأصرفه في المصالح العامة. أوكي بس كان خوش بقى فرمو. شكرا كاك بيستون. السلام عليكم سماحة السيد. سڵاوتان لێبێ سەرتا خۆم بناسێنم من ناوم حەنین حیکمەت لە کەرکووکەوە قوتابی زانکۆی تکریتم پرسیارەکەم ئەوەیە سەید عەمار حەکیم تەنیا پشتیوانی لە گەنجانی ڕەوتی حیکمە دەکات یان گەنجان بە هەموو بوارەکانی شارەزاییانەوە سیاسی بن یان لە کۆمەڵگەی مەدەنی واتە مەبەستم ئەوەیە ئەو گەنجانەی سەر بە بزاوە نوێیەکانی لاوانن ئێوە وەکو ئەوەی کە پشتیوانی لە گەنجانی نێو ڕەوتی حیکمە دەکەن پشتیوانی ئەوانیش دەکەن ئەگەر وەڵامەکە بەڵێ بێت ئایا مەرجی ئەوە بۆ ئەو ڕێکخراوە نوێیانە دادەنێن کە ببنە هاوپەیمانی ئێوە یان نا دەست خۆش ئەمە پرسیاری دووەمە ڕات چییە ئەگەر نوێنەری ئەو شوێنە ژنێک بوو سپاس امرأة وشكرا دەست خۆش ڕاستی بڵێم من هەمیشە خەریکم ئەو هۆشیارێ لە نێو حکمە بڵاو دەکەمەوە کە دەڵێم هەر گەنجێکی سەرکەوتو و سەرکەوتنیەکە بۆ پرۆژەکەی ئێمە پرۆژەی ئێمە پشتیوانیە لە گەنجان نەک پشتیوانی لە گەنجانی حکمە ئێمە لە نێو حکمە تا ئەستێکی زۆر پشت بە گەنجان دەبەستین بەڵام هەر گەنجێکی سەرکەوتو و چیرۆکی سەرکەوتنیەکە بۆ پرۆژەی ئێمە بۆیە بڵێ پشتیوانی لە گەنجان دەکەین لە نێو ئەوانەدا گەنجی سەرکەوتوشن کە سەر بە ڕەوتێکی سیاسی دیکەن پشتیوانیان دەکەین توانایان پێدەبەخشین هەوڵ دەدەین پەرە بەتوانەکانیان بدەین مەرگریان لێ دەکەین لە پێگەکانیان جار هەبووە زیاتر لەو حیزبانش کە خۆیانی تێدان پشتیوانیمان کردوون لایەنی بەرپرسمان قایل کردووە کە لە شوێنی خۆیان بیان هێڵنەوە یان هاوکاری زیاتریان بکەن و بێ هیچ مەرجێکیش هێزی سربەخۆ هێزی تازە پێگەیشت و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و هەتا دوایی لای هەرێکیان لیستێکەیە لەبارەی بڕ و قەبارەی ئەو پشتیوانیە بێمەرجەی پێشکەشمان کردوون بۆ ئەوەی تواناداریان بکەین و بیان پارێزین و کێشەکانیان چارەسەر بکەین بێگومان هەر ژنێکی گەنجی سەرکەوت و پێویستی بە هاوکاری بێت هاوکاری دەکەین وەک هەر پیاوێک کە هاوکاری دەکەین دەستەکانی خۆش بێ پێش بەرنامەکە بە چەند خولەکێک یەکێک لە خوێندکارەکان بوو هاتن لیان پرسییم بیرم نایە کامتان بوون وتیان بێستون ئەم کۆمپانیانەی کە سپۆنسەری بەرنامەکەی تۆن ئەوان چیان کردووە بۆ گەنجانی ئەم وڵاتە ئەوان تۆ بووی ئەوکەی باشە ئەوان چۆن بەشداری ئەکەن لە خزمەتکردنی ئابووری وڵاتەکەیە منیش وتم نوێنەری خۆیان لێرێ با ئەو وەڵام باتەوە جا باگوێمان لێوە بێ کە ئێوە وەکو کەرتی تایبەت چۆن ئەتوانن خزمەتی ئەو گەنجانە بکەن و خزمەتی ئابووری عێراق بکەن بە شێوەیەکی گشتی زۆر سپاس من سەباح الجەنابیم خوێندکاری دکتۆرام و لە گروپی کۆمپانیەکانی سەرداریش کار دەکەم وەڵامی پرسیارەکەی کاک بێستون دەدەمەوە سوالی ئەو کچە بوو پرسیاری ئەو خوشکە بوو کام لە سەماحەتی سەید عەمار حەکیمیش هەیە کە کۆمنتی لەسەر قسەکانم هەبێ
ئێمە لە گروپی کۆمپانیەکانی سەردار وەکو دابەشکار ئیش دەکەین. دابەشکاریش لە عێراق بەداخەوە بەهۆی یاسای بریکارنامەی بازرگانی بە شێوەیەکی دروست پێناسە نەکراوە. سەرڕای ئەوەی ئێستا دابەشکار خزمەتگوزاریەکی گەورەی ئابووری پێشکەشی وڵات دەکات. لەوانە ڕێکخستنی بازرگانی کارخانە پیشەسازی جیهانیەکان لە عێراق هەروەها پیشەسازی ئەو بەرهەمانەی بە تایبەتی بۆ عێراق دروست دەکرێت. لەوانە پێشکەشکردنی خزمەتگوزاری ناوخۆی عێراق و دابینکردنی هەلیکار بۆ گەنجان و بە تایبەتی گەنجانی زانکۆ و ڕێکخستاندنی دەرفەت بە ئەوەی پەرە بە خۆیان بدەن و دەرفەتی ئەوەی ئاویندەیەکی باش بە خۆیان بسازێن و بەو پێی کەرتی تایبەت ئێستا هاوبەشێکی کارایی کەرتی حکومیە لە دابینکردنی ئایندەیەکی باش بۆ هێزی کار و گەرنتیکردنی ئایندەیان لە ڕووی با بڵێن بیمەی تەندروستی و لە ڕووی بیمەی کۆمەڵایەتی و هەتا دوایی. وفي ضمان مستقبلهم من ناحية خلينا نقول التأمين الصحي من ناحية الضمان الاجتماعي ونحو ذلك. حەز دەکەم گوێم لە کۆمنتی سەماحەتی سەید عەمار بێت لەسەر ئەوە. زۆر سپاس. بێگومان هەر کاتێک دەبیستین کۆمپانیایەکی عێراقی کار دەکات و سەرکەوتووە و بەشدارە لە دەوڵەمەندکردنی واقع عێراقیدا پێی دڵخۆشین. ئێمە ناتوانین بۆ ئابووری خۆمان تەنیا پشت بە نەوت ببەستین. پێویستمان بە ئابووری پێنجلایەنەیە، گرنگیدان بەمە و وازێنان لە ئابووری کرێ بەرەو ئابووری هەمە چەشن. کشتتوکاڵ، پیشەسازی، گەشتیاری، وەبەرهێنان و تەکنۆلۆژیا. بەم پێنج ئابووریە ئینجا دەتوانین ئابووری عێراق بەرز بکەینەوە وا لە کۆمپانیا عێراقەکان بکەین توانای بەرهەمێنانیان هەبێت. بەم دوایە سەردانێکی ئیماراتی عەرەبیم کرد و چاوم بە ڕێزدار شێخ حەمەد بن زاید کەوت. پرسیارێکم لێ کرد گوتم ئیمارات وەزارەتێکی بە ناوی وەزارەتی ژیری دەستکردەوە هەیە. لە هیچ وڵاتێکی عەرەبیدا نەمبیست وەزارەتێک بەم ناوەوە هەبێت. دەتوانی بۆمی ڕوون بکەیتەوە چ هۆیەک لە پشتپێکێنانی وەزارەتێک بە ناوی وەزارەتی ژیری دەستکردەوە هەیە؟ وەڵامەکەی سەرنجڕاکێش بوو. گوتی سەید عەمار هەر چەند ساڵێکی کەمە و ئیدی مانای نەخوێندەواری دەگۆڕێ. ئیدی نەخوێندەوار کەسێک نابێت کە نازانێ بنووسێ و بخوێنێتەوە. نەخوێندەوار کەسێکە کە ئەم تەکنۆلۆژیا نوێیەی نییە. بۆیە لەمڕۆوە پێشبڕکێ لەگەڵ کاتدا دەکەین. عێراقیش دەبێ بەم چاوە بڕوانیە کۆمپانیا نیشتیمانیەکانی خۆی بەهێز بکات، ئابووری خۆی بکاتە پێنجی و خۆی لە ئابووری نەوت ڕزگار بکات. دەستەکانە خۆش بێ زۆر زۆر گرنگە. نیو سەعات کاتمان ماوە، سەماحەتی سەید سەعات حەوت بەجێمان دەهێڵێ، جا نیو سەعات کاتمان ماوە و لەو نیو سەعاتە ئەمەوێ پرسیارەکانتان خڕ بکەنەوە بۆی زۆرترین پرسیار بکەن، بەس بە فرسەت بین بە خوشکێکی ئێزیدیمان ئێستا. بەڕێ سەید عەمار حەکیم سڵاوت لێبێ. من ساهیرم، خەڵکی شنگالم و ئاوارم لە هەرێمی کوردستان. بەخێربێ. بەپێ ئەوەی باسی ئاینەکان کرا و لەبەر ئەوەی باسی سوننە و شیعە کرا، هەروها پرسی فەڵەستینیش باس کرا، من دەمەوێت پێکهاتەی ئێزیدیشتان بەبیر بهێنمەوە. ئەوان ماوەی زیاتر لە 9 ساڵە لە هەرێمی کوردستاندا ئاوارن. پرسیارەکەم بۆ جەنابتان ئەوەیە، ئایا پێت وایە 4 ملیۆن دینار بەسە بۆ ئەوەی خێزان ئێزیدەکان بگەڕێنەوە بۆ شنگال سەرباری ئەو زیانە زۆرە و ڕوخانی ماڵەکانیشیان؟ ئەمە پرسیارەکەی منە. بەڕاستی پرسی گەلی ئێزدی برینێکە خوێنی لێ دەچۆڕێت لە دڵی هەموماندا. ئەوەی بەسەر ئەم پێکاتە بەڕێزەدا هات لە بە ئامانجگرتن و ڕفاندنی ئافرەتەکانیان و دەست درێژیکردنە سەر ئەم پێکاتەیە شتێکی گەورەیە. ڕەنگە ئەم پێکاتەیە لە هەموو پێکاتەکان زیاتر بوو بێتە ئامانجی بە ئامانجگرتنێکی ستەمکارانەی گەورە و چۆنایەتیەوە و ئێمە هاوسۆزین لەگەڵ ئێزدیەکان و پرسەکەیانمان بەرز کردوێتەوە بۆ سەکۆ نێودەوڵەتیەکان. ئێمە لە ئەلحەکیم فاوندیشن یەکەم دامەزراوی نێودەوڵەتی بووین کە ژمارەیەک لە ئافرەتانی ڕزگاربووی ئێزدیمان بردە ناو نەتەوە یەکگرتوەکان و لەوێ کۆڕمان بەست و لە سەرەتاوە هەوڵی ناساندنی پرسەکەی ئەوانماندا. پاشتر بابەتەکە بۆ بابەتی ڕایگشتی جیهانیش و ئێمە شانازی بەو پشتیوانیەوە دەکەین کە پێشکەشی دەکەین. هەروها دووبارە لە بەیەکگەیشتنەوەی پێکاتەی بەڕێزی ئێزدی بێگومان ئەم پێشینانەی لەلایەن حکوومەتەوە دەبەخشرێن بۆ ئەوە نییە کە قەرەبووی ئەو زیانانە بکات کە بەریان کەوتووە بگرە بۆ یارمەتیدانیانە لە دەستپێکردنی سەر لە نوێ خۆڕێخستنەوەیان و پێم وایە حکوومەت
حکوومەتی عراق ئیرادەی پێویستی هەیە بۆ یارمەتیدان و هەروەها هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی هەن یارمەتیان پێشکەش دەکەن و دەیانەوێت یارمەتی پێشکەش بکەن. من بەردەوام گوتومە ئەوەی خەرجی دەکەین یان دەوڵەت خەرجی دەکات بۆ هەر هەوڵاتیەک لە کەمپەکانی ئاوارەییدا لە ماوەی ساڵێکدا ئەگەر بۆ ماوەی 2 یان 3 ساڵ بدرێت بە خودی ئاوارەکە ئەوە دەبێتە بڕەپارەیەکی زۆر کە دەتوانێت بەهۆیەوە باری خۆی لە شارەکەی و لە زێدی خۆی ڕێک بخاتەوە و ماڵەکەی یان خانوەکەی نۆژەم کاتەوە و لەم بابەتانە ئێمە لەگەڵتانین لەوەی کە پێویستە پشتی ئەم پێکاتە بەڕێزە بیگیرێت و لە بنیادنانەوەی ناوچەکەی خۆی گەڕانەوەی بۆ سەرماڵ و حاڵی خۆی یارمەتی بدرێت و لە زێدی خۆیان بە ئارامی و پارێزراوی بژین. دەست خۆش. ئۆکەی بەغداد. السلام عليكم ورحمة الله وبركاته. معكم سڵاوتان لێبێت. من ئاڵە محەممەدم بە نوێنەرایەتی پارێزگای بەغدا و چالاکی سیاسی و بەرگریکاری مافەکانی مرۆڤ و ئەندامی سەکۆی دیجیتاڵی ئەرینا. پرسیاری یەکەم، گەڕانەوەی سید موختەدا سەدر بۆ گۆڕۆپانی سیاسی چۆن دەبینیت؟ بە تایبەتیش کە عێراق نزیک بۆتەوە لە هەڵبژاردننی پەرلەمان. پرسیاری دووەم، سەردانەکەی بەڕێز نەچیروان بارزانی بۆ وڵاتی ئێران چۆن هەڵدەسەنگێنیت بە تایبەتی لە کاتێکدا لە پێش چوونی بۆ تاران گفتوگۆ لەگەڵ سەرکردە سیاسەکان هەبووە. سپاس بۆ ئێوە. ئەو بابەتەی یەکەم پێشتر قسەمان لەسەری کرد و گوتمان سەماحەتی سەید سەدر و ڕەوتە سیاسیەکان پێشوازیان لێ دەکرێت و ڕاستەکە ئەوەیە کە ئامادەییان هەبێت و کارە و بەشدار بن و پانتایی خۆیان وەربگرن و نوێنەرایەتی ئەو جەماوەرە بکەن کە لە پرۆسەی سیاسیدا نوێنەرایەتی دەکەن و پێشوازیان لێ دەکرێت. سەبارەت بە سەردانەکەی ڕێزدار سەرۆکی هەرێم مامۆستا نێچیروان بارزانی دۆست و برای ئازیزمان لە ڕاستیدا پێم وایە هەنگاوێکی ڕاست و دروستە لە ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش کە پەیوەندی هاوسەنگ لەگەڵ کۆماری ئیسلامی دراوسێمان و تورکیا وڵاتانی عەرەبیدا بنیاد دەنین و پەیوەندیەکانی لەگەڵ هێزە نیشتیمانیەکانی عێراق و ئەم یەکتر تەواوکردنەی نێوان حکومەتی فیدراڵ و حکومەتی هەرێم و نەهێشتنی قەیرانەکان و سفرکردنەوەی کێشەکان و هەروەها لابردنی گومانەکان و هەڵوەشاندنەوەی گرێک وێرەکان و گومانەکان. هەموو ئەمانە هەنگاوی دروستن و مایەی پێشوازین و پێویستە پەیوەندی هاوسەنگ و باش لەسەر ئاستی عێراق لەگەڵ هەموو وڵاتانی دراوسێ بنیاد بنین. ئێمە دەزانین لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەندێک تێبینی هەبوون سەبارەت بە پەیوەندی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان، سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی کورد و سەبارەت بە وردەکانەکانی دیکە و هەبوونی لایەنی دەرەکی و شتی دیکە. سەردانی کەسانی سەرکردە لە پێگەی بەڕێز نێچیروان بارزانی و ڕوونکردنەوەی شتەکان و دڵنیاکردنەوەی دراوسێکەمان کۆماری ئیسلامی پێم وایە هەنگاوێکی دروستە. دەستەکانی خۆش بێ فەرموو. بەڵێ. از شهریوان چالی در چوازانکۆ لبنانی فەڕەنسی من پرسیارێکە بۆ جەنابەتە هەیە و من دیارەکیش وە کچێکە کورد لە کوردستانی بوتینە ئەگەر لەمە قبول کەی. پرسیارە من چەپڵەکە بۆ دیارەکەیە یان بۆ وابزانم بۆ دیارەکەیە. ئەوەی بینی بەشداری تێدا کرد و ئێوەش هاوبەشمان تێیدا. پرسیارە من ڕعیاتە شەرم نییە عێراق بودجێ وەک ئامرازێکی سیاسی دژی هەرێمە بکارتێنیتن تو وەک سیاسیەک وی تشتێ شەرم نابینی و ئەم کورد بێ بودجە و موچەبین. ئەو پرسیارە من و دیارەکیش منە هەیە ئەگەر جەنابەتە من قبول کە تەسوە کچێکە کورد لە کوردستانم پیرۆستترین دیاریەما بوو جەنابەتەینای. بێگومان پەسەندکراو نییە بودجێ عێراق بۆ هەندێک لە عێراقیەکان بێت و بۆ ئەوانی دیکە نەبێت، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەو بودجەیە لەکوێوە دێت لە 94 بودجێ ئێمە لە نەوتەکەوەیە. ئەم نەوتەی عێراق لە یەک سەبەدەدا کۆ دەکەینەوە و بەسەر هەموواندا دابەشی دەکەین. هەموو چیرۆکەکە بریتیە لەوەی گومان وایە پابەندی هەرێمی کوردستان بێت لە ڕووی بەرهەمێنانی نەوتەوە ئەو نەوتە بخاتە سەبەتەکەی عێراق و اینجا بودجەکە بەش بکرێت بەسەر هەموواندا. ئەمە ئەو کێشەیە کە خراوەتە ڕوو لە نێوان برایانی تەکنیکار لە وەزارەتە پەیوەندیدارەکان وردەکاری زۆر هەیە سەبارەت بە ژمارەکان و ئەم شتانە. نە بەغدا و نە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و نە هیچ لایەنێکی عێراقی فیدراڵ نیازی ئەوەی نەبووە بودجە بۆ هەندێک لە عێراقیەکان ببات هەندێکی دیکەشیان لێ بێبەش بکات. هەموو بابەتەکە بریتیە لەوەی لەکوێوە داهاتەکانمان دەست دەکەون و چۆن بودجە دابەش دەکەین. پێویستە کۆی بکەینەوە و ئەگەر لایەنێک بۆ چوونێکی هەبێت سەبارەت داهات باشە، خەرجی لە داهاتەوە دێت. ئەمە هەموو ئەو شتەیە سەبارەت بەم بابەتە و سپاس بۆ خوا پێشکەوتنێکی گەورە لە گفتوگۆکانی چارەسەری ئەم کێشەدا هەیە.
دیارەکە ئەم پرسیارە بوو الهدیە كان هذا السؤال ئەو داوای کرد ئەو داوای دیاری لە من کریان من دیاری بدەمێ قال راح تنطي لجنابك هدية باشە چییە هدیەکەت چییە ئێدە باشە وەرە بزانم ئاڵای پیرۆزی کوردستان پێشکەشت دەکەم وەک بە خۆشحاڵیەوە گفتگوۆیەمان ببیتە ئاشتی و برایەتی پێکە دەوەرە وەرە بیهێنە مادەم وایە سماحتي سيد محسن الحكيم سپاس زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس سماحتي سيد محسن الحكيم باپیرەی جەنابەت کاتێک کە فتوای دەرکرد بۆ ئەوەی کە کوشتنی کورد دەیکەمە با خەڵمەوە ئەوەی بینی بەشداری کرد بەڵام ناتوانینەوە بەسەر ئێوەدادا بەش بکەین ئێوە تەماشا بکەن و من دەیخەمە با خەڵمەوە باپیرەی عفو تەرجەمەکە بخەیتە گوێتەوە سماحتي سيد محسن الحكيم مەرجعی باڵا فتواکانی زۆر گرنگ بوون و لە یادەوەری دەستە جەمعینەتەوەی کورد و کوردستانە ماوەتەوە و هەتاکو ئەمڕۆژ هەرێمی کوردستان فەخرەکە بۆ پەیوەندیەی کە هەیبوو لەگەڵ نەجەفە و لەگەڵ مەرجعیەتە و ئێستش ئەم هەدیەیەکە بۆ جەنابەتی هێنا زۆر جێگەی سەرنج بوو بەلای منەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە لە یادەوەری جیلی تازەشا هێشتا ئەوە بە زیندوی ماوە کە باپیرەی جەنابەت کردوێتی بۆ هەموو خەڵکی عێراق و خەڵکی کوردستانیش بەڕاستی دیارەیەکی بە نرخە و ئێمە پەیوەندیەکی قوڵمان هەیە لەگەڵ گەلی کورد و لە ماڵێکدا گەورە بووین کە لە منداڵیەوە ئێمەیان فێری خۆشەویستی هەموو عێراق و کورد بە تایبەتی دەکرد باپیرەم ئیمام سەید محسین الحەکیم لە ساڵ 1965دا کاتێک سوپایەکیان بەرەو کوردستان جوڵای پێکرد بە مەبەستی لە ناوبردنی گەلی کورد و حکومڕانی ستەمکاری ئەو کاتە پێشەوە هەنگاوە هەندێک لەوانەی کۆ کردبووەوە کە بانگەشەی زانستیان دەکرد من پێیان ناڵێم زانایان بەڵکو بانگەشەی زانایانی لە جیهانی ئیسلامی دەکرد فتوایەکیان لەوانە بەدەستێنا کە گوایە گەلی کورد لادەرن واتە لە دەسەڵات یاخین و پێویستە شەڕی لادەر بکرێت و ئامانجەکە قڕکردنی گەلی کورد بوو ئەوە بوو سوپاکان بەرەو کوردستان جوڵەیان پێکرا بۆ لە ناوبردنی گەلی کوردستان لەو کاتەدا باپیرەم ئیمام سەید محسین حەکیم فتوا بەناوبانگەکەی خۆی دەرکرد و شەڕی دژ بە گەلی کوردی حرام کرد زۆر لە ئەندامانی سوپای عێراق لەو کاتەدا موسڵمانی شیعە بوون و لە پەیڕەوانی ئیمامی حەکیم بوون بەو فتوایە چەکیان فڕێدا و پرۆژەکەی دەسەڵات بۆ قڕکردنی گەلی کوردستان لەبار برا ئیمام حەکیم لە پاشەم فتوایە دووچاری ئازاردانی زۆر بوو ئەوە بوو نیشتەجێبوونی زۆرە ملیان بەسەریدا سەپاند و شەهید سەید مەهدی حەکیمی کوڕیان کردە ئامانج و بەوە تۆمەتباریان کرد کە سێخوڕە ویستیان لە سێدارەی بدەن و لەو کاتەدا لە عێراق هەڵات و بنەماڵەکە ڕوبەڕووی گوشاری زۆر بووە هەندێک بە ئیمام حەکیمیان گوت تۆ عەرەبی و ئەوان کوردن و تۆ موسڵمانی شیعیت و ئەوان موسڵمانی سونەن و لە پەیڕەوانی تۆ نین کەمێکیان نەبێت و تۆ لە باشووریت و ئەوان لە باکوور و ڕەنگە کەس چاوەڕوانی ئەوە نەبووە تۆ شتێک بکەیت دەتوانی بێدەنگ بیت و ئەوان خۆیان زانایانی خۆیان هەیە و ئەم شتانە ئیمام حەکیم گوتی چۆن فتوایە کە ڕشتنی خوێنی برایان ڕاگرێت من سڵ لە دەرکردنی بکەمەوە ئەم هەڵوێستەی ڕاگەیان و ڕوبەڕووی لێکەوتەکانیشی بوویەوە بۆ پاراستنی گەلی کوردستان بوو ئەم پەیوەندیە بەم بەستەرانە دەستی پێکرد لشعب كردستان هذه العلاقة بدأت من هذه الأواصر منیش پرسیارێکم هەیە بۆ جەنابەت ئێستا کە باسی ئەوەت کرد کە زۆربەی خەڵک لەو کاتەیە مقلد بوون بۆ سەید ئیمام محسن الحەکیم لە چەند ڕۆژی ڕابردووە کە لەگەڵ ئەو گەنجانە ئامادەکاریمانە کرد بۆ ئەم بەرنامەیە پرسیارێک دروست بوو لە تیمە نزیکەکەی ئۆفیسی جەنابی شت لەگەڵ ئەوانیش قسەمان کرد گەنجەکان پرسیاریانە کرد ئەنوت زۆربەی کەسایەتیە سیاسیە عێراقیەکان دیارە مقلدی کێن بەڵام تاکو ئێستا سەماحەتی سەید عەمار الحەکیم ئیعلانی نەکردووە کە مقلدی کام ئیمامە نازانم
پشتی وا هەیە جەنابەت ئیعلانی ناکەی ئەوە وەکو ئاشکرایە بابەتی پەیڕەوکاری بابەتێکی کەسیە و مرۆڤ خۆی ئەو مەرجعە دەستنیشان دەکات کە دەبێتە پەیڕەوکاری و ئەو بەو پەیڕەوکاریە خواپەرستی دەکات بۆیە لە ناو ئێمەدا باو نییە ئەو پەیڕەوکاریە ڕابگەێنین بە تایبەتیش ئەگەر ئەو مەرجعی پەیڕەوی دەکەین دیار بێت و تەنانەت پاش مردنیشی دەشێت دەست بە پەیڕەوی ئەوە بگیرێت ئێمە پەیڕەوکاری هەندێک مەرجعین کە لە ڕابردوودا لە ژیاندا بوون و ئێستاش نەماون و بێگومان لە سەردەمی ئێستاماندا مەرجعی باڵا سەید سیستانیە سایی بەردەوام بێت. ئۆکێ دەستەکانە خۆش بێ زۆر باشە. أفرموا الأخوة الحضور سماحة السيد ئامادە بوانی برا سەماحەتی سەید سڵای خواتان لەبێت دوو پرسیارم هەن پرسیاری یەکەم کەسیە و پرسیاری دووەم ئەوەیە کە سەید عەمار حەکیم لە ئەنجومەنی باڵای ئیسلامی دەرچوو ڕەوتی حکمەی نیشتیمانی دامەزران یەکەم جیاوازی نێوان ئەم دوو ڕەوتە یان ئەم دوو حیزبە سیاسیە چییە پرسیاری دووەمیشم ئەو ئاراستانە چین کە زیاتر یارمەتی لاوان دەدەن واتە کام لەم دوو حیزبە ئەو ئاراستانەی هەیە کە زیاتر یارمەتی گەنجان دەدەن التوجهات اللي تقوم بمساعدة الشباب أكثر. پرسیاری دووەمم کەی پپسێکەم دەدەیە چی؟ پپسێکە خاوەن ماف داواکەی دەخرێتە سەر چاو. ڕاستیەکەی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق قوارەیەکی مێژوویی مەزنە و لە سەردەستی مامم ئایەتوڵڵا سەید محەممەد باقر الحەکیم دامەزرا لەگەڵ ژمارەیەک سەرکردەی گەورەی عێراقی و لە بەرەنگاربوونەوەی ڕژێم جێپەنجەی خۆی بەجێهێشت و یەکێک بوو لە گرنگترین ڕووە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ئیسلامی لەو کاتەدا پاش ساڵی 2003 وەک دامەزراوەیەک ڕۆڵی بنچینەیی هەبوو پاش کۆچی شەهید حەکیمی باوکم سەید عەبدولعەزیز حەکیم سەرۆکی ئەم ئەنجومەنە بوو و ڕۆڵێکی بنەڕەتی لە داڕشتنی دەستور و بنیادنانی پرۆسەی سیاسیدا هەبوو بەڵام وەکو خۆم لە 2011ەوە هەستم بەوە کرد کە گەشەیەکی دانیشتوان لە عێراقەیە و نەوەی گەنج فراوان دەبن و هێزە سیاسیە دیاریەکان بەهۆی ڕۆچوونیان لە کاری سیاسیدا گوێ نادەن بە پەیوەندیگرتن لەگەڵ ئەمنەوە گەنجە بۆیە گردبوونەوەی ئەمەل هیوام دروست کرد و سەرۆکی ئەنجومەنیش بووم پاش کۆچی باوکم بەڵام گردبوونەوەی ئەمەلم بۆ مامەڵەکردن لەگەڵ لاوان پێکێنا گردبوونەوەی ئەمەل زۆر بە خێرایی گەشەی کرد و ئەم گەنجان و هەل و ڕۆڵەیان بەدەست دەهێنا منیش لە کەشی ئەنجومەنی باڵادا دەمبینی کاری گەنجانە تووشی گرفت دەبێت نەوەکان پێشتر پێیان وابوو کە ئەوان شایستەترن و خەڵکی خەباتکار و خاوەن مێژوون و لەم مێژوەدا مافیان هەیە بەڵام ئەمە لە کۆتاییدا ئەم نەوە نوێیانە دەردەکەون وا گەشەیان دەکرد و پێویستیان بەوە هەبوو بەهێز بکرێن و هەلیان پێ بدرێت ئیتر تێبینی دەرکەوتن لەسەر ئەم ئاراستەیە و گرنگیدان بەلاوان و ئەم جۆرەشتانە منیش بەش بە خۆم نەمدەویست لەگەڵ برایانم کە خەباتکاری گەورە و کەسایەتی بەڕێز بوون ناکۆکیم هەبێت بۆیە هەنگاوێکم نا کە زۆر کەم ڕوودەدات چونکە زۆربەی کات کە کەسێک سەرۆکی قوارەیەکە و لە قوارەیە خەڵکی لەگەڵدان و ئەگەر ئەوانی دیکە بۆ چوونی دیکەیان هەبێت ڕەنگە دووریان بخاتەوە و قوارەکە بۆ ئاراستەیە ببات کە خۆی دەیەوێت ئەم بژاردەیە بۆ ئێمە لەکردن دەهات بەڵام بن پێم وا نەبوو پیاوەتیە ئەنجومەنی باڵا لە خەڵکانێکی خەباتگیر کە لەگەڵ مامم و باوکم بوون بستێنم بۆیە من ئەنجومەنی باڵام بۆ ئەوان بەجێهێشت بۆ ئەوەی بەم شێوەیە پەیڕەوی بکەن کە پێیان وایە گونجاوە و ڕوون کردە دروستکردنی قوارەیەکی دیکە و ناومان لێنا ڕەوتی حکمە ئێمە دۆستین و پەیوەندیمان هەیە و هیچ کێشەیەکمان نەبوو و ئەو بەریەککەوتن و کێشانەی لەم جۆرە دۆخانەدا ڕوودەدەن لای ئێمە نەبوون ئێمە لەم جۆرە نین و پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ برایانی ئەنجومەنی باڵا و ئەوان ڕۆڵی خۆیان دەگەڕن و منیش ڕووم لە دامەزراندنی قوارەیە کرد کە گرنگی بەلاوان دەدات و هەلی فراوان بەگەنجات دەدات دەست خۆش فەرموو من محەممەد ئەیادەم تابی زانکۆی کەرکووک لە پارێزگای کەرکووکشەوە هاتۆم لە زۆکە وتراوە کەرکووک عێراقێکی بچووکە لە زۆکە وتراوە کەرکووک عێراقێکی بچووکە ڕەگی ئەم بابەتەش بۆ پشتبەستنە بە پێکەوە ژیان و تعارف لە نێوان پێکاتەکانە
وەک ڕوون و ئاشکرایە هندستان ئەەکەمە نمونە بۆم بابەتەی خۆم کەوا باسی دەکەم لە بورن هندستان لە 120,000 زمان پێک دێت 80,000 ئاینشی تێدایە نەوت و گازیانیش نییە لێگەی بەڵام لە زۆر ڕۆ لە ئێمە پێشکەوتترن بەڵام بەداخەوە ئێمەی کەرکووکی 100 ساڵە ڕوبەڕووی هەمووی ناخۆشیەک دەبینەوە بەڵام نەمانتوانی هێندەی هندستان پێشکەوتوتر بین هەر ساغ بن دەست خۆش وابزانم لەسەر کەرکووک قسەتان کرد حەزەکەی تعلیقێکت هەبێ لەسەر ئەمە لاریم نییە بە کورتی من هاوڕام لەوەی پارە ئەو شتە نییە کە گەلانێک دەخات و گەشەیان پێدەکات بگرە ئەوە بیری بنیادنەر و هەل ڕاستەقینەیە وا پێکەوە ژیانی نێوان پێکاتەکان ئەمە دەکات وا خەڵکی کەرکووک بەو توانە گەورانەی هەیەە لە هەموو پێکاتەوە مەزهب و ئاینەکانەوە ئەگەر بەیەکەوە هاوکار بن دەتوانن کەرکووک بکەن بە ئایکۆنی سەرکەوتن و پێشکەوتن و درەوشانەوە لە واقعی عێراقدا دەست خۆش فەرموو کەس نییە خەڵکی سلێمانی بێ لێرە سلێمانی توخوا بەس سلێمانی دەست بەرزکاتەوە ها سلێمانی تۆ هەولێریت سلااوتان لێبێت سەرەتا بەخێراتنی بێستون دەکەین کە میوانی ئێمەیە لە بەغدا کۆرە ماڵی خۆمە بەغا ماڵی خۆمە کاکە هەموو عێراق کوردستانە لای من هەروەها بەخێراتنی سەماحەتی سەید دەکەم واتە لە نێو ناوچە کێشە لە سەرەکاندا نا هەمووی ماڵی خۆمە وڵاتی خۆمە کاکە بەخێراتنی سەماحەتی سەید دەکەین لە ناو زانکۆی بەغدا سەیدمان من جعفەر کاملم ڕاگەیاندنکار و پێشکەشکارم لە رادیۆی فرات بەڵام وەک پێشکەشکارێک لە فرات قسە ناکەم بەڵکو وەک هاوڵاتێکی عێراق قسە دەکەم ئەو کێشانەی ئێمە وەک گەنج دەیان بینین من کە گەنجێکم و پێم وایە زۆربەی لاوان هاوڕای منن ئەوەیە کە پۆستەکان بۆ حزبە سیاسیەکان قۆرخ دەکرێن پۆستەکان قۆرخ دەکرێن بۆ فلانە حزب و فلانە فراکسیۆن و باشترین نمونە ئەوەیە کە دەبینین وەزارەتەکان بەپێی بەشبەشێنەدا بەش دەکرێن بۆ نمونە پۆستە باڵەکان وەک بەڕێوەبەری گشتیان پارێزگار دەدرێن بە کەسانێک لەبەرەوەی ئەندامی بۆ فلانە حزب یان فلانە فراکسیۆنی سیاسیە سەیدمان یان سەماحەتی سەید ئایا لە داهاتوودا پانتاییەکمان بەرچاو دەکەوێت بۆ ئەوانەی سەر بە حزبی سیاسی نین و هەلی دەبێت پۆستێک وەک وەزارەتێک یان پارێزگایەک یان پۆستێکی باڵاتر وەرگێت زۆر سپاس بەڕێز عەمار حەکیم سپاس بۆیەوە لە ڕاستیدا سیستەمی ئێمە پەرلەمانیە ئێمەش هەشتایەمین وڵاتین کە بە سیستەمی پەرلەمانی بەڕێوە دەبرێت 79 وڵات بەر لە ئێمە سیستەمەیان پیادا کردووە هەموو سیستەمێکی سیاسی چوارچێوەی کاری خۆی هەیە سیستەمی پەرلەمانی سیستەمی فراکسیۆنەکانە فراکسیۆنە براوەکان بردنەوەی خۆیان لەکوێوە هێناوە لەگەل لەو خەڵکەی دەنگیا پێداون ئەم بردنەوەیە و ئەم متمانەیە هەلی ئەوەی پێداون بۆ بەڕێوەبردننی وڵات و بەشدار بن تێیدا ئەمە بەو واتایی کە فراکسیۆنە براوەکان لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بە بارتەقای قەبارەی خۆیان هەل لە حکومەتدا بەدەست بهێنن بۆیە فراکسیۆنی گەورەتر و فراکسیۆنی بچووکتر پێک دێنن فراکسیۆنە گەورەترەکە لەبەر ئەوەی زۆرینەی لەدەستە حکومەت بەڕێوە دەبات لەسەر ئاستی وەزارەتەکانیش وەزارەت پۆستێکی سیاسیە و پارێزگار پۆستێکی سیاسیە بەڵێ ئێمە یەکێکی لەو هێزانەی داوا دەکەین پارێزگار باڵبژاردننی ڕاستەوخۆ دەستنیشان بکرێت ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کار بەمە بکرێت ئەو کەسەی خەڵک دەنگی پێدەدا سربەخۆ بێتیان سیاسی ئەو دەبێتە پارێزگار بەڵام لەبەرەوەی ئێستا فراکسیۆنەکانن سروشتیە زۆرینە چۆن دروست دەبێت ئەو زۆرینەیە کە زۆرینەیەکی میلیە و ئیرادەی گەلە ئەوە خۆی پارێزگار هەڵدەبژێرێت سروشتیە وەزیریان پارێزگار کە ئەم پۆستانە سیاسین دەدرێن بە فراکسیۆنە سیاسیەکان و بە ئیرادەیەکی میلی جگە لەمە بەڕێوەبەرە گشتیەکان و بەرپرسەکان پەیکەری دەوڵەت دەبێت پلەبەندی تێدا هەبێت کەمێک پێشە سایەکێک لە بەڕێزەکان پرسیاری لێکردم گوتی ئەگەر بۆ موسە نابێیت و بەڕێوەبەرەکان دەگۆڕیت من چیم پێگوت گوتم بابەتەکە بە دەستی هێزە سیاسیەکان نییە ئەمە چوارچێوەی خۆی هەیە بەڵێ
بەڵێ تەوا وایە من ویستم وەڵامەکەم بە نمونە بهێنمەوە نەک پرسیارەکەی تۆ وەڵامەکەیشم پشت بەستوو بوو بەوەی پێویستە پۆستە حکومیەکان بەپێی لە پێشترێتی و شارەزایی بن و سیاسیەکان و بێلایەنەکان کێبڕکێیان لەسەر بکەن لەسەر پۆستەکانی دەوڵەت ئەو هەڵەیەی لای ئێمە ڕوویدا ئەوە بوو هەوڵماندا دابەزینە ئاستەکانی خوارەوە هێزە سیاسیەکان دەست دەگرن بەسەر هەموو پۆستەکان و لێپرسراوێتەکان لە جەستەی دەوڵەت ئەمە شتێکە زۆر باش فەرموو پشتی پشتەوە بەڵێ مایکرۆفۆن بۆ ئەوێ تۆ زەزوو مساء الخير أنا شم من كركوك خريجة كلية تربية أساسية يشرفني إنه إحنا اليوم موجودين من كافة القوميات. ئێوارەتان باش من شەمم لە کەرکووکەوە دەرچووی کۆلێژی پەروەردەی بناڕەتیم خۆشحاڵم ئەمڕۆ لێرەین ئەمڕۆ بە هەموو نەتەوەکانەوە لە بەغداین سواسی کاک بێستون دەکەین کە ئەم هەلەی بۆ ماڕەخساند و ئێمە هاتینە پێش پرسیارێکم هەیە سەبارەت بۆ پەرلەمانتارە ئافرەتانی ڕوتی حکمە ڕۆڵیان لە ئەنجومەنی نوێنەران زۆر لاوازە و هیچ چاڵاکێکیان نییە و تا ئێستا بۆ ئەو یاسایی پەیوەندی بە ژنەوە هەیە هیچ هەموارێک نییە و بەڕێزت لە وتارەکانتدا بەردەوام دەڵێت کە تۆ پاڵپشتی ئافرەتی و پاڵپشتی مافی ئافرەت دەکەیت بەڵام ئەمە هەمووی هەر دروشمە و هیچ شتێکمان بەکردەی نەدیوە ئەمە یەک دووەم بە بابەتی کەرکووکەوە پێیوەست بوو بەڵام پێم وایە زۆر قسەمان لەسەر کرد بابەتێکی دیکەم هەیە لەگەڵ ڕێزی بێپیانم بۆ تۆ باسی پارەت کرد و گوتت هەموو شوێنەکان بە ناوی ڕێکخراوێک یان حزبێکەوەیە بۆ نمونە ڕوتی حکمە کە سەر بە ئێوەیە تۆمارکراون بەڵام لەگەڵ ڕێزمدا ئێوە بەوە تۆمەتبار دەکرێن کە دەستان بەسەر بڕێکی زۆری پارە و ماڵی خەڵکی جادریەدا گرتووە و چوارگۆشە زێڕینەکەتان لە جادریە هەر فراوان دەبێتن کە بارەگەی سەرەکی ئێوەیە قسەی ئێوە لەسەر ئەمە چییە؟ زۆر سپاس. لە ڕاستیدا یەکەم تکا دەکەم وشەی نائیبە بەکار نەهێنین چونکە نائیبە لە زمانی عەرەبیدا بە واتای بەڵا دێت بەڵام دەبێت خاتونە نائیبەکان بەکاربهێنین ئەمە زانیاریەکی زمانەوانیە خاتونی پەرلەمانتارمان هەن نەک نائیبات بەڵامان نین و کۆمەڵێک خاتونی بەڕێزمان هەن بابەتی دووەم کە ئێوە فێرخوازی زانکۆن وەکو ڕێچکەیەکی زانستی سەر ئاو خستن و گشتاندن و هەمیشە ڕێچکەیەکی نازانستیانەیە ئێوە هیچتان نەکردووە ئەمە نابێت ئێوە چیتان کرد ئەمەش هەڵەیە بۆیە ئەگەر بگوترێت خانمە پەرلەمانتارەکانی فراکسیۆنی حکمە یان هەر فراکسیۆنێکی دیکە هیچیان نەکردووە باشە ڕەنگە تۆ ئامارێکی وەکو پێویستت پێ نەبێت پرسیارت نەکرد بێت بەڵام ئەگەر لەگەڵیان دابینیشیت لیستێکی درێژیەوە ئەرکەی کێشاویانەوە لەسەریان بووە دەخەنە بەردەستت بەڵام پەرلەمانتارێک کە کۆششی هەیە لە ناو کۆمەڵگە و لە پەرلەمان و لە لێژنەکاندا ڕۆڵێکی گەورە دەگێڕێت مەرج نییە بگات بە ئەنجامێک کە لەگەڵ بۆچوونەکانی جەنابەت بگونجێت یان لە یاسایە کە تۆ حەزی لێ دەکەیت ڕەنگە ئەنجامێکیان بەدەست هێنابێتیان نە بەڵام ئەوان پەرلەمانتار گەلێکن بە جددی لە ئەرکەکانی خۆیان بەم ئاراستەیە کار دەکەن سەبارەت بە جادریە بەڵێ ژاوەژاوی ڕاگەیاندن و قسە و قسەلۆک هەیە و ئێوە بەو پێی فێرخوازی زانکۆن ڕێچکە زانستیەکە دروستەکە ئەوەیە کە فەرمانگەی مڵکەکانی دەوڵەت هەیە دامەزراوەکانی دیکە هەن هەموو مڵکێک بە ناوی خاوەنەکەی خۆیەوە تۆمار کراوە و لەم چوارگۆشەی تۆ ناوت لێی ناوە چوارگەوشەی زێڕین دەتوانیت بچیتە ژوورەوە ئەمە بۆ هەموو هاوڵاتیەک بەردەستە و یەک بە یەک لە دەرگەی ماڵەکان بدەیت و بزانیتەوە خانوانە هی کێن کێیان تێدا نیشتەجێیە ئەو کات خێزانی کریستیان و سوننە و شیعە دەبینیت و ئەو خەڵکە خاوەنی خانووەکانی خۆیانن لەو شوێنی دانیشتون و ئێمە هیچ پەیوەندیەکمان پێیانەوە نییە ئەو قسەی دەڵێت فلان بۆتە خاوەنی جادریە چۆن بووینەتە خاوەنی نا بە ناوی ئێمەیەوە نا بە ناوی خەڵکەکەی کە لەوێ نیشتەجێن ئەگەر بابەتەکەش بەم شێوە بێت من لە ئێستاوە خانوویەکت لە جادریە پێدەدەم بە دیاری و بۆ خۆتی ببە و من ئامادەم هەر یەکێکیش لە ئێوە خانوویەکی پێدەدەم چونکە لەوانەیە جادریە سەدانی ئازاران خانووی هەبێت کەوابێ عەفو تەرجومە کەوابێ بێ ئێستا حەز بکەن هەمووی بە ناوی ئەمەوە بێ بۆی هەرێکی خانوویە بەرێ لە جادریە داوای بیبسیتان کرد خانوومان پێدان ئیتر چیتانەوێت ئۆکەی فەرموو بەڵێ نە پێش پشتەوە ئۆکەی ئەرەتا سڵاو ڕێز من بە خێراتی بەڕێستان دەگەم لێرە من محەممەدم خوێندکارم لە زانکۆی هەڵەبجە و خەڵکی شاری سلێمانیم
لە قسەکانی بەڕێستا ئەوەندەی کە من سەرنجمدا زۆر باسی خوا لە خۆش بوو بەڕێز مامجەلات تاڵەبانیتان دەکرد پێم وا بێ کە سەرسام بە کەسایەتی ئەوان و من دەمەوێت لێرەوە بپرسم ڕای بەڕێستان چییە بەرامبەر بە سەرۆکی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ چەڵات تاڵەبانی و ئێوە چۆن کەسایەتی ئەو دەبینن وەکو سەرۆکی حیزبێک و کەسایەتیکی دیاری هەرێمی کوردستان. زۆر سپاس. الحقيقة لە ڕاستیدا بەڕێز بافڵ برا و دۆست و ئازیزی ئێمەیە و گەنجێکی سەرکردەیە و توانین ڕێی خۆی بکاتەوە لە ئەوروپا خوێندوێتی، بەڵام بۆ ژینگە سروشتەکەی خۆی گەڕایەوە و توانی برایانی خەباتگەڕی حزبێکی دێرینی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان قایل بکات وەک سەرۆکی یەکێتی دەنگی پێ بدەن و ئێستا ئەم کارە دەکات و تێبینیمان کردووە کە بە سەرۆکایەتیکردنی یەکێتی نیشتمانی کوردستان توانیوێتی پەرتەوازەیەکەی خۆی کۆبکاتەوە و کورسی گرنگ لە هەڵبژاندنە خۆجێیەکاندا بەدەست بێنێت و هیوای سەرکەوتن بۆ ئەو هەموو حیزبە بەڕێزەکانی کوردستان لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دەخوازین. دەست خۆش ئەوکەی فەرموو. سڵاوی خواتان لەبێت، سڵاوی خوات لەبێت سەماحەتی سید. من مرتەدا کەریم ڕوبێعیم دەرچووی بەشی کیمیایی کۆلێجی زانستەکانی زانکۆی بەغدام. پرسیارەکەم ئەمەیە، بەڕێستان پەیوەندیەکی باشتان هەیە لەگە وڵاتانی دراوسێ بە تایبەت سعودیە و ئێران. ئایا هاوڵێکانی جەنابتان بەشداریان هەبووە لە دوورخستنەوەی یان سنووردارکردنی ئەم تەنگەژەی نێوان وڵاتەکان؟ سوپاس. بێگومان ئێمە پەیوەندی باشمان هەن، پەیوەندی دۆستایەتی و پەیوەندی متمانە لەگەڵ زۆرێک لە سەرکردەکانی ناوچەکەدا. بەردەوامیش ئەم پەیوەندیانە دەخینە خزمەتی بەرژەوەندەکانی وڵاتان و گەلانی ناوچەکە و بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانی ئەم وڵاتانە و بۆ بەدیهێنانی سەقامگیری لە ناوچەکەدا و بۆ ئەوەی ئەمە ڕنگدانەوەی ئەرێنی لەسەر وڵاتەکەمان هەبێت. چونکە کاتێک ناوچەکە سەقامگیر بێت عێراقیش سەقامگیر دەبێت. بێگومان ئەم دوو دەوڵەتە موسڵمانە گەورەیە کۆماری ئیسلامی ئێران و شانشینی عەرەبی سعودیە هەندێک کێشەیان لە نێواندا هەبوو و ئێمە بەهۆی پەیوەندیمان لەگەڵ هەردوو وڵات هەوڵماندا ڕۆڵێکی ئەرێنی بگێڕین لە تواندنەوەی ئەم هەستیاریانە و بەشداریکردن لە دروستکردنی پردی ئەم پەیوەندیە. عێراق وەکو دەوڵات بە فەرمی ئەم ڕۆڵەی گێڕا، ئێمەش لای خۆمانەوە ئەم ڕۆڵەمان گێڕا لە چوارچەوەی پەیوەندیە کەسیەکان لەگەڵ سەرکردەکانی هەردوو وڵات. دەست خۆش یەکێک بە جلی حەزەکەم تۆش قسەمان بۆ بکەی دوای دواوە. بەڵێ. محەممەد مەزید لە پارێزگای ئەنبارەوە گرنگی بە کاروباری سیاسەتی عێراق دەدەم. پرسیاری من بۆ سەماحەتی سەید ئەوەیە کە ئێستا عێراق بە هەندێک قۆناغی مەترسیداردا تێپەڕ دەبێت لە ڕووی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکانەوە. بۆیە لەم ڕووەوە پێویستمان بە هەوڵی حکوومەت دەبێت. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی دیکەوە کەی هاوشێوەی ناوچەکانی ڕۆژئاوا و باکووری عێراق ئاوەدانی لە ناوچەکانی باشوور دەبینین. سوپاس. بەڕاستی ئەمڕۆ مادە هۆشبەرەکان یەکێکن لە سەرچاوەکانی نیگەرانی زۆر بۆ واقعی کۆمەڵگەی عێراقی. خەریکە عێراق دەبێتە ڕێڕەوێک بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان بۆ ئەوروپا بۆ وڵاتانی دیکە و ئەمە عێراق ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریە گەورەیە دەکاتەوە. بڵاوبوونەوەی ئەم مادانە بە نرخێکی کەم و گەیشتنیان تەنانەت هەندێک جار بۆ ناو خوێندنگەکان بابەتێکی زۆر نیگەرانکەرە. پێمان وایە کە پێویستە بازرگانەکان و بەکارهێنران لە یەک جیا بکرێنەوە، چونکە بازرگانەکان تاوانکارن و پێویستە ڕاو بنرێن و بخرێنە زیندانەوە و سزا بدرێن. بەڵام بەکارهێنەر نەخۆشە و پێویستە بنێردرێتە نەخۆشخانە نەوەک بۆ گرتوخانە. مامەڵەکردن لەگەڵ بەکارهێنەران لەسەر بنەمای ئەوەی کە نەخۆشن و پێویستیان بە یارمەتیە بۆ ڕزگاربوون لەم ئالوودەبوونە لە ڕاستیدا ئاراستەیەکی نوێیە و ئێمە پێویستمان بە نەخۆشخانە هەیە زیاتر لە گرتوخانە بۆ ئەم بەکارهێنەرانە بۆ ئەوەی لەم دەردەسەریە خۆمان ڕزگار بکەین. پرسیاری دووەمتان سەبارەت بە پارێزگاکانی باشوور بوو. لە ڕاستیدا خۆتان لەم دۆخە سەختانە ئاگدارن کە لە سەرەتای ئەزمونونەکاندا بەسەر پارێزگاکانی باشووردا هاتن. دوایی ئەوی شەڕی داعش هات کە پێویستی کرد هەموو تواناکان لە پارێزگاکانی باشوور بکشێنرێنەوە، چ توانایەکی شارەوانی بێت یان توانە لۆجیستیەکان بێت و گواستنەوەیان بۆ بەرەکانی شەڕ بۆ یارمەتیدان لە ڕوبەڕووبوونەوەی داعش. ئەمانە وایان کردن پارێزگایانە یەکەم لە بوجە خاڵی بکرێن و دووەم بۆ چەند ساڵێک لە توانای لۆجیستی خاڵی بن. پاش ئەوە پرۆسەیەکی ئاوەدانکردنەوە گەشەپێدان دەستی پێکرد و لە هەندێک پارێزگادا سەرکەوت و توانی قەڵەمبازێکی خێرا
ئەنجام بدات و لە پارێزگاکانی دیکەشدا خەریکە و قەڵەمبازە ئەنجام دەدات و هیوادارین لە چەند ساڵێکی کەمدا گۆڕانی گەورە بەدی بکەین لە دۆخی پارێزگاکانی باشوورمان. دەست خۆش ئێرە فەرموو جەماعەت 5 دقە کاتمان ماوە. بەغا دەرفەتی زۆرمان نابە بەغا. ئۆکێ فەرموو. سلااوتان لەبێت سلااو لە ئێوەش سلااوم هەیە بۆ جەنابتان و بۆ ئامادەبوانی بەڕێز. من پرسیارێکت لێەکەم ئایا لە پێچینەوە ببوورە بەس ناوت و پارێزگاکەت. بەڵێ من ناوم ڕەحمە سەلاحە و لە زانکۆی بەغدا دەخوێنم لە بەشی رادیۆ و تەلەڤیزیۆن لە کۆلێژی ڕاگەاندن. پرسیارێکت دەخەمە پێش ئایا لە پێچینەوە لەگەڵ کەسایەتیە سیاسیەکان دەکرێت سەبارەت بە هێزی داراییان ئەوانەی پێشوو ئەوانەی پێشتر بەویستی ئەمریکا؟ پرسیاری دووەم جەنابی حەکیم لەبەر چی و چۆن بەویستی خۆی دەستبەرداری دەسەڵاتی باڵا بوو دەسەڵاتە فەرمیەکەی ڕادەستی حکوومەت کرد. سپاس. سەبارەت بە بابەتی یەکەم بێگومان ئەوە دەوڵەتە لێپێچینەوە دەکات لە ڕێگەی دامەزراوە و دەستەکانیەوە وەک دەستەی دەستپاکی و دەستەکانی دیکەی چاودێری. ئێمە پشتیوانی ئەم دامەزراوانە دەکەین و پاڵپشتیان بۆ دابین دەکەین بۆ ئەوەی ئەرکی خۆیان ئەنجام بدەن. وەکو خۆمان ئێمە لە بەسڕە پارێزگارێکمان هەبوو سەر بە ئێمە بوو و لەو کاتەدا کاری گەورەی بۆ خزمەتکردنی خەڵک کرد. بەڵام زانیاریە کات و هەندێک خەڵک پەڕاویان پێشکەش کرد و گوتیان لە هەندێشدا تووشی لاوازی بووە. من ئەو فایلەم برد و دام بە سەرۆکی دەستەی دەستپاکی و پێم گوت بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکات دڵنیا بێت لەوەی ئەم زانیاریانە وردن و ئەگەر ڕاست دەرچوون ئەوە ئێمە بۆ لێپێچینەوە لەو کەسە و هاوشێوەکانی پشتیوانی دەکەین. بۆیە ئێمە پشتیوانی دەستەکانی تایبەتمەندی چاودێری و دادوەری دەکەین بۆ ئەوەی ڕۆڵی خۆیان بگەڕن لە لێپێچینەوە لەگەڵ هەر کەسێکدا کە بەرامبەر ماڵی گشتی لاواز دەبێت یا بە شێوەیەک لە شێوەکان دەست درێژی دەکات سەر ماڵی گشتی. زۆر باشە فەرموو. وابزانم پرسیاری دووەمیشتانە بوو. ئێمە نامانەوێت پۆستی جێبەجەکاری بگرینە دەست بەڵام کاتێک هەڵبژاردننی نوێ دەکرێت و کار بۆ پێکهێنانی حکوومەتێکی نوێ دەکرێت بەڕژدی کار بۆ دەستنیشانکردنی بە تواناترین دەکەین بۆ ئەوەی ئەم کارە بەڕێوە بات و لەگەڵی دەبین و پشتیوانی دەکەین بۆ ئەوەی لەو پۆستە بێت و خزمەتی خەڵک کات. فەرموو بەس کورت چونکە کاتمان زۆر کەم ماوە. سڵاوی خواتان لێبێت من عەبدوڕەحمان مەدلولم خەڵکی پارێزگای ئەنبارم خوێندکارم لە قۆناغی دووەمی بەشی ئامێرە پزیشکیەکان. پرسیارەکەم بۆ جەنابتان پەیوەندی نێوان ئاین و سیاست چییە؟ ئایا پەیوەندی ئاشتەواییە یان دژبەریە؟ نا گومان لەوەدا نییە کە پەیوەندیەکە پەیوەندێکی ئاشتەواییە نەک دژبەری. جیاوازی هەیە لە نێوان بە سیاسیکردنی ئاین و ئایندارکردنی سیاست. بە سیاسیکردنی ئاین واتە بە هاکانی ئاین لە پێناو سیاست بەکاربهێنین ئەمەش کارێکی هەڵەیە. بەڵام ئایندارکردنی سیاست بەواتای ئەوە دێت کە سیاست بریتی نییە لە بەدیهێنانی بەرژەوەندیەکان بە شێوازی مکیاڤیلیانە. سیاست بریتە لە بەدیهێنانی بەرژەوەندیەکانی خەڵک بە ڕێگەی شەرەفمەندانە و ئامرازەکان. دەبێت هەمیشە لە ڕەگەزی ئامانجەکان بن. ئامانجی باش دەبێت بە ئامرازی باش و پاک و بێگرد پێی بگەین. بۆیە پێمان وایە سیاسەتی ئایندار و سیاسەتی بەڕەوشت ئەنجامەکان بەدەستەوە دەدەن لەگەڵ لە بەرچاوگرتنی ئاکارەکانی کاری سیاسی. من ناوم ئامادە خەڵکی دۆکم قوتابی بەشی زانستی سیاسیەکانم. بەس پرسیارە من سیاسی نینە، پرسیارە من گرێدای ئاینیە. پڕۆنیا کتێبێت مەزهبی شیعیدا لە وصل دەنە دیارکردن و کورد ئەهلی ئەجنانە یعنی ئەهلی جنات هێنە حساب کردن. یەکیشوان نموناجی کتێبە مەسعودیە من مروج الذهب مجلة ئەیکێ صفحة 218 وصل دەدە دیارکردن. ڕایا جەنابی هەوە چیە؟ بە پێچەوانەوە زۆر ئاسانە. بێگومان وەکو دەزانن یەکەم ئەمە تێڕوانینێکی شیعیانە نییە. بە ڕیوایەت هاتوون کتێبەکانی ڕیوایەت باسی ئەو شتیان کردووە و هەندێک کتێبی فقهیش ئەم ڕیوایەتەیان خستۆتە بەرباس. بەڵێ هەندێک ڕیوایەت بەو ناوەڕۆکە هاتوون کە ئێوە ئاماژەتان بۆ کرد بەڵام لە سەرچاوەی شیعیەوە نا، لە سەرچاوەی ئیسلامیەوە کە لە نێو موسڵماناندا دەماودەمیان کردووە. ئەمەش بەڕاستی لە زیاتر لە ڕوویەکەوە مشتومڕی لەسەر کراوە. لەلایەکەوە قسە لەسەر سەنەدی ئەم ڕیوایەتانە هەیە پشتیان بە چی بەستووە.
دەشزانن کە ژمارەیەکی زۆر ڕیوایەت هەن بەڵام پیاوەزاناکان هاتوون لەوە وردبوونەتەوە بزانن پشتیان بە چی بەستووە بەشێکیان بە دروست زانیون و بەشێکشیان بە دروست نەزانیون. ئەو ڕیوایەتانەی باسی ئەم شتیان بەو مانایە کردووە سەنەدیان لاوازە بۆیە پیاوانی زانا بەڕاستیان نەزانیوە. جگە لەوە هەندێک لە مەبەستەکەشی کۆڵیونەتەوە. ئایا کە دەڵێ کورد مەبەستی گەلی کووردە؟ ئەو ناوە کە لەو کاتەدا بەکار هاتووەواتە پێش 1400 ساڵ؟ ئایا مەبەستی گەلی کووردە ئەم ناوەی کە ئەمڕۆ بەکاردێ؟ یان ناونیشان و ئاماژەیەک بووە بۆ کۆمەڵی خەڵک کە لەو کاتەدا کە لە شوێنێکی دوورەدەست ژیاون بۆ نمونە. بۆیە دوو مشتومڕی لەسەر بووە، یەکێکیان لەسەر دەلالەتەکەی و یەکێکی دیکەشیان لەسەر ئەسڵ و بنەوانەکەی. باوەڕیش ناکەم هیچ کام لە زاناکانی ئەم سەردەمەی ئێمە لە تەواوی مسلماناندا بە شیعە و سونەوە بڕوای بەوە هەبێ کە گەلی کورد لە جنۆکەوە پەیدا بوون. گەلی کورد بەشێکە لە مرۆڤایەتی وەکو چۆن هەمومان بەشێکین لێی. ڕەچەڵەکی ئێمە دیارە کە لە ئادەمەوە سەلامی خوای لێبێت پەیدا بووین. ئۆکەی هەڵەبجە فەرموو. زۆر سپاس سەیدی. جەنابتان شارەزای مێژوو شەیدان و قوربانیدانی مێژووی هەڵەبجەن و ئەوەی من ئاگادار بم لە دەشتی شارە زور و لەو منتیقا هاوڕێی زۆر باشت هەیە، سەردانیشت هەیە لە نێوانتانە. ئێمە وەکو گەنجانی هەڵەبجە وەکو کە سوکاری قوربانیانی هەڵەبجە گلەیەکی زۆرمان هەیە لە سەرکردەکانی عێراق، لە پەرلەمان، لە سەرۆکی کوتلەکان کە لە کاتی بڕیاردان بۆ خوێندنەوەی یاسایی بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە دەنجیان نەدا بە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە و ئەو دەرفەتە کۆمەڵێک لایەن هەم لە سونی هەم لە شیعی نوویست بۆ خۆیان بیقۆزنەوە و چەند پارێزگایەکی تر زیاد بکەن. دەبوو بە پارێزگابوونی هەڵەبجە بەو ئاراستەیەدا نەچێ بەداخەوە بەڵام کە چووە. ئایا من ئەتوانم ئێستا لە ڕێگەی جەنابتەوە دڵنیاییەک وەرگرم یاخود وعدێک وەربگرم ئەگەر ئەم جارە خوێندنەوەی یاسایی بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە ئەنجام درا جەنابتان هاوکار و پاڵپشت بن، چونکە جەنابتان گۆڕایال هەموو لایەنەکان گۆڕایاڵی جەنابتن و دەتوانیت ئەو کارە بۆ ئێمە بکەیت و لە ماوەکانی ڕابردووە هەڵەبجە بە هیچ بوارێکی دارایی لەلایەن حکوومەتی عێراقیەوە قەرەبوو نەکراوەتەوە. ئەگەر ئەمە بکرێ قەرەبوویەکی معنەویە بۆ خەڵکی هەڵەبجە و بۆ کەسوکاری شەیدان دڵنەواییەکە. شكرا لكم. أنا بالحقيقة متعاطف جدا. زۆر سپاس بۆ ئێوە. لە ڕاستیدا من زۆر هاوسۆزم لەگەڵ هەڵەبجە. ئەوەش لەبەر هۆکارێکی سادە من کە گەنج بووم و لەو کاتەی قەسابخانەکەی هەڵەبجە ڕوویدا من لە ئێران نیشتەجێ بووم. ئەو کاتە گەنج بووم و خەریکی خوێندن بووم. لەبەر ئەوەی زمانی عەرەبیم بەباشی دەزانی داوای یارمەتیم لێکرا و چەندین هەفتام لە گەڕام بەسەر نەخۆشخانەکاندا بەسەر برد و ناوی بریندارانی هەڵەبجەم تۆمار دەکرد و خێزانەکانم بە یەک دەگەیاندەوە. هەندێکیان لە نەخۆشخانە بوون و هەندێکیان لە شوێنانی دیکە بوون. هەروەها وێنەمان دەگرت و ناوی شەهیدەکانمان دادەنا بۆ ئەوەی کاتێک دەنێژران دواتر منداڵەکانیان بزانن ئەمانە کێن. زۆربەی ئەو وێنانەی ئەمڕۆ لەبارەی هەڵەبجە و شەهیدانی هەڵەبجەوە بڵاو بوونەتەوە لەلایەن ئەو وێنەگرەوە گیراون کە لە ماوەی ئەو چەند هەفتەیە کارکردنمان لەگەڵ مندا بوو. بۆیە لە ڕووی وجدانەوە من هاوسۆز و ئاوێتەی پرسی هەڵەبجەم و هەڵەبجە شایەنی ئەوەیە ببێت بە پارێزگا و ئێمە پشتیوانی ئەم بابەتە دەکەین، بەڵام نەرێنی نییە ئەگەر لە پاڵ ئەویش شوێنانی دیکە بن شیاو بن بۆەوە ببن بە پارێزگا و مەرجە ئیدارەکانیان تێداوێت بە یەکەوە ببن و ئەو خەڵکە لە شوێنانی دیکەش لەم هەلە سوودمەند بن و زیاتر لە یەک پارێزگا پەسەند بکەین کە مەرجەکانیان تێدا هەیە، بەڵام ئێمە پشتیوانی پارێزگای هەڵەبجە دەکەین. داوای وعدێکی لێ کردی. ئەو کەسە بەڵێندەدات کە لە پەرلەماندا خاوەنی زۆرینەیە، ئێمە خاوەنی زۆرینە نین، بەڵام فراکسیۆنێکمان هەیە پشتیوانی ماڕاستەی دەکات و پشتیوانی ئەوانی دیکەش دەکەین کە دژی هەڵەبجە نین، بەڵام دەڵێن بە چەند شوێنێکی دیکەشی لەگەڵدا بێت کە ئەوانیش مەرجەکانیان تێدا هەبێت. کێشەکە لەکوێیە؟ ئەگەر بە یەکەوە دوو یان سێ پارێزگا دروست بکەین بۆ ئەوەی هەمووان ڕازی بکەین ئەمە شتێکی باشە. دوایین پرسیار. بەڵێ. سلااوان لەبێت مستەفا عودەی لە پارێزگای شاری تکریت فەرخوازی کۆلێژی پزیشکی ڤێرتنەری لە زانکۆی تکریت. بێژەر شتێک من سوپاسی تۆ دەگەم بۆ پشتیوانیکردنت لە توێژی پزیشکانی ڤێرتنەری و جێبەجێکردنی یاسایی ناوەندی ڤێرتنەری لە بابەتی دامەزراندندا. پرسیاری دووەم، مانگێک کەمتر لە 10 ساڵ پێشێستا 4 پارێزگا لە عێراق کەوتن.
دیالە و سەلاحەددین و ئەنبار و مسڵ و بەشێک لە کەرکووک و بەشێک لە بەغدا قەسابخانەیەک ڕوویدا تیایدا عراقیەکان کوژران و بە سوننە و شیعە و عەرەب و تورکمان و ئێزیدی و کریستیانەوە بەڵام تا ئێستا ئێمە ئەم باجە دەدەین لە پارێزگای سەلاحەدین دوو گوند هەن هێشتا نەگەڕاونەتەوە لەبەر ئەوەی بە پەیوەندی لەگەڵ داعش تۆمەتبارکراون هەرچەندە کە زۆربەیان داعش نەبوون یەکەم گوندی عۆجە و دووەم گوندی تل الذهب تکا لە جەنابتان دەکەم پشتیوانێکی باوکانە بن بۆ ئەم گوندانە من بەرەسەن خەڵکی عۆجەم و گوندی تل الذهب خزم و دۆستی منن نزیکەی هەزاران خێزان چەند چارەنووسیان نادیارە چ لە کوردستان بن یان لە پارێزگاکانی دیکە و لە ناوەڕاست و لە درەوەی عراق لەبەر ئەوەی ئەوانە لە خێڵی کەسێکن بەڵام پەنجەکانی دەسمان وەک یەک نین من لەگەڵ ئەوەم تاوانکار لێپێچینەوەی لەگەڵدا بکرێت و ئەوەی هیچی لەسەر نییە ئازاد بکرێت زۆر سپاس سەید لە ڕاستیدا من دەنگی خۆم دەخەمە پاڵ دەنگی ئەمرا بەڕێزەمان هەر سزایەکی بە کۆمەڵ ئێستا گوتمان گشتاندن دروست نییە و زانستی نییە هیچ کۆمەڵێک نییە هەمویان بە تەواوی خراپ بن ئەمە ڕاست نییە خراپیان تێدایە بە دوواداچون بۆ خراپەکان دەکرێت و لێ پێچنەوەیان لەگەڵدا دەکرێت بەڵام خەڵکەکە لە هەموو شوێنێک دەبێت بگەڕێنەوە بۆ جێ خۆیان شکران زۆ سپاس دەکەین بەس با هێدفۆنەکە لە گوێت بێ زۆ سپاسی جەناب دەکەین بەڕاستی درگایەکی زۆر باشت کردەوە جنابەت هەم سیاسیت هەم پیاوێکی ئاینیت و هەموو گەنجانی عێراق بۆ یەکەم جار بە کۆکراوەیی بەرامبەر جنابەت بەبێ فیلتەر پرسیاریان کرد بەبێ ئەوەی پێشوەخت تیمەکەت بڵێن کوا پرسیارەکان و بە ڕەحابەتی سەدرەوە وەردگرت من زۆر تەقدیری جەناب دەکەم دەسەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەم بە وێنەیەکی یادگاری سێلفی کۆتایی بە جلسەکەی ئەمڕۆمانە هێنین بێستون تۆک بە سپۆنسەری ئیمپایر وۆرڵد سەردار گروپ پرۆژەی بولیڤارد کۆمپانیای هایسنس